بەڕێزان فەرموون بۆی دەست بە دانیشتنەکەمان بکەین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بە ناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارە 17 ئاسایی خولی پایزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین. بۆ ئەم مەبەستەش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو و بەرنامەی کار و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخوێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 17 ئاسایی خولی پایزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 30 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خستنە ڕووی گفتوگۆکردنی شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. دووەم قبولکردنی دەست لە کارکێشانەوەی بەڕێز پەرلەمانتار ئاشنا عەبدوڵڵا قادر لە لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت بە پێی حکمی مادەی 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. سەیەم ڕاگەیاندنی کۆتایی هاتنی خولی پایزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لەلایەن ڕێزدار سەرۆکی پەرلەمانەوە بە پێی بڕگەی سەیەم لە مادەی 18 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. پوختەی دانیشتنی ژمارە 16 ئاسایی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 23 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبوونی ئەندامانی دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بێمۆڵەت و ناوی ئامادەنەبوونی ئەندامان لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکان بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ بەنهێنیکردنی دانیشتنی پەرلەمان تەنیا بۆ بڕگەی یەکەمی بەرنامەی کار بە دەنگی 73 ئەندام پەرلەمانتار. چوار دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. 5 خستنە ڕووی ئەندەرئەنجامی کۆبنەوەی شاندی دانوستکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق سەبارەت بە پرۆژەی بودجەی ساڵی 2020 و کەیسی نەوت. 6 خستنە ڕووی بیرۆکەی بەڕێز دکتۆرە گەلاوێش عوبەید عوثمان پەیوەست بە دامەزراندنی سەنتەری ڕاوێژکاری بۆ ماوەی نیشتمانی لەبەر زۆربوونی ڕێژەی منداڵی ناکام نەخۆشیان بۆ ماوەیەکان. 7 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ببوورە کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان هاڵە نووسراوە. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراو یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 16 ئاسایی خولی پایزەی لە بڕواری 23 2020. 1 ئیدریس اسماعیل عەبۆش مۆڵەت کاری تایبەت باڵام بۆ محەممەد عەلی ئامادە نەبوو. فەیسەڵ عەباس عەولە مۆڵەت باری تەندروستی. دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت کاری تایبەت. ڕۆژان محەممەد کەریم مۆڵەت کاری تایبەت. سەلمە فاتح تۆفیق مۆڵەت کاری تایبەت. سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت کاری تایبەت. شێرکۆ جەودەت مستەفا مۆڵەت کاری تایبەت. عەباس فەتاح ساڵح مۆڵەت کاری تایبەت. عەبدولناسر ئەحمەد عەلی مۆڵەت کاری تایبەت. فەیسەڵ عەباس عەولە 2000 نووسراوە. کاروان عەبدولناسر عەبدوڵڵا مۆڵەت مسلم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت هاوری بنە محەممەد مۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون. لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە لە 22 2020 سەروان محەممەد عەلی ئامادە نەبوو. فەرید یاعقوب ئیلیا ئامادە نەبوو. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 22 2020 ئاشنا عەبدوڵڵا قادر ئامادە نەبوو. لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە 23 2020 فەیسەڵ عەباس عەولە مۆڵەت. لێژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی لە 27 2020 ئیدریس ئیسماعیل عەبۆش مۆڵەت لە دەرەوەی وڵات. شاخەوان ڕەئوف مستەفا مۆڵەت وەرکشۆپیا بوو. دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت بۆ کاری تایبەت. ڤای کەمەڵ سۆغۆن مۆڵەت بۆ کاری تایبەت. لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی ئافرەت لە 27 2020 زانە خالد اسماعیل مۆڵەت بۆ کاری تایبەت. مەم ئسکەندەر مەم مۆڵەت بۆ کاری تایبەت. هیمداد سەباح بیلال مۆڵەت بۆ کاری تایبەت. لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 27 2020
ئیدریس اسماعیل عبۆش مۆڵەت لە دەرەوەی وڵاتە، شیرین یونس عەبدوڵڵە مۆڵەت بۆ کاری تایبەت، سیروان فەرەج محەممەد مۆڵەت بۆ کاری تایبەت. لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت باش. لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت 27/1/2020 جوان یونس محەممەد مۆڵەت، سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. لێژنەی ئاوەدانکردنەوەی بەرهێنان 28/1/2020 شوان کەریم محەممەد مۆڵەت، شەمۆڵ ئاشین سابر مۆڵەت. لێژنەی ناوخۆ و ئاسایشی و ئەنجومەنی خۆجەریەکان لە 29/1/2020 باڵام بۆ محەممەد عەلی مۆڵەت، یاسین خضر تەها مۆڵەت. زۆر سپاس. بەس بەرنامەی کارەکە دەستمان پێکردەوە. بەڵێ بەڕێزان بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بێگومان بەپێی پێڕە و ئەو ڕۆژش باسمان کرد هەر کەسێک لە لوژنەیەکە بەکاری لوژنەیە بەکاری پەرلەمانتاری لە دەرەوەی لوژنەکە بێت مۆڵەتی کاری تایبەت نییە. من ئەو ڕۆژەی ببوورە هەر حەزەکەم ڕوونیکەینەوە بۆی ئیتر ئەمە بۆ ڕای گشتیە. ئێمە خۆمان ئێستا بڕیارمان لەبارەوەدا کە مەرج نییە هەموو جارێک بخوێنرێتەوە لە بەرچی هۆکارەکەی بخوێنێتەوە. بەڵێ سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، سەرەتا زۆر بە خێراتنی بەڕێزان وەزیری کشت و کاڵ و سەرچاوە ئاویەکان و وەزیری بازرگانی و پیشەسازیەکەین بەخێر بێن سەرچاو بۆ پەرلەمانی کوردستان. ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کاری کۆبوونەوەکەمانەکەین کە بڕگەی یەکەمی بریتە لە خستنە ڕوو گفتوگۆکردنی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. بۆ مەبەستە داوا لە بەڕێزان سەرۆک و جێگر و بڕیاردەر و ئەندامانی لیژنەی کشت و کاڵەکەین فەرمونون بێنە شوێنی خۆیان. فەرمونون. بەڵێ فەرموو سەرچنار خان بە ئەو نوقتە نیزامیانە وەرگرین. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 60 بەڵێ بەڵێ فەرموون. ئەوەی کاکمەم ئەتوانی ئیسفادە لێ بکەی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 66 بەرگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئێمە 22 پەرلەمانتە لە 16/1/2020 یاداشتێکمانیاوە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆەوەی کە دانیشتێکی پەرلەمان تایبەت بێ بە دیاردەی کۆچی گەنجان کە ڕۆژ لە ڕۆژ ڕوو لە زیادبوونە بەرەو هەندەران و هەر بەپێی بەرگەی سێم لە مادەی 66 سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ لە ماوەیەکدا کە لە 14 ڕۆژ زیاتر نەبێت
بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 66 بڕگەی 1 ئێمە 22 پەرلەمانتەر لە 16/1/2020 یادا شتێکمانیەوە بە سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بە سازدانی دانیشتنێک لەسەر دیاردەی کۆچی گەنجان بۆ هاندەران کە ڕۆژ لە زیادبوونەوە قوربانیەکان زیاترەکە و هەر بەپێی بڕگەی سێم لە هەمان مادە ئەبێ سەردەستی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەیەک کە لە 14 ڕۆژ زیاتر نەبێ وەڵامی یادداشتەکە باتەوە و دانیشتنەیە ساز بکە بەڵام هەتا ئێستا ئەو مەوعیدە دانراوە و ئەم ڕۆژ کۆتا ڕۆژی وەرزی خولی یاسادانانە داواکانی کە ڕوونکردنەوەی پێویستمانبانێ لەسەرەوە بابەتەوە زۆر سوپاس. ئێمە یادداشتەکەی جەنابتانمان بینی بەڵام بۆ ئەوەی بزانین چی بکەین لە ڕاستیە لەو دانیشتنەیە یادداشتەکەمان بە فەرمی ئاراستەی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی کردووە بۆی ڕێی خۆیانمان پێ بڵێن لەسەرەوەی ئالیەتی دانیشتنەکە چۆن بێ و ئێمە توانین لەو دانیشتنە چی بکەین هەر کاتێک ئەوان وەڵامیان داینەوە بە ڕسمی وە کۆبوونەوەی خۆیانیان کرد دڵنیابن لەوەی ئەو دانیشتنە دەکەین. بەڵێ کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە و هەمان مادەی پەیڕەوی دوو یادداشتمان بە ژمارە یاسایی ئەندامان پێشکەش کردووە سەبارەت بە بانگێشتی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز و بەڕێزتان فەرمووتان ئاراستەی حکوومەت کراوە تا ئێستا نەتیجەی نییە و هاوکات لەگەڵ داوای کێشەی کارەبا یادداشتێکی ترمان لە هەمان ڕۆژ بۆ مەسەلەی دەواازە سنووریەکان پێشکەش کردبوو کە ئەمڕۆ کۆتایی ئەم وەرزی خولی گرێدانەیە هیچ ئەنجامێکی نەبووی وادارم وەڵاممان بنەوە. بەڵێ بەسەرچاو بەڵێ کاک ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری قسەکانی خات و سەرچنارەکەم و ئەو یادداشتەی جەنابەت کە فەرمونە ئاراستەی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی کراوە من بڕیادەری ئەو لیژنەیەم ئەو یادداشتە ئاراستی ئێمە نەکراوە کە ئێمە دوا کۆبوونەوەمان ڕۆژی دووشەمێ ڕابردوو بوو. ئاراستەمان کرۆ من بەدەستی خۆم نووسیومە لەوانەیە تا ئێستا نەگەیشت بێ بەدەستی خۆم نووسیومە و کاکێ منیش دەڵێ ئاراستەمان کردووە. کاک چیا فەرموون؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی من تێبینیەک سەر مادە 55 هەبوو نسبەت ئاخفتنێت پەرلەمانتارە دە پرۆتۆکۆلێدا ئەوە من تێبینی کریا دماوەی بوریدا ئاخفتنێن هەواڵێت پەرلەمانتار تایبەتی ئەو ئەهەندام پەرلەمانی کە بە کرمانجی ئاخفتینە بشاشی هاتینە تەرجمەکردن یا بشاشی هاتینە نویسین من تێبینی کە ئەس داخواستکم نویسینە پرۆتۆکۆلێدا ئەگەر ممکن بێت کەسێک بە زمانی کرمانجی نویسینە پرۆتۆکۆلێدا بدە سوپاس بم چونکی پرۆتۆکۆلێت هایڤێبوریدا مەخاندن ئاخفتنێ ما بشاشی هاتینە نویسین. درستە لە جێی خۆیەتی. بەڵێ شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 58 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دوو پرسیارم ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە نووسراوی یەکەم بە ژمارە 28/7 لە 16/2019 ئاراستەی ئەنجومەنی وەزیرانم کردووە سەبارەت بە خاڵی سنووری نێودەوڵەتی باشماغ و نووسراوی دووهەم بە ژمارە 33/93 لە 27/11/2019 ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردووە سەبارەت بە زانکۆی گەرمیان هەر لە هەمان کاتە بەپێی مادەی 60 بڕگەی سێم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان فترەیەکی زەمەنی دیاری کراوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان کە لە 21 ڕۆژتێ نەپەڕێت بەڵام هیچ نووسراوێکی ئێمە بەپێی ئەو کاتێک کە لە پەیڕەودا هاتووە ناگاتەوە بە دەستمان یاخود وەڵام نادرێتەوە داوای ڕوونکردنەوە دەکەین. دەست خۆش. بەڵێ مژدە خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پەرلەمانە بەڕێزە موسسەیەکی باڵای یاسادانانە هیوادارم دووربێ لە هەموو حوقد و بوغزێکی شەخسی و حیزبی ئەمەم بۆ ئەوە وت بەڕێز دکتۆر یوسف کە لە خولی چوارەمدا سەرۆکی پەرلەمان بوو بە زۆرینەی دەنگی پەرلەمانتارە بەڕێزەکان بوو بە سەرۆکی ئەم پەرلەمانە بەڕێزیان بەشێکن لە مێژووی ئەم پەرلەمانە پێویست بوو وێنەکەی بەڕێزیشیان وەکو ئەو بەڕێزانە بێت هیوادارم ئەمە تەنها هەڵەیەکی هونەری بوو بێت و هیچ حوقد و بوغزێکی شەخسی نەبوو بێت بەرامبەری چونکە بەڕێزیان بەشێکن لە مێژووی ئەو پەرلەمانە پێویستە هەر کەسێک کە دێتان پەرلەمانە وێنەی سەرۆکەکانی پەرلەمان ببینێت. سپاس دەکەم. ئێمە بەڕسمی داوامان لە برای بەڕێزمان کاکتۆر یوسف کردووە کە وێنەیەکی خۆی بنێرێ بۆ ئەوەی هەڵی بواسین و هەر کاتێ جەنابیان وێنەکەی نرد هی کاک دکتۆر یوسفی ژەڵ دەواسرێ و هی دکتۆرە ڤاڵا شەڵ دەواسرێ و هەردووکیشان بە فەرمی داوایان لێکراوە ماوەیەک پێش ئێستا هەر کاتێ وێنەکەیان گەیشت ئێمە وێنەکەیان هەڵەواسین و هیچ شتێکی شەخسیشمان بێگومان لەگەڵ ڕەفیقەکانمان نییە. دڵنیا بە ئێمە خۆمان داوامان لێکردوون بە ڕسمی نووسینگەی ئێمە داوای لێکردوون کە ڕستمان بۆ بنێرن بەو شێوەی کە خۆیان پێیان خۆشە ڕسمەکانیان هەڵدەواسرێ. بەڵێ کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان
پاڵپشت بە مادەکانی 58 و 59 و 60 لە پەیڕەوی ناوخۆ هیوادارم ئەم کێشە کە پەیوەندی بە پرسیار و بە نووسراوەکانی ئەمەی پەرلەمانتارانەوە هەیە بۆ وەزیرەکان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چارەسەری ڕیشەیی بکرێ. من بەش بە حاڵی خۆم لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەر لەم وەرزەیە کە ئەمڕۆکە کۆتایی پێدێت زیاد لە 30 نووسرا و پرسیارم ئاڕاستەی وەزیرە جیاجیاکان کردووە و لە کۆی ئەو پرسیارانە تەنیا دوو وەڵامم بۆ هاتوۆتەوە. هیوادارم ئەم کێشەیە چارەسەر کرێ. چەند وەزیرێکی بەڕێز لێرێ ینی ئەو پرسیارە ڕوبەڕووی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانش کرێتەوە کە نەبێ بە دیاردە بەڕاستی. زۆر سپاس دەکەم. کاک هێویدار بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەمە لە لژنەی دارایی بە ئیمزای من کە ئەو کاتجێگیری سەرۆکی لژنەی دارایی بووم وەختی خۆی کە پارە لە کوردستان زۆر بوو حکومەت سولفەی زەواج و سولفەی خانوبەرە بە خەڵکیان بەخشی بۆ ماوەیە کە بێ ئەو پارە بگەڕێتەوە. کاتی قەیرانی دارایی لە کوردستان دروست بوو حکومەتی هەرێمی کوردستان قەراریدا لە 2016 بڕیاری حکومەتی هەرێمی کوردستانەیە بە فەرمی کە حکومەت لەمانە پاریان لێ وەرنەگرێتن حتا وەکو قەرارەکە بەم شێوەیە حتا وەکو تەواوی شایستای و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێتەوە کە موچەکە هات و پارەکە درا و ئێستا موچەی موچەخۆران ماگانە پێ دەدرێتن پاشەکەوت نەماوە دەستیان کردووە بە وەرگرتنی قەرز ئەوانەی کە پێشینەی خانوبەرن و پێشینەی زەواجن. ئێستا کە داوا ئەکەن ئەڵێن کاکە دەبێت لە مانگی 2016 و 17 و 18 پارەی ئەو کاتەش بدی ئەگەر نەدەی خەڵکە ملیونەك و 200,000 ملیونەك و 300,000 750,000 حقوبەیان بوو چووە. ئێمە نووسراوی فەرمیمان لە مای 18 نوێی 2019 بۆ حکومەتمان نردووە بۆ وەزارەتی داراییمان نردووە تاوەکو ئێستا جوابی ئێمە نەهاتووە ینی جوابی ئەوە نهاتووە. ئەو خەڵکەش بەردەوامە لە حقوبەدان خەڵک ناچارە پارەکە بیداتن چونکو خەڵکی تر بووتە کەفیلیان. تکاو ڕجاتانەکەین لەو پەرلەمانە بەڕێزە بەدووادا چونیان بابەتەکەن ئەو خەڵکە قەراری حکومەت خوی هەیە باو خەڵکە عقوبە نەدرێتن. سپاس کاک بێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو خاڵی پێڕەوی خاڵی یەکەمیان مادەی 55 بڕگەی دووەم داواکارم بەشێک لە قسەکانی بەڕێز مژدەخان بسرێتەوە باسی بغزی کرد باسی کاری کەسی کردەوە پەرلەمان دامەزراوەیەکی دەستوریە وڵاتەیە کاری کەسی نییە و کەسیش بغزی لێگە کەس نییە و پەرلەمان جێگای بغز نییە. دوو مادەی 66 بڕگەی یەکەم کە دە ئەندام دەتوانن پێشنیارێک بابەتێک بخەنە ڕوو بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێت. مادەی 67 بڕگەی سێم دەکرێت لە ئەنجامی خستنە ڕووی بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ دەستەی سەرۆکایەتی بابەتەکە ئاراستەی لێژنەی پەیوەندیدار بکە بۆ ئەوەی راپۆرتی تایبەت ئامادە بکەن. ئێستا ئەمڕۆ ئێمە گفتوگۆ لەسەر بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە پرسێکی زۆر گرنگە و چینێکی زۆر گرنگی وڵاتی ئێمە مستحقاتی داراییان و چەندین ساڵیشە دەبینین لە چ مەعانەتێکن. دوو وەزیری بەڕێزی حکوومەتیش بەخێربێن لێران بەڵام هیچ راپۆرتێک لە بەردەمی ئەندامانی پەرلەمان نییە گفتوگۆی لەسەر بکەن لە لێژنەی تایبەتمەند لەلایەن حکوومەت شتێک ئاراستەی پەرلەمان نەکرێت. ئێستا بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە چێوە دەست پێ بکەن کێشەکانیشیان زۆرە چەندین ساڵە و بابەتە گرفتی هەیە خاڵێکی دیاریکراو نییە لە نقطەیەکە و دەستی پێ بکەین و لەگە حکوومەتیش گفتوگۆی دەربارە بکەین و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ جەنابتان. نقطەی نظامیە کاکتۆر ئەگەر نقطە نظامی نابێت با وەڵامی هەندێک لە بەڕێزان بدەمەوە سەبارەت بەو پرسیارە دەرفەتدا سەبارەت بەو پرسیارانەی کە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراون یان ئەو یادداشتانەی بۆ بانگەشتکردنی وەزیرێک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراون دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بەڕێزان سکرتێری پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان کە ئەو ئەرکان لە ئەستۆیە بە دڵنیایی هەموو یادداشت و پرسیارەکانی ئێوەیان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. ئەمە حاڵەتێکە زۆر دووبارە دەبێتەوە لە کاتی خۆیان پرسیارەکان وەڵام نادرێتەوە بەڵام بەڕێستان دەتوانن بە گوێرەی پەیڕە و ئەگەر پرسیارەکانتان وەڵام نەدرایەوە بڕۆن بۆ پرۆسەیەکی تر کە پرۆسەی پرساندنە بڕۆن بۆ پرۆسەیەکی تر کە پرۆسەی پرساندنە یان دەتوانن بە ئالیەتێکی تر داوای جەختکردنەوە بکەن. ئێمە داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین هەموو ئەو پرسیارانەی کە بەڕێستان لەم دانیشتە ناوتان هێنان بە ڕقەم و بە بەروبار جارێکی تر جەختکردنەوە بکە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئێمە وەڵامەکانیان لە کاتی خۆیان وەربگرینەوە. سەبارەت بە هەردوو نقطە نظامیەکەی برای بەڕێزم کاک ئومێد خۆشناو ڕاستی بڕیاردان لەو کۆبوونەوەی ئەمڕۆ و بە تایبەتی دانانی بابەتی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان لە ناو بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیە لەسەر داوای
ئەو جوتیارە بەڕێزانە بوو کە بە نوێنەرایەتی دەیان هەزار جوتیاری هەرێمی کوردستان هاتبوونە بەردەمی پەرلەمانی کوردستان و ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بینیمانن و قسەمان لەگەڵ کردن و ڕێی خۆمانمان پێوتن بەڵام ئەوان پێداگریان کرد لەسەر ئەوەی کە دەیانەوێت پەرلەمانی کوردستان دانیشتنێک بکە تایبەتی بکە بە بابەتی شایستەداراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. پێش ئەو بەروارە و پێش هاتنی بەڕێزان نوێنەری جوتیارانی هەرێمی کوردستان لیژنەی تایبەتمەند کە لیژنەی کشتتوکاڵە لە پەرلەمانی کوردستان بە نووسراوێکیان کە واژۆی هەمویانی لەسرە دیسان داوایان کردووە کە دەستەی سەرۆکایەتی دانیشتنێک تایبەت بکە بە بابەتی شایستەداراییەکانی جوتیارانی کوردستان کە ئەمە حەقی خۆیانە. لەو ڕوانگەیەوە ئێمە بڕیارماندا کە کۆبوونەوە ئەم کۆبوونەوەی ڕێک بخەین هەر ئەو ڕۆژەش بە حزوری جەنابی کاک مامۆستا عەبدولستار و کاک حاجی سەفین لەوێ حزوریان هەبوو، کاک شوان حزوریان هەبوو، کاک هێرش، کاک عوسمان لەوێ دانیشتبوون جەنابیان کە ئێمە وتمان کۆبوونەوەیەک دەکەین ڕۆژی پێنجشەممە و ئاگادارمان کردنەوە کە کۆبوونەوەیەک دەکەین و ئەوان کۆبوونەوەی خۆیانیان کردووە و شتێکیان حازر کردووە. ئێستا لە بەردەمی جەنابتانە عەرزیەکەن و دواتریش دەرفەت دەدەین هەم بە جەنابتان و هەم بە وەزیرە بەڕێزەکان بۆی لەو بارەیەوە قسەی خۆیان بکەن. ئێستاش بۆ ئەم بابەتە دەرفەت بە بەڕێز مامۆستا عەبدولستارە دەین بۆی دەست بە خوێندنەوەی راپۆرتەکەی لیژنەی تایبەتمەند بکە. فەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێزتان بۆ دانانی ئەم کۆبوونەوەیە کە کۆبوونەوەیەکی گرنگە بۆ پەیوەندیدارە بە دەیەها هەزار هاوڵاتی هەرێمی کوردستان و بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانەش دەکەین یاخۆ بەخێر بێن. دیارە کێشەی شایستەی جوتیاران کە دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2014 و 2015 و 2016 کە بڕەکەی 575 ملیار دیناری عراقیە. ئیساڵی 2014 کەمێکی ماوە بەڵام ئەوەی تر 150 ماوە نەدراوە تا ئێستا. ئەمەش بە کۆمەڵێک بیانوو لەلایەن حکوومەتی عراقیەوە. بەڕای من یەکەمیان ئەوە بووە کە لە ساڵی 2014 پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان بەرەو ئالۆزی و بەرەو تێکچوون چوو. ئەمەش شایستەی دارایی جوتیارانیش بەر ئەو پەیوەندی ئالۆز و خراپە کەوت کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بوو. دووەم بەڕاستی هێندێک لە پەرلەمانتارەکانی ئەو کات باسی ئەوەیان کرد کە گەنمی دەرەوە تێکەڵ بەو گەنمەی جوتیارانی هەرێمی کوردستان کراوە لە سایلۆکان. بەڵام ئەوە ئەگەر بوش بێ بڕێکی ئێزگار کەم بووە و نەدەبوو هەموو جوتیارانی هەرێمی کوردستان لەسەر مخالفەی هێندێک خەڵک کە دوایی سزاش دران و هێندێک دەستیش بەشداگیرە سزا بدرێن. ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری ئەم داواکاریانەمان هەیە. یەکەمیان داوا دەکەین کە کار بکرد لەسەر پێوەری یەکسانی بۆ هەموو شارەکانی عێراق. واتە ئەو بڕێی کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان لە وەرگرتنی گەنم هەڵبۆشێنرێتەوە چونکە سەبەتەی خۆراک لە عێراق هەموو یەک سەبەتەیە. معقولیش نییە جوتیارەکانی ناوەڕاست و خواروی عێراق هەموو گەنمەکەیان بەبێ ڕێژە لێوەربگیرێ بەڵام هەرێمی کوردستان ڕێژەی بۆ دیاری بکرد بە ڕێژەیەکی زۆر کەمیش. دوو گەڕانەوەی پارەی چەند ساڵەی دەعم البذور هەیە کە سەدا دوو لە جوتیارەکانی ئێمە جێدراوەتەوە تا ئێستا کە نزیکەی 20 ملیار دینارە ئەویش تەنها ئەم ساڵەکە بڕێکیان لەم پارە خەرج کردو دەنا ئەوەی تر تا ئێستا نەدراوە. سێەم ئێمە پێمان وایە ستەمێکی زۆر کراوە لە شایستە داراییەکانی ساڵانی 2014 و 15 و 16 ئەوەش بە بڕیارێکی سیاسی بووە. ئەو کاتەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ڕاگرتنی ئەو بڕە پارێکە ماوە لەسەر پشتی هەرێم کە بە حسابیانی گوتیان 170یان بەردەکەوێ و ئەم تەنها ئەم 170 بۆ جوتیارانی هەرێمی کوردستان خەرج بکرێ و ئەوەی تر بەو بڕیارە ڕاگیراوە کە ئەمە پێمان دیسانەکە ئەمە کارێکی نایاسایی بووە چونکە 2014 و 2015 و 2016 ئەو گەنمێکەوە گیراوە بەبێ دیاریکردنی ڕێژە بووە کە منەوە کاتی زۆر ئاگاداری قەز دەکەم. هیچ ڕێژەیەک نەبوو بەڕاستی ینی وەرگیراوە بەبێ ڕێژە بەبێ دیاریکردنی بڕەکەی. چوارەم
کۆمپانیا بە بازارکردنی دانیوەڵە لە عێراق تەمەەن کاتی خۆی ڕزامەندی دەربڕی و لەسەر وەرگرتنی ئەو بڕەگەنمێکە لە دووتاران وەرگیراوە و لە کۆنتڕۆلی زۆری بەغدا گەنمەکە دەرچووە و لە لیژنەی پشکنینی بەغدا ڕزامەندی لەسەر هەموو ئەو گەنمە وەرگیراوە کە ئێمە لە ڕێگەی سایلۆکانی سەر بە وەزارەتی بازرگانی تەسلیمی سایلۆکانی عێراق کراوە بۆیە ئێستا دیسانەکە ڕاگررتنی ئەو پارەیە بە هەر بیانوێبی نایاسایە چونکە ئەوان خۆیان لەم ڕێگایانەوە لەم ڕێگە یاسایان و پەسەندیان کردو و قبولیشیان کردووە لە هەمووی گرنگتر بەڕای ئێمە دەبێ هەوڵ بدرێ ئەو بڕیارە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەڵبەشێتەوە کە داوا دەکات شایستی داراییەکانی ساڵانی ڕابردوو بە پێی نرخی بازرگانی بواتە غێر مەدعوم کە گەنم لە هەرێمی کوردستان لە عێراق بە دەعم وەرگیراوە بە نزیکەی 790 یا 850,000 بۆ هەر تەنێک بەڵام لێرە داوا دەکات بە غێر مەدعوم واتاوی کە لە بازار بەچەندە ئەمە بدرێ بە زوتارەکانی هەرێمی کوردستان کەمەش دیسان ستەمێکە لە زوتارانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئێمە لە کۆتاییدا داوا لە پەرلەمانی بەڕێز دەکەین و لە سەرۆکایەتی پەرلەمان یەکەم بریارێک بدا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی گفتوگۆکردنی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند پارەی وەرنەگیرا و ڕاگیراوی جوتیارانی هەرێمی کوردستان بکا بە یەکێک لە بورگەکانی دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی دوو داوا لە پەرلەمانتار و بەرپرسانی بەڕێزی هەرێمی کوردستان لە بەغدا بکرێ کە ئەوانیش هاوکار بن و ئێمە سوپاسیان دەکەن هێندێکیان هەوڵیشیان داوە بەڵام داوایان لێ بکەین کە هەوڵەکانی خۆیان زیاتر بکەن و سرتری بکەنەوە سێم ئێمە داوا دەکەین لە کاتی ئەو گفتوگویانەدا تەنها بۆ ئەم بابەتە یەکێک لە ئەندامانی لیژنەی کشت و کاڵ بەشدار بێت لە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بۆ زیاتر زەختکردنەوە و وەک نوێنەرایەتێکیش بۆ زوتیارانی هەرێمی کوردستان و بۆ دابینکردنی شایستەی داراییەکانیان سوپاس دەستان خۆش بێ بەڵێ هەر بەڕێزێکی ترتان قسەتان هەیە بەڵێ کاک حاجی قسەت هەیە جەنابەت بەناوی خدای گەورە میهرەبان بەڕێزان دەستی سەرۆکایەتی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم ئەگەر دەرفەتم پێ بدەن لەبارەی ڕەوشی جوتیاران و کشتتوکالی هەرێمی کوردستان ئەم ڕامپۆرتە دەخمە بەردەمتان لای هەمومان ئاشکرا و ڕوونەکە قەیرانێکی گەورەی کەمی خۆراک لە جیهاندا لە ئارادایە ئەم قەیرانە ڕوبەڕووی زۆربەی وڵاتان بۆتەوە یەکێک لەم وڵاتانە کوردستانی خۆمانە بە پێی سەرنج و ڕای پسپۆران و قەیران و نەبوونی خۆراک کارێگەری لە هەموو قەیرانێک زیاترە بۆ سەرژیانی مرۆڤ چونکە دەبێتە هۆی برسیتی و قات و قڕی و مەرگەسات هەروها ئەمەشمان بەلاوە ڕوونەکە تێکرای حکوومەتەکانی وڵاتانی جیهان بۆ بەدیهێنانی تەواوسازی لە خۆراکدا پشت بە چەندین ڕێگا و شێوازی جۆرا و جۆر دەبەستن تەنانەت لە هەندێک وڵاتانی جیهان دەوڵەمەند بنەوت پەنایان بردۆتە بەر وەبەرهێنانی کشتتوکال لە وڵاتانی دیکە تەنها بۆ ئەوەی تەواوسازی لە خۆراک و دابینکردنی بۆ گەڵ و هاوڵاتیانیان بکەن تاوەکو پەنا نەبن بۆ هاوردەکردنی بابەتە کشتتوکالی و خۆراکە سەرچیەکانی وەگەن و جۆ و هەتت چونکە هاوردەکردنی ئەم خۆراکە سەرچیانە ژیان کارێگەری زۆری هەیە لەسەر بودجە و باری دارایی وڵات لاواز و بێهێز و ماندوو دەکات ئەگەر بە وردی سەرنج بدەینە بارودۆخی کەرتی کشتتوکال لە کوردستان دەبینین بە ڕەوشێکی یەکجار نالەبار و ترسناک تێدەپەرێت پێویستە حکوومەت ئاگاداری ئەم ڕەوشە نالەبار و ترسناکە بێت و پەلە بکات لە لێکۆلینەوە و بە شێوەیەکی زانستی هۆکارەکانی ئەم ڕەوشە نالەبارە دەست نیشان بکات و چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە بەڕێزان کشتتوکال لەو ڕێگا سەرچیانەی کە هەمیشە پەرە بە بواری ئابووری وڵات دەدات بەڵام بەداخەوە لە کوردستان ئەم ڕێگا گرنگ و پڕ باەخە پشتگوێ خراوە باەخی پێنەدراوە بەڵکو تەنیا پشتمان بە بەرهەمینەوت بەستووە کشتتوکالمان هەرگیز نەکردووە بە پشتیوانێکی بەهێز بۆ گەشانەوەی باری ئابووری بەڵکو بەهۆی
تێپەڕبوونی چەندین تەگەژە و قەیران و کۆسپ و تەگەرەی نەخوازراوە بەسەر هەرێمەکەماندا کشتتوکان لە گۆشەیەکی تاریک فرێدرا و پشتگێ خراوە. بۆیە لە هەرێمێکی بەرهەم هێنەر بۆ هەموو بەرهەمە کشتتوکاڵیەکان بە هەردوو لایەنی ئاژەلی و ڕۆچیەوە دەبینین ئێستا بووینەتە هەرێمێکی هاوردەکار بۆ هەموو بەرهەمێکی کشتتوکالی میوە و سەوزە و دانەوێڵە و بەرهەمەکانی تری گۆشتی سوور و گۆشتی سپی و هەتت. ئەوەی لێرە مەبەستە و گرنگە بوترێت ئەوەیە پێویستە لە مەودووە هەرچەندە کات درەنگە زوو نییە حکوومەت چاو بەم کەرتە گرنگە بخشێنێتەوە و بایەخی پێ بدات لە دەست پێچی ئەم بایەخدان و گرنگی پێدانیداش پێویستە ئەم خاڵانەی خوارەوە ڕەچاو بکرێن تاوەکو جوتیاران و کرێکارانی بواری کشتتوکاڵ هاان بدرێن بۆ پشتیوانیان لێ بکرێت تا بتوانن بەروومی نایە بوو پخت بەرهەم بێنن. یەکەم ئەرۆکو مامۆستا باسی شایستەی دارایی جوتیارانی هەرێمی کرد بۆ بەرهەمی گەنمی ساڵانی 2015 و 16 کە تا ئێستا نەدراوە بۆ جوتیاران لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ جوتیاران خەرج بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ جوتیاران خەرج بکرێت. ڕاستە هەموو سایلۆکانی هەرێمی کوردستان کاروباریان لە ڕووی کارگێڕی و ڕێنماییەوە سەر بە وەزارەتی بازرگانی حکوومەتی ناوەندن، بەڵام ئەم بڕەگەنمە وەری دەگرن بە پێی ڕزامەندی حکوومەتی هەرێم ڕادەستیان دەکرێت. سەرەڕای ئەمەش گەنمەکە لە ناو هەرێم دەکرێتەوە ئارد و بەسەر هاوڵاتیان دابش دەرێت کەچی بۆ خەرجکردنی شایستە دارایەکان پێویست دەکات حکوومەتی ناوەند خەرجی بکات. بەڵام پێمان وایە دەبێ حکوومەتی هەرێم بەم کارە هەڵبستێت و شایستەکە بۆ جوتیاران خەرج بکات ئەگەر بە قەرزیش بێت، چونکە جوتیاران گەنمەکەی خۆیان ڕادستی حکوومەتی هەرێم کردووە. هەر کاتێک حکوومەتی ناوەن شایستەکەی خەرج کرد حکوومەتی هەرێم لە بڕی قەرزەکەی خۆی بیجێڕێتەوە بۆ وەزارەتی مالیەی حکوومەتی هەرێم. خاڵی دووەم ئەو کۆسپ و ئاسەنگە بووە هۆکاری خەرج نەکردنی شایستەی دارایەکانی ئەم چەند ساڵەی ڕابردوو بۆ ئەوەی دەگەڕێتەوە چەند کەسێکی مشەخۆر دوور لە پیشەی کشتتوکاڵ و جوتیاری گەنمیان لە وڵاتانی دراوسێ هاوەردە کردو. پێش هەموو جوتیاران گەنمەکەیان ڕادستی سایلۆکان کردبوو. وەزارەتی بازرگانی ناوەندیش بەم کارەی زانیوە و کە گەنمی هاوردەکراویان بۆ هاتووە ئیدی بۆیە بە بڕیارێک خەرجکردنی شایستەکەی ڕاگرت. بەڵام دوای ئەوەی بڕێکی لە شایستەکە هەناردەی سایلۆی هەرێم کردبوو، جا لەبەر ئەوەی بازرگانە مشەخۆرەکانی ئەم کۆسپیان نایەوە ناویان لە دەست پێچی لیستەکە هاتبوو، ئەوان زوو وەریان گرت و جوتیارە ڕاستەقینەکان کەوتنە بەرگورزی گرانی ئەم بڕیارە و وەزارەتی بازرگانی ناوەند و تا ئێستاش بێ ئەنجاماوەتەوە. خاڵی سێم نەمازانیوە لە ماوەی ئەو 5-6 ساڵەی ڕابردوو هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێم لە میانەی سەردانیان بۆ شاری بەغدا کێشەی شایستەی دارایی گەنمی جوتیارانی هەرێمیان لەگەر بەرپرسانی بەغدا وڕژان بێت و بەرگریەکی بەپەرۆشیان لە جوتیارانی سەرچاوی دابینکردنی نانی هەرێم کرد بێت. بۆیە پێویستە حکوومەت نوێنەرێکی تایبەت بەم کێشەیە ڕەوانەی بەغدا بکات و خۆی بە خاوەنی ئەم کێشەیە بزانێت و بە ئەنجامێکی کۆتایی بۆ جوتیاران ڕابگەێنێت. چارەم وەرگرتنی بەرهەمی دانەوێڵەی گەنم و جۆی جوتیارانی کوردستان لەلایەن سایلۆکانەوە ڕێژەکە یەکسان بکرێت لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق و جێبەجێکردنی ئەم ئەرکەش بەو نوێنەری خاڵی سێی ڕابردوو بسپێر دێرێت. پێنجەم دابینکردنی پەینی چیمیایی و دەرمانە جۆرا و جۆرەکان و جۆرە جارەکانی قڕکەری مێرو و زیانبەخشەکان و نەخۆشیە کشتتوکاڵیەکان و نەخۆشیەکانی ئاژەل و پەلەوەر و هەنگ هەتات لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتەوە نەک لەلایەن کەرتی تایبەتەوە کە هیچ چاودێریەکی ئەو تۆیان لەسەر ناکرێت و ئەوەی دەرفەتی بازاری ڕەش زۆر بە هەرمێنە لە هەرێمدا. 6 زانکۆکان و دام و دەستگا پەیوەنددارەکان توێژینەوەی لێکۆڵینەوەی بەردەوام و هەمیشەیان هەبێت لە بواری کشتتوکاڵ و هەماهەنگیان هەبێت لەگەڵ جوتیاراندا. ناوە خوڵ بکەنەوە بۆ جوتیاران دواترین و نوێترین زانست و زانیاری سەبارەت بە کشتتوکاڵ و هاوچەرخی بگەێنن بە جوتیاران. ئەگەر هەر نەبێت لە ڕێگای تەلەڤیزیۆنەکان دەتوانن چەندین کێشە و گرفتی کشتتوکاڵ بۆ جوتیاران شێ بکەنەوە. خاڵی هەفتەم و ئاخر خاڵ جێی خۆیەتی پەرلەمانی کوردستان برگەیەکی ڕابردوو بکاتە بڕیار بۆ ئەم ڕۆمان، چونکە جوتیاران لە ناومێدی و نیگەرانیدا دەژین دەربارەی شایستە داراییەکانی ئاماژە
بۆ لە بەرگەی یەکی ڕابردوو وەک کوردەواری دەڵێن بوونەتە ماڵداری کەری ڕنج بە خەسار. زۆر سوپاس. زۆر سوپاس. کاک عوسمان هەوڵ بدەن هەندێک چڕتر قسە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین. دیارە برادەرەکانمان بەشێکی باشی خاڵەکانی ئێمەیان گوت، بەڵام ئەوەی کە ماوە گرنگە بیڵێن ئەوەیە ئێمە پێشنیاری ئێمە بۆ حکوومەت یاخود بۆ پەرلەمان ئەوەیە بۆ جەنابی وەزیری کشت و کاڵ گرنگی دانی زیاتر بە گوندەکان و کۆنکرێتکردنی ئەو جۆگانەی کەوا تا ئێستا وێران بوون و لە سەردەمای ڕژێمەوە تاکانی جوتیارانە بۆ ئەو 3 ساڵەی کە مافی خۆیانە ئەو پارەی کە ماویانەوەری بگرن بە تەکید لە ضمنی دانوستانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدی دانوستانکار یەکێک لە خاڵە گرنگەکان کە وەکو وەزارەتی خۆمان تەکیدمان لەسەر کردوتەوە و ئاراستەی وەفدی دانوستانکارمان کردووە و لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا وەکو وەزارەتی زراعات جەختمان لێ کردوتەوە بریتی بووە لە شایستە داراییەکانی جوتیاران بۆ ساڵەکانی 2014 و 15 و 16. من ناچمە ناو تەفاسیل و ناوەڕۆکی ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بەوەی کە هۆکاری دابەزاندنی ئاستی وەرگرتنی گەنمی جوتیاران لەسەر چ بنەمایەک بووە، چونکە لەوانەیە ئەمە کۆمەڵێک گرفت و کێشە و مەشاکل دروست بکە و ئەگەر بە پێویستی ژزاندرا دواتر دەتوانین ڕوونکردنەوەی تایبەتی بدەین، بەڵام من تەنها ئەوەندە دەڵێم لە ڕاستیدا حەق نییە پەرلەمانتارانی بەڕێزی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی کە باز لەوە دەکرێت کە گەنمێکی هاوردەکرا و بە تەزویر داخلی سایلۆکانی هەرێمی کوردستان کراوە. لەوانەیە حاڵەت هەبوو بێ، بەڵام من ناچمە ژێرباری وەکو وەزیری کشت و کاڵ لە ڕاستیدا مبڕیراتی زۆرمان هەیە کە دەکرێت ئێمە لەسەر ئەم بابەتە بۆ دیفاعکردن لە جوتیارانی خۆمان و لە حقوقی جوتیارانی خۆمان بە شێوازێکی یاسایی بیخەینە بەردەمی وەزارەتی زراعی عێراق و وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەی کە بیسەلمێنین جوتیارانی ئێمە بە هەمان شێوەی جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق مافی ئەوەیان هەیە بەبێ هیچ جۆرە سانسۆرێک گەنمەکانیان بە شێوازێکی سربەخۆ و بەفری بخەنە ناو سایلۆکانی حکوومەتی عێراق و گەنمەکان لێوەربگیرێ. من دەمەوێت چەند نمونەیەکتان بۆ بهێنمەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان. ینی بەداخەوە زۆر جار ئێمە سیراع و ململانی سیاسیە ناوخۆیەکانی خۆمان هۆکارێک بۆ ئەوەی کە لە ڕاستیدا زەرەر بە ڕەوتی ژیان و گوزەرانی کۆمەڵایەتی خۆشمان بگەێنین کە من ئومێد دەکەم ئەم دانیشتەی ئەمڕۆ دوور لە هەر جۆرە سیراعەک چونکە ئێمە کە دانیشتوین دڵنیام هەمومان بە هەموو جیاوازیەکانمانەوە بۆ بەرژەوەندی گشتی جوتیارانی کوردستان و خەڵکی کوردستان لێرە دانیشتوین. بۆیە دەمەوێت ئەوە بڵێم لە ڕابردوودا بە هۆکاری ئەوەی کە لەوانەیە بەشێک لە زانیاری هەڵا یاخود جۆرێک لە معلومات گەیەندرا بێتە حکوومەتی فیدراڵی و لەو نێوەندەدا لەوانەیە کەسانێک بۆ شخصی خۆیان توانی بیان ڕۆڵی خۆیانی پێ ئیبراسکەن، بەڵام لە حقیقەتدا ئەوەی کە ئێمە دەیبینین جیاوازیەکان ئەوەندەی کە پەیوەندیدارن بە ئەو جۆرە سیراع سیاسی کە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی سیاسی و لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت ئەوەندە تایبەتمەند نین بە ڕاستی لە نێوەڕۆکی ئەو زانیاریانەی کە گەیاندراونەتە وەزارەتی زراعی عێراق وەزارەتی بازرگانی، چونکە جەنابی سەرۆکی لیژنەی کشت و کاڵ هەر بۆ خۆی یعنی من لە بەشێک لە قسەکانی جۆرێک لە جیاوازیم بینی کە ئومێد دەکەم ئەمە ڕاست بکرێتەوە، ئەویش ئەوەیە کە جەنابتان ئاماژەتان بەوەدا لەوانەیە حاڵەتی داخلکردنی گەنمی هاوردە هەبوو بێ بۆ سایلۆکان، بەڵام لە هەمان کاتیشدا بەڕێستان بە ڕاشکاوی جەختان لەوە کردەوە کە ئەمە قسەی ئێمەشە وەکو وەزارەتی کشت و کاڵ ئەو گەنمە پێش وەرگرتنی لەلایەن سایلۆکانەوە فەحس کراوە و موافقەتی وەزارەتی بازرگانی عێراق و کۆمپانیای گشتی بە بازارکردنی گەنمی عێراق لەسەر وەرگرتنی ئەم گەنمە لە سایلۆکانی هەرێمی کوردستان وەرگیراوە، کەواتە بە شێوازێکی یاسایی حکوومەتی عێراق چۆتە ژێرباری وەرگرتنی ئەو بڕی کە لە سایلۆکان پەسەند کراوە و چۆتە ناو خەزیێنەی حکوومەتی عێراقی فیدراڵی و بەشێک لە پارەکەش نێردراوە، کەواتە هیچ مبەڕیرەک نییە بۆ ئەوەی بوترێ لە ئێستادا بوترێ وڵا بەشێک لەو گەنمەی کە لە سایلۆکان داخل کراوە ئەو گەنمە گەنمی هاوردەکراو بووە یاخود تەزویری تێدا کراوە. ئەگەر وایە چۆن وەزارەتی بازرگانی عێراق و کۆمپانیای گشتی بە بازارکردنی
گەنمی عراق و لە هەمان کاتیشدا دوای فەحسکردن ئەو بڕە وەرگیراوە و لە هەمان کاتیشدا بەشێک لە پارەکەی سەرف کراوە کەواتە ئەمە من پێم وایە تۆمەتێکی بێبنەمایە و ئەمە دەکەوێتەوە چوارچێوەی ئەوەی کە بەهۆی بوونی ئەو سیراع سیاسی کە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵیدا هەبووە لە ڕابردوودا و ناشی شارینەوە لەوانەیە هەندێک خەلەلی تەکنیکیش هەبوو بێ کە من لە ئێستادا ناچمە سەر تەفاسیلەکەی بەڵام احتیمالە ئەوانە بەشێک بووبن بۆ ئەوەی کە ئێمە بەرەبەرە هەنگاو بەرەو ئەوە نراوە سیراع سیاسیەکە هۆکارێک بووە بۆ ئەوەی کە بەڕاستی حەقی جوتیارەکانی ئێمە وەکو پێویست نەدرێ بۆیە مەفروزە ئێمە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بەیەکەوە لەم بابەتەدا بەڕاستی هاوکاربین و هاوڕابین لەسەر ئەوەی کە بە دڵنیاییەوە ئێمەش وەکو وەزارەتی کشتوکاڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جهودەکانمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانین لەم نێوەندەدا بۆ گەڕانەوەی ئەو شایستە داراییانە کاری خۆمان ئەنجام بدەین ئەمە سەرڕای ئەوەی کە وەفدی ئێمە کە وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی دانوستانی بریتی بۆ لە شایستە داراییەکانی ینی جوتیاران سەرڕای ئەوە وەکو وەزارەتیش و هەروەها سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش بە فەرمی نووسراومان ئاراستەی وەزارەتی زراعی عراق وەزارەتی تیجاری عراقی کردووە بۆ گەڕانەوەی ئەو شایستە داراییانە و من دەمەوێت لێرەشەوە بیڵێم کە ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە 2 هەفتەی ئایندە داوایمان کردووە کە ینی بڕیارمان داوە کە سەردانی وەزارەتی زراعی عراق و سەرچاوەکانی ئاویان بکەین و لە هەمان کاتیشدا باسمان کردووە لەگەڵ وەزارەتی تیجارە بە حتمەن کە نوێنەری ئەوانیشمان لەگەڵ بێ و سەردانی وەزارەتی تیجارەش دەکەین وەکو ئەرکێکی فەرمی خۆمان بۆ ئەوەی کە بە ڕسمی داوا لە حکوومەتی عراقی فیدراڵ بکەین کە ئەم مافە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەموو ئەو بڕیارە سیاسانە دەربهێنێ کە لە ڕابردوودا خراببوونە سەر هەرێمی کوردستان کە ئەمە حەقێکی مەشروعی ئێمەیە وەکو هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕوویترەوە کە من دەمەوێت ئاماژەی پێ بدەم بەشێک لە راپۆرتەکان باس ئەو لەوە کرا کە یعنی ئەم مافە پێویستە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتەکەی هەڵبگرێ بەڕێزان من پێم وانیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە بە دڵنیاییەوە خۆی نادزێتەوە و ئێمە وەکو ئەرکی سەرەکی خۆمان وەکو وەزارەتێکی معنی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوین پرۆژەیەکی تایبەتمەندمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە کڕینەوەی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستاندا ئەم پرۆژەیە 3 مانگ بەر لە ئێستا ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ کارمان لەسەر کردووە و ئاراستی حکوومەتمان کردووە بە سوپاسەوە بۆ یەکە بە یەکەی وەزیرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکەی ئێمە پەسەند کراوە و لیژنەیەک تەشکیل کراوە لە نێوان وەزارەتە پەیوەندیدارەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە کۆبوونەوەمان ئەنجام داوە 3 ئۆپشنمان خستۆتە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان ئاشناین بە دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ قەیرانەی کە لە ڕابردوودا بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و میلەتەکەمان داهاتووە کە بە نیگەرانیەوە لێی دەڕوانین و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئێمە ئێستا وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی خۆمان بۆ ئەوەی کە پرۆژەکەمان بکەوێتە سەرسکەی خۆی و لە بواری قسەی ینی شەفەیەوە بکەوێتە بواری جێبەجێکردن 3 ئۆپشنمان لەناو پرۆژەکەماندا داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئۆپشنەکان بەم جۆرەن یەکێکیان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری کڕینەوەی ئەو گەنمەی کە دەمێنێتەوە لە دوای وەرگرتنی ئەو بەشەی کە عێراق ناتوانێ وەری بگرێ یان وەری ناگرێت لە جوتیارانی هەرێمی کوردستان حکوومەت بچێتە ژێرباری کڕینەوە و لە چەند قۆناغێکدا حکوومەت وردەکاری لەسەر بکە دوای ئەوە دەتوانێت تەسلیمی کەرتی تایبەتی بکە ئۆپشنی دووەمان ئەوەیە کە حکوومەت بە نیزامێکی تایبەت کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی هەم لە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان هەم لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی هەرێمی کوردستان و هەم لە ئەنجومەنی وەزیرانی کوردستان کردوویەتە یەکێک لە میکانیزمە سەرچیەکانی کارکردن ئەویش هەماهەنگی تەواوە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە حکوومەت ناتوانێت لە ڕووی دابینکردنی بودجەوە بۆی کەرتی تایبەت ببێتە بەشێک لە پلانەکە بۆ جێبەجێکردنی کە ئەمە خواستی ئێمەش بووە لە وەزارەتی کشتوکاڵ چونکە پێمان وایە بە تێبینیکردنمان لە سەرجەم ئەو ینی سەردانانەی کە کردومانە ئەو وەفدانەی کە بینیومانە و بە سەرنجدانمان لە ڕووی زانستی و لە ڕووی یاساییەوە لە زۆربەی هەرە زۆری وڵاتە پێشکەوتوەکان کەرتی تایبەت بۆتە بەشێکی
سەرەکی لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی ئەو پڕۆژانەی کە حکوومەت ناتوانێت تەمویلی بکە کەرتی تایبەت بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت دیکە بۆیە ئەمە ئۆپشنی دووەممان بۆ خستومانەتە بەردەمی حکوومەت کە یعنی هەم حکوومەت و هەم کەرتی تایبەت بەیەکەوە بۆ دعمی ئینتاجی دانەوێڵەکەش کە دوای ئەوەی وەردەگیرێتەوە چ لە ئاردی سفرە چ لە منتوجاتەکانی دیکەیەتی بخرێتەوە بازار و بۆ ئەوەی کە حکوومەت بچێتە ژێرباری دعمکردنی ئەمە ئۆپشنی دووەممان بووە. خاڵی سێهەممان ئەوەیە کە بدرێتە کەرتی تایبەت و بەڵام ئەم کەرتە بەو مانایە ناکە درایە کەرتی تایبەت تەنها کەرتی تایبەت لی مەسئول بێ بەڵکو لەژێر ئیشرافی حکوومەت بێ بۆی حکوومەت بتوانێت دعمی بکە لە بۆ نمونە باج خستنە سەر ئەو بەرهەمە هاوردانەی کە دێنە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە زۆر جار قسە لەسەر کوالیتی ئەو بەرهەمە هاوردانە دەکرێت و ئەمە پەیوەندیداری شە بە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانەوە و ئێمەش وەکو وەزارەتی کوشت و کاڵ خۆمان بە مەسئول لەم بابەتە دەزانین بۆیە داوامان کردووە ئەگەر بدرێتە کەرتی تایبەتیش بەتەنها دەبێت لە ژێر ئیشراف و چاودێری حکوومەتی هەرێمی کوردستاندا بێ کە من پێم وایە لە ئێستادا و هەفتەی ئایندە دووبارە لیژنەکەمان کۆ دەبێتەوە بۆ ئەوەی میکانیزمی جێبەجێکردنەکە لە دوو ئۆپشنی سەرەکی کە پەسند کراوە لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردوو دووبارە بخرێتەوە بەردەمی لیژنەکە بۆی میکانیزمی جێبەجێکردنەکەی دابندرێ کە من پێم وایە ئەمە هەنگاوێکی گرنگ دەبێ لە هەرێمی کوردستان کە ئاراستە بۆ ئەوە دەهاوێت کە ببێتە خاوەنی ئابوووریەکی بەهێزی خۆی لە بواری کەرتی کوشت و کاڵدا و من دڵنیام ئیرادە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتە پەیوەندیدارەکان هەماهەنگی تەواوەتی هەیە ومێت دەکەم هەفتەی داهاتوو ئێمە بتوانین لەسەر میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە خۆی دەبینێتەوە لە کڕینەوەی گەرمی جوتیاران بۆ میکانیزمانی کە باسمان کرد بچێتە بواری جێبەجێکردنەوە و لە ئایندەدا ئێمە بتوانین لە ئایندێکی نزیکدا ئەم دەرگایە بە ڕووی جوتیارانی خۆمان واڵاکەین کە من لێرەوە دەمەوێت بەخێرهاتنی نوێنەرەکانیان بکەم و بزانم لە بەشی سەرەوەی هۆڵەکە لەگەڵمان حزوریان هەیە. خاڵێکی دیکە کە من دەمەوەک وەزیری کوشت و کاڵ تەکیدی لێ بکەمەوە لە بەردەمی هەمووتان وەکو پەرلەمانی کوردستان ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیەدا لە ڕاستیدا پلانی وەبەرهێنانی خۆمانمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە پێمان وایە یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ڕاستە لە هەندێک لە مەوسیمەکانی ساڵدا ئێمە ئینتاجی بەروبوومە نێوخۆیەکانمان زۆرە بەڵام یەکێک لە گرفتە گەورەکانمان مەسلەی بە بازارکردنی ئەو بەرهەمە نێوخۆیانەیە بۆ ئەو مەبەستە ئێمە دەمانەوێت لە ڕاستیدا دووبارە لە پلانی وەبەرهێنانی خۆمان گرنگی بدەین بە پیشەسازی کشت و کاڵی و خۆراکی لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بە پێی خصوصیەتی ناوچەکان و بۆ ئەو مەبەستەش ئێمە داوای نەخشەی زراعی هەرێمی کوردستانمان لە بەڕێوەبەرایەتیەکانی خۆمان کردووە و ئێستا کە بەڕێوەبەری گشتی پلاندانان لەگەڵم لێرە حزوری هەیە ئێستا ئێمە سەرقاڵی ئامادەکردنی نەخشەی زراعی ناوچەکانی هەرێمی کوردستانین دەمانەوێت تایبەتمەندی و خصوصیەتی زراعی لە ناوچەکانی هەرێمی کوردستان بخەینە بەردەمی خەڵکی کوردستان و بەردەمی مستەسمیرین و بەرهێنەرانی ناوخۆیی و بیانی بۆ ئەوەی بەرچاویان ڕوون بێ کە هەرێمی کوردستان خاوەنی خاچێکی زۆر بەپیتە و کەش و هەوایەکی زۆر لەباری هەیە و سەرچاوی ئاوی زۆر باشمان هەیە و لە هەمان کاتیشدا دەستی کاری ناوخۆیی زۆر باشمان هەیە کە دەتوانین ئێمە لە هەرێمی کوردستاندا سوودی لێ ببینین و لەو نێوەندەشدا ئەوەی کە من دەمەوێت لە بەردەمی پەرلەمانی کوردستانی بەڕێز ڕای بگەێنم بۆ ئەوەی کە خەڵکی کوردستانیش لە نزیکەوە بزانن کە کارەکانی ئێمە لە ڕابردوودا چۆن بووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو کە تەنها 6 مانگێکە ئەویش ئەوەیە ئێمە کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگمان داوەتە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان لەسەر ڕەخساندنی دەرفەتی کار و هەلی کار بۆ دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ و پەیمانگاکان و ئامادەیەکان و لە هەمان کاتیشدا ڤێرتەرنەری کۆلێژ و پەیمانگا و ئامادەیەکان بۆ ئەوەی بتوانین هەلی کاریان بۆ بدۆزینەوە کۆمەڵێک میکانیزممان داناوە کە دەمەوێت لە بەردەمی جەنابتاندا ئاشکرای بکەم ئەویش ئەوەیە یەکێک لە پرۆژەکانمان کە لە ئایندەیەکی نزیکدا دێتە بەردەمی پەرلەمانی بەڕێزی کوردستان ئومێد دەکەم کە لێرەدا هەردوو لامان بە هاوکاری یەکتری پەسەندی بکەین ئەویش ئەوەیە کە هەموو ئەو دەرچوانە پێویستە لە کەرتی تایبەت لە ئەوانەی کە لە کەرتی گشتیدا نەیانتوانیوە چانسی کارکردنیان بۆ بڕەخسێ لە کارتی تایبەتدا ئێمە لە پرۆژە کشت و کاڵیەکانمان کەرتی ینی دەرفەتی کارکردنیان بۆ دەڕەخسێنین و هەر کەسێک کە لە دوو شوێن کار دەکات بۆ نمونە
فەرمانبەرە لە حکوومەت بەڵام لە کەرتی تایبەتیش موچەی هەیە یاخود کارێکی تر دەکا ئێمە بە یاسا دەمانەوێت ئەمە ڕێک خەینەوە هەر کەسێک بۆی هەیە یەک جار مستەفید بێ و لە سندوقێکی خانەشینی کە تایبەت دەبێ بە دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ و ڤێرتەرنەری و ئامادەیی و پەیمانگاکان ئەم سندوقە تەرخان دەکرێت لە ژێر ئیشرافی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەڕانەوەی بەشێک لەو موچەی کە وەری دەگرن هەروەکو فەرمانبەرانی حکوومەت بۆ ئەوەی حقوقی ئایندەیان محفوظ بێ و بتوانن ئێمە لەو سۆنگەیەوە هانی خەڵک بدەین بۆ ئەوەی کە ڕێژەی وەرگرتن لە کۆلێژەکانی کشت و کاڵ و ڤێرتەرنەری زیاتر بێ و لە هەمان کاتیشدا دەرفەتی کارمان کە ڕەخسان خواستی پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ بە هەموو سێکتەرەکانیەوە زیاتر دەبێ بۆیە ئومێد دەکەم پەرلەمانی کوردستان لەم سۆنگەیەوە لەگەڵ ئێمەدا هاوکار بێ و سەبارەت بە شایستە داراییەکانیش لە کۆتایی قسەکانمدا و دواتر دەرفەت جێدێڵم ئەگەر پرسیارێک ڕوبەڕوومان کرایەوە لەو زمنەدا جواب دەینەوە من دەمێ ئەوە بڵێم بە تەئکید وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئێمە دەبێت پشکی هەرێمی کوردستان ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان بۆ کڕینەوەی گەرمی جوتیاران جەخت دەکەینەوە لە سەردانەکەشماندا لەگەڵ وەزارەتی دارایی و لەگەڵ وەزارەتی زراعە و لەگەڵ سەرۆکایەتی کۆمەر و لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان من دەمەوێت لێرە سوپاسی ئەوانیش بکەم چونکە ئێمە گروپێکی هەماهەنگیمان دروست کردووە لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکانی عراق بۆ ئەوەی کە بە بەردەوامی ئاگامان لە یەکتر بێ چ لەو پرۆژە یاسانەی کە دەچێتە ناو پەرلەمانی عراق بۆ ئەوەی کە خصوصیەتی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێت کە بەداخەوە لە ڕابردوودا ئەمە نەبووە و لە هەمان کاتیشدا لەو پرۆژە یاسانەی کە ئێستا پەسەند دەکرێن لە ناو پەرلەمانی عێراقدا چونکە ئێمە دواتر لە بەشێک لەم پرۆژە یاسایانە محکوم دەبین بە جێبەجێکردنی تعلیماتەکانیان بەهۆی ئەوەی کە ئێمە منافزی حدودیمان ئێستا یەکە. جگە لەوە ئێمە ئەگەر لە بواری دیاریکردنی ڕێژیان بەرزکردنەوەی ڕێژەی ئەو بودجەی کە دیاری کراوە نەمانتوانی هەدەفی خۆمان بپێچین لە ڕاستیدا ئێمە داوا دەکەین کە کەشفی سایلۆکان بکرێت بۆ ڕێژەی وەرگرتن من لێرە دەمێ ئاماژە بە شتێک بدەم بەڕێزان ئێستا بۆ نمونە هەرچەندە ئەوە لە اختصاصی برای ئەزیزم کاکەمالە بەڵام وەکو معلوماتێک دەیخەمە بەردەستی جەنابتانەویش ئەوەیە مەسەلەن ئێمە تەخمیناتی وەزارەتی زراعە لە بەشێک لە ساڵەکان بە جۆرێک چۆتە حکوومەتی عراق بەڵام ڕێژەی وەرگرتنەکە لە زمنی ئەو تەخمینەی کە وەزارەتی زراعە ناردوویەتی کەمتر بووە بەڵام لە بەشێک لە سایلۆکانی عێراق بۆ نمونە ڕێژەی وەرگرتنی ئاستی وەرگرتنی تاقەی سایلۆکە محدود بووە دیاریکراو بووە لە سەروی ئەو تاقەیە وەریگرتووە هۆکار چیە حکوومەتی عێراقی لە ڕابردوودا لەم سایلۆیە کە دەکەوێتە ناوەڕاستی عێراق نەیوتووە ئەو ڕێژە زیادە بۆ دێتە ناو سایلۆکەتانەوە بەڵام لە هەرێمی کوردستان لە ڕێژەیەکی کەمتر لەو بڕە تەخمینەی کە دراوە وەرگیراوە بەڵام لە ئێستادا گرفت بۆ جوتیارانی خۆمان ینی دروست دەکا بۆیە ئێمە داوامان کردووە کە کەشفێکی ڕازگۆیانە بکرێ بۆ ڕێژەی وەرگرتنی سایلۆکان لە سەرجەم سایلۆکانی عراق و لە هەمان کاتیشدا سراحەت ئێمە دەمانەوێ ئەگەر یعنی بۆ ئەوەی کە حەقی جوتیارەکانی ئێمە پارێزراو بێ مەسحی جەوی بکرێ بۆ ڕوبەری داچێنراو لەسەر ئەو بنەمایە هەرێمی کوردستان دەتوانێت ڕێژەی ئەو گەنمە بە وازحی داخلی سایلۆکان بکە بە شێوازیەکی سربەخۆ بۆ ئەوەی کە جوتیارانی ئێمەش وەکو جوتیارانی ناوچەکانی تری عراق بتوانن مستەفید بن لە هەموو ئەو شتانەی کە پەیوەندیدارە بە ماندووبوونیان و بە بەرهەمەکانیان زۆر سپاس بە ڕێز وەزیری کشت و کاڵ دەست خۆش بێ فەرموون بە ڕێز وەزیری بازرگانی بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتارە بەڕێزەکان ئەو بەڕێزانەی کە خوشتی بەڕێزم بێگەردخان و بەڕێزانەی تر کە قسەیان کرد دەربارەی ئەوە و پرسیارانەی تری کە پەرلەمانتارە بەڕێزەکان و ژاندیان تقریبان زۆربەی بابەتەکەیان باس کرد ئێمە پێمان وایە ئەو بابەتە هیچ بابەتێکی قانونی نییە بابەتێکی یاساییە و بەڕیارێکی خراپ سیاسی مجحیف بەرامبەر بە خەڵکی کوردستان و بە تایبەتی بەرامبەر جوتیارە بەڕێزەکان بڕیار دراوە کە هیچ سەنەدێکی قانونی لەسەر نییە لەبەر ئەوەی ئەو هەنجەتەی کە ئەوان باسی دەکەن گوایە بڕی گەنمی زیاتر لەوە تەسلیم کراوە یان گەنمەکە خراپ بووە ئەوانش دوورن لە ڕاستیەوە بۆ ئەم بابەتەش پێش ئەوەی بێمە سەر ڕوونکردنەوەی ئەو داتایانەی کە باز لە ڕاستی یان ناڕاستی هەنجەتەکانی ئەوان دەکا پێم باشەوە بڕێم کە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان بە هیچ شێوەیەک درێخیان نەکردووە لەو بابەتە
بەڕێزان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم وەزارەتە پەیوەندیدارەکان پەرلەمانتارە بەڕێزەکان و هەندێک خەڵکی لەسەر ئاستی شەخسیش وەکو ئەو فەلاحە بەڕێزانەی کە چوون لەوێ داوایان تەقدیم کردبوو بەردەوام لەسەر ئەو کەیسە ئیشیان کردووە و وەفدی دانووسکاری هەرێمی کوردستانیش لەگەر بەغدا ئەوانیان بە بەردەوام ڕوژاندووە داوایان کردووە لە بەڕێز عادل عەبدولمەهدی کە ئەو بڕیارەی بەڕێز عەبادی کە پێشتر داویەتی هەڵی بۆشێنێتەوە چونکە بڕیارێکی ناقانونی و مجحیفە بە بەرامبەر خەڵکی کوردستان. ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە 25 هەفت ئێمە لە 15 هەفت دەست بەکار بووین لە 25 هەفت نووسراوێکمان کردووە کە ئەو بابەتەمان بە تەواوی تێدا ڕوون کردوتەوە لەسەر ئەوەی ناحەقی ئەو بڕیاری بەرامبەر بە خەڵکی کوردستان دراوە بە تایبەتی با بڵێن جوتیارەکان و لەوێدا ئەوەمان ڕوون کردوتەوە کە وەرگرتنی ئەو بڕەگەنما بڕەکەی هەرچەندێک بێتن موظفینی هەرێمی کوردستان نین کە وەری دەگرن بەڵکە نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی بە بازارکردنی دانەوێڵەی شەریکەی بازارکردنی دانەوێڵەی حکوومەتی هەرێمی تێدایەوە بە بڕیاری ئەوان و بە ئاگاداری ئەوان وەردەگیرێ ئەوان عێراق ببورن حکوومەتی عێراقی لەوێ ئەوان مەسئولن لەسەر ئەوەی کە ئەو گەرمە وەربگرن چی لە ڕووی کەمیەتەوە چووە چ لە ڕووی نەوعیەتی ئەو گەرمەش لە ڕووی خراپی ئەوانەیەوە. ئەوە بە پێی خوتەچی تەسویقی دەکرێت ساڵانە دەدرێ وەکو باسم کرد ئەگەر بەغدا ئەو ناڕازی بێ لەسەر بڕەکەی و لەسەر جۆرەکەی لەسەر ئەوەی کە گەرمەکە خراپە ئەو ئەوان لێ مەسئولن نەک هەرێمی کوردستان و نەک جوتیارانی کوردستان کە ئەگەر باز لەسەر ئەوە بکەن وەکو لە بڕیارەکەیان داهاتووە ئەو بڕای گەرمەی لە هەرێمی کوردستان وەرگیراوە زیاترە لەو بڕی بۆی دیاری کراوە بە تایبەتی ئەو ساڕانەی 2014 و 15 و 16 باسی دەکاتن ئەوەشیان هەر زۆر دوورە لە ڕاستیەوە چونکە بەپێی ئەو داتایە ڕاست و دروستانەی کە لای ئێمەیە و تەسلیم بە بەغدا کراوە هەر بە نمونە چەند نمونەیەکی شاری هەولێرتان پێدەڵێن لە 2014 بڕی تەخمینکراوی گەنم کە بەپێی ئەو موافقەی بەغدا لەسەری کردووە لە هەولێر تەسلیم بکرێتن وەری بگرن حکوومەتی وسایلۆکان لە هەولێر 756,000 تن بووە کەچی 284,000 تنی تەسلیم کراوە لە 2015 847,000 تن بووە کەچی 272,000 تن تەسلیم کراوە لە 2016 601,000 ئەوەندە تەنە بووە کەچی 274,000 تن تەسلیم کراوە یعنی بە هیچ شێوەیەک ئەو بابەتە ڕاست نییە کە بڵێن وەڵا زیاتر لە حەدی خۆیان تەسلیم کردووە دەبێ وەک ئەوەی ئەوان دەڵێن ئەو بڕێ کە زیاتر پێیان دراوە تەسلیمیان کردووە دەبێ بە سعری تجاری غێر مەدعوم حساب بکرێ ئەوە بڕیارێکە پێویستە ئێمە و حکوومەتی هەرێم بەگشتی هەموو ئەوانە ئەوەمان لەبەردەستەوە ئەوانشمان تەقدیم کردوون کە بە هیچ شێوەیەک ئەو بڕیارە ڕاست نیە بڕیارێکی سیاسیە بۆ ێژداوە لە بەڕێز عەبادی بکەین کە لە بەڕێز عەبدولمەهدی بکەین کە ئەو بڕیارەی بەڕێز حەیدەر عەبادی دەری کردووە دەبێ هەڵبۆشێتەوە هیچ سەنەدێکی قانونی نییە. ئێمە ئەگەر باس لە هەندێک بەڕێز باسی ئەوەیان کرد کە تەجاوزات لە سایلۆیەکان هەبووە لەبەرەوە ئەو کێشەی ڕوویداوە من پێم وایە ئەوەشیان حتمما تەجاوزات لە هیچ شوێنێک نییە بڵێن هیچ تەجاوزی تێدانێت تەجاوزات هەبووە بەڵام چێ تەجاوزی کردو خۆ دەبێ فەلاحی قوربەسەر چی بکاتن لەوێ چی دەسەڵاتێکی هەیە ئەگەر تەجاوزی تێدا کرابێ ئەگەر خۆ گەرمەکەی ئەو ناتوانێتن زیاتر لە پێویستی خۆی تەسلیمی بکاتن ئەوەی کە ئێمە مەبەستمانە بە هیچ شێوەیەک ئێمە وەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی لەسەر ئەو بابەتە کەمتەرخەمنین و لەسەر ئەو بابەتە بە بەردەوام لەگەر حکوومەتی عێراقی و لە ڕێگای ممەسیلیەی خۆمان لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش ئەو بابەتەمان باس کردووە و من خۆم شخصیش هەم بە تەلەفۆن و لە مناسبەیەکیش کە هەندێک بەڕێزیش لێرە لەگەڵدا بوون بەڕێز وەزیری تجاری عێراقیم دیت ئەو بابەتەم لەگەر باس کردەوە خەڵکی شمان ڕاست پاردووە بۆ ئەوەی جارێکی تر بۆ بڕیارە دابچنەوە بەپێی ئەو بەڵگانەی کە لە بەردەستی ئێمەدایە بۆ ئەوەی جوتیارانی ئێمە حەقەکانی خۆیان وەرگرتنەوە شایستەدارەکانی خۆیان وەرگرتنەوە و بەگشتیش ئەوەی بێگرخانیش باسی کرد
وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستان بەوەی کە بڕەکەی بۆ دیاری بکرێتن ئەوەشیان هەر کارێکی ناڕەوایە ئەگەر بکرێتن چونکە لە بەشەکانی تری عێراق لە محافەزەکانی تری عێراق ئەو بڕە دیاری ناکرێتن سایلۆیەکان هەر چەندی گەنم لەو محافەزە هەیەبی لیان وەردەگرن بۆیە ئێمە دەبێ کار لەسەر ئەوە بکەین لەگەڵ خوشتی بەڕێزم چونکە بابەتی دیاریکردنی بڕی گەنمەکە زیاتر پەیوەستە بە وەزارەتی تجارەی وەزارەتی کشتتوکاری ئێمە لەگەر وەزارەتی کشتتوکار و تەختیتی بەغدا دەبێ ئێمە پێ لەسە ئەوەدا بگرین هەمان مامەرەی شارەکانی تری عێراق لەگەر کوردستاندا بکرێتن بڕی گەنمەکە هەر چندێک بێ دەبێ ئەوان وەری بگرین یان ئەوە تا ئیوانش دەبێت تهدید بکرێتن. و ئەو بەڕێزێک باسی ئەوەی کرد کە ئەو بابەتە بکرێتە یەکێک لە بڕکەکانی دانوستاندن ئەمن وەکو باسم کرد هەر لە پێشتر وەفدی مفاویزی ئێمە ئەوەی باس کردووە و بابەتێکە هیچ کەسێک کە سەردانی بەغدا بکاتن یەکێک لە بڕگەکانی ئەگەر شتی تریشی تێدا بێ ئەو بڕگەی لە یاد نەچووە کردوویەتە بەشێک لە گفتوگۆکانی خۆی لەگەر بەغدا. باز لە دروستکردنی سایلۆ کرا بەڕێز پەرلەمانتار کە عوسمان سێدەری باسی ئەوەی کرد کە سایلۆی زیاتر دروست بکرێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان سێ سایلۆی نوێمان لە ژێر دروستکردندایە پێم وایە هەمویان لەو هاوینە تەواو دەبن و لە پلانی 4 ساڵەی خۆشماندا داوامان کردووە 5 سایلۆتر دروست بکرێ خۆشبەختانە ئەوانیش موافقەیان لەسەر کراوە ئەو 5 سایلۆیەش لە 4 ساڵی داهاتوو دروست دەکرێت بەو ڕێژەیە ئەگەر هەموو ئەو سایلۆیانەی کە دامان ناوە دروست بکرێەوە ئەوانەی کە هەشن دەگەینە حالەتێک کە لە هەرێمی کوردستان دەتوانین زیاتر لە 800,000 تن گەنم خەزن بکەین و بتوانین ئەمنی غیزایی خۆمان لە ڕووی گەنمەوە دابینکردنی گەنمەوە دابین بکەین. بابەتی ئەوەش کە من شتێک لێرەش بە خوشتی بەڕێزم بێگەرخان دەرم کە گەنم لە هەرێمی کوردستان بەڕێ زۆر زیادە من پێم وایە باشە خوتەیەک دابنێن بۆ ئەوەی فەلاحەکان هان بدەن تەنها ڕوو لە چاندنی گەنم نەکەن ئەو بەربوومەکانی تری کە لە هەرێمی کوردستاندا پێویستیمان پێەیە جۆرا و جۆرکردنی بەرهەمەکانی زراعیش ئەوە کارێکی زۆر زەروریە چونکە ئێمە ئەوەی هەموو لایەک دەیزانن ئەوەی کە ئێستا ئێمە لە کوردستاندا کە لێمان زیادە بەشی خۆمان زیادە تەنها گەنم و جۆ ئەوانەیە بابەتەکانی تری خۆراکی هەمویان نەقسمان هەیە لەبەرەوە پێویستە بۆ ئەوەی تووشی ئەو حالەتەش نەبن کە زیادیان هەبێ و بازاری سەرفکردنی شوێنە بێتن ئەوەش شێوازێکە لە جۆرا و جۆرکردنی بەرهەمی دانەوێڵا دەتوانین لەوەشیان بە شێوەیەک چارەسەریان بۆ ببینینەوە و ئێمە لە وەزارەتی بازرگانی هەر وەفدێک هەر قونسولیەک هادبێتە لای ئێمە وەفدی بازرگانی ئێمە تەکیدمان لەسەر ئەوە کردوتەوە کە بەروبوومی هەرێمی کوردستان بەروبوومی چاکن لە ڕووی نەوعیەتەوە وامان کردووە کە بە شێوەیەک بازاری ساختکردنەوەی ئەو بەروبوومانە هەرێمی کوردستانیان پێڕابگەێنن و هانیان بدەین بۆ ئەوەی بەروبوومی هەرێمی کوردستان ببن بۆ وڵاتەکانی خۆیان. ئێمە جگە لەوەش داوامان کردووە و بەرنامەمان هەیە لە بۆ مەسلەی سناعی غیزائیش پیشەسازی خۆراکیش داوامان لە هەموو ئەو کۆمپانیایانە کردووە کە زۆر جار دێن لە ئێمە دەپرسن لەگەر ئێمە دادەنیشن کۆمپانیا عالەمیەکان و قۆنسوڵەکان دێن لای ئێمە دادەنیشن دەرێن ئێوە چ شتێکتان پێویستە من بە دەرەجەی یەکەم پێشی هەموو شتێک پێیان دەرێم کارگە و کارخانەی دروستکردنی مەوادی پیشەسازی خۆراکیمان بۆ بێنە هەرێمی کوردستان لەوە نەقسمان زۆرە و لە کاتێکدا مادەی سەرەتایی ئەوانە مادەی خامی ئەوانەمان لە هەموو کوردستان زۆرە دەتوانین ئەگەر ئەو کارخانانە بێنین لە کوردستان دایمەزرێنین چیتر پێویستمان بەوە نابێ ئەو بەروبوومانە لە دەرەوەی هەرێمی کوردستان بینن. من سپاستان دەکەم ئەگەر پرسیارێکیش هەبێ پێویستی بە جوابدانەوە هەبێ ئێمە حاضرین. سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری بازرگانی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا لە چوارچێوەی تەوەری باسەکە خستنە ڕوو گفتوگۆکردنی شایستەدارەکانی جوتیارانی هەرێمی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان دەیەوێت لەو چوارچێوەیە قسە بکە با بفەرمێ ناوی خۆی بنووسێ. کاکچیان نقطەی نظامی تا ناوەکان دەنووسرێ فەرمونون.
برای سروک پارلمانی ماده 54 برای وزیر هرم کمال وزیر پیش بازرگانی اشارات پنده دا که جوتیار به قرب سر ناف برن از بجم اف قرب سر بو بازرگانی کلمه کل آستی دانه هیوی دارمش پروتکل بیت لابردن هر وسا جوتیار جه که رزا که تایبت الدف مهیا جه دینمو کردستان بو آبوری نه قرب سرن زور سپاس سپاس دکتۆر زێدان کاک پێشەوە ئەیخێنمەوە ئەگەر ناوێکمان نەنووسی بوو بەڕێزان ناوەکانە خوێنمەوە هەر بەڕێزێکمان بیرچوو بوو دکتۆر محێدین دکتۆر شێرکۆ کاک ئەبوبەکر کاک سیروان کاک مەم هەڵەس خان باڵێ هەڵەس خان سەرچنار خان تەواو کەسە هەیە نەمان نووسی بێ بەڕێزان لێرە تەواو کاک عەباس دکتۆر عوسمان کاک شاخەوان کاک ڕزگار شیرین خان گولستان خان کاک مەلا ناسر بەڵێ کاک شێخ زاهر کاک مەلا جیهات دکتۆر زێدان لەنجە خان کاک زانا گولستان خان نییە باشە دکتۆرە گەلاوێش کاک پێشەوە کەس هەیە بیرمان چوو بێ بەڵێ گولیزار خان کاک ئومێد کاک ئومێد وەڵای یەکەم ناو نووسراوە بەڵێ ببورن کاک بەڵێنیش لێرە نووسراوە لەسەری سەرەوەی نووسیەوە بۆیە نەمبینیوە سەوسەن خان کاک باپیرم نووسی کاک مەلاوەیس کەس هەیە ناومان نەخوێن بێتەوە کاکاوەم نووسی بەڵێ بەڵێ سپاس دکتۆر محێدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان من ئەو کاتی ئەندامی لیژنەش بووم سەردانی بەغدامان کرد بەڕێز بەڕێوبەری گشتی پلاندانانیش لەگەڵمان بوو سەردانی کۆمەڵێک شوێنمان کرد پارەکە لە وەزارەتی دارایی عێراقی خرج کراوە لە لای وەزارەتی بازرگانی عێراق و ئەو پارەیە بە بڕیارێکی سیاسی بەشێکە لەو شەڕە دەرونی و سیاسی و ئابووریەی دەرهەق بە گەلی کوردستان دەکرێت ئێمە دەبێ حەقەتە بزانین کێشە ئێمە کێشەی نیشتیمانێکە کە پێی دەرێن کوردستان و کێشەیەکمان هەیە کێشەیەکی سیاسیە پێم وایە بۆ شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان ئەو ململانەی لە نێوان هەرێم و ناوەندا هەیە چۆن ئێمە وەفدی دانوستکارکاری هەرێمی کوردستان و حزبە سیاسیەکانی کوردستان داکۆچی لە کوردستانەتی ناوچە دابڕێنراوەکان دەکەن پێم وایە داکۆچیکردن لە مافی جوتیاران کەمتر نییە لەو کێشانەی کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن و ئەمە بەشێکە لەو پلانەی و عقلیەتی حکومڕانی دەوڵەتی عێراقی بەرامبەر بە گەلی کوردستان لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە تا ئێستا ئەو شەڕە ئابووریە سیاسیە دەرونیە لەگەر گەلی کوردستان بەردەوامە بەپێ ئامارێک کە لە لای وەزارەتی پلاندانانی کوردستان کراوە 182 هاوڵاتیان
لە کوردستان شارنشینن بەمانایەوەی ١٨ لە دیهاتەکان نیشتەجێن. بۆیە پێم وایە یەکێ لە ئەرکەکانی وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان چۆنیەتی ڕێگە خۆشکردنە بۆ گەڕانەوەی جوتیاران بۆ ئەو دێهاتانە وەستە لە نوێ بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری. بەڵێ بۆیە پێم وایە ئەوەی کە بڕیاریشە ئێستا کە ئەو بڕیارە بە بڕیارێکی سیاسی ڕاگیراوە کە عەبادی کاتی خۆی لە کاتی شەڕی داعش ڕایگرتووە و ئێستا بەو ناوەی عادل عەبدولمەهدی دۆستی ئێمەیە و نێوانی لەگەر کوردستان باشە پێم وایە بە بڕیارێک ئەنجومەنی وەزیران ئەوەش خودی قسەکەی بەڕێز وەزیری بازرگانی عێراقیە تەنها یەک پێویستی بە بڕیارێکە لەلایەن سەرۆکی ئەنجومە وەزیرانی عێراقیەوە ئەو بڕیارە هەڵبەشێتەوە. زۆر سپاس. کاک باڵێن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوەی پێویست بوو بەڕێزان لە لیژنەی کشتتوکاڵ و وەزیرە بەڕێزەکان ڕوونکردنەوەیان لەسەردا بڕۆ من خاڵەکان کورتەکەمەوە دیارە ئەو پارەی کە مستحقاتی جوتیارانی بەڕێز لە ساڵی 2014 2015 2016 خۆیدا لە نزیکی تریلیۆنێک و نزیکی 120 میلیارد کە لەمە بەشێکی پارەکە سەرفکراوە نزیکی 560 میلیارێکی سەرفکراوە باقیەوەی تری ماوە. هەندێک جار ئەوەی کە جەنابی وەزیری بازرگانیش باسی کرد حکوومەتی عێراقی بڕێک پارەی ناردووە بەڵام بە سعری تیجاری نەک بە سعری مەدعوم کەەوە جوتیارانی هەرێمی کوردستان زۆرتیا زەرمەندە بوون لە کاتێکا تەنێک گەنم لە بە سعری مەدعوم لە 690,000 بۆ 790,000 بووە بەڵام بە سعری تیجاریەکە زۆر دابەزیوە کاتۆدە نزیکی 340,000. کێشەکە ئەوەی کە باس کرا لە ڕاستیە دوو خاڵی جەوهریە. خاڵی یەکەمیان ئەم کێشەیە بعدێکی سیاسی وەرگرتووە و بەشێکە لەو ململانەیەکە لەو دژایەتی کە حکوومەتی عێراق لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ هەرێمی کوردستان کردوێتی و جوتیارانی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە. لەبەرەوە من پشتیوانی لەو فکرەیەکەم کە فعلا ئەما بێ ئەوکوی کە بەڕێزان وەزیرە بەڕێزەکان باسیشیان کرد کە وەفدی دانوستانکاری ئەمە بکاتە خاڵێکی ئەساسی گفتوگۆ ئەمە تەسپید بکەین وەکو یەکێک لە ڕاستپاردەکانی ئەم پەرلەمانە بەڕێزە ئەوە تەسپید بکاکەمەکە. دوو لە ماوەی ڕابردووە هەرچەند بەو داتانە کە ئێستا جەنابی وەزیری بازرگانی خستیە ڕوو بێگومان هەموو ئەو هینانە بە درۆ خاتەوە کە حاڵەت هەبوو بێ بۆ ئەوەی کە ئێمە بازرگانەکانی ئێمە یاخوانە خوازە جوتیارەکانی ئێمە گەنمیان لە دەرەوە هاوردە کردبێەوە بە بەرهەمی ناوخۆی بە حکوومەتی عێراقیان فرۆشت بێ و حکوومەتی عێراقی بەرمەبنای ئەوە ڕایگر بێ. لەبەرەوە ئەم جۆرە ئەوەی کە جەنابی بێگەرخان باسی کرد یعنی هەندێک جار هەندێک بەداخەوە کە پەرلەمانتارێکی بەڕێز لە پێناو ئەوەی کە ئێستا ینی بۆ بە شتێکی شایع بەداخەوە ئەبێ بە پاڵەوانێکی فیک لە فەیسبوک بۆ 4 لایک و کۆمنت یعنی زانیاریەکی هەڵادا بەرمەبنای ئەم زانیاریە هەڵەیە کاردانەوەی قورسی لێکێتەوە. یعنی حەقە ئێمە یەکتر لەمە دوا بەڕاستی لەوە نەترسی ناوی ئەو پەرلەمانتارە بەڕێزانە کە بەداخەوە لە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغا لێدوانێکی وایان دابێ و بەڕاستی حەقە ناوەکانیان بۆ خەڵکی کوردستان بڵاو کرێتەوە کە بەرمەبنای لێدوانی ناتەبیعی و نادروستی ئەوان هەندێک جار ئەو ینی بیان و ئەدەینە دەست حکوومەتی عێراقی بۆ ئەوەی ئەو نیەتانەی هەیەی بۆ دژاتیکردنی خەڵکی کوردستان جێبەجێ بکات. بۆیە من تەکی دەکەمەوە لەسەرەوەی کە یەک ئەمە ببێ بە بابەتێکی گفتوگۆ بۆ وەفدی دانوستانکاری ئێمە و حکوومەتی هەرێم پێداگر بێ لەوەی کە ئێستا هەندێک شکات و شکاتکاری هەیە وەکوی جەنابی وەزیر باسی کرد لەسەر ئاسی شخصی بەشێک لە فەلاحەکانی ئێمە شکاتیان کردووە هەندێک جار بە بیان و ئەوەی کە گوایە مدیری سایلۆی هەولێر باسیەوەی کرد پارەی نەقدمان لەبەردەستانە بۆیە نەماتوانەوە شایستە دارایەکانی هەرێم بین بە لە دادگای تەمیز ئەو گومانە دروست بووە کە مادام سایلۆی هەولێر خۆی وەکو نموزەجێکدانی بەمایە ناوە کە لەبەر نەبوونی پارە مستحقاتی جوتیاریان نەداوە کەواتە پارەکە لای حکوومەتی هەرێمە لە کاتێک ئەمە بە تەکید بکەینەوە کە ئەو پارەیە لە لای حکوومەتی عێراقەوە هەموو هەوڵەکانمان بۆ ئەو مەبەستە بخەینەگە. ئەگەر هەر نەبوو ئاخر قسەم عەفو دکتۆرە ئەگەر هەر نەبوو من پێشنیازەکەم ینی ئەگەر گونجاو بێ نازانم ینی ئیشەکە گونجاوەیە نا بەڵام ئەگەر گونجاو بوو ئێمە بە سعری تیجاری لە نەتیجە ئەگەر هەر نەبوو لەو هەوڵانە هیچی سەرکەوتو نەبووین سعری تیجارێکە لە حکوومەتی عێراق وەرگرین باقی ئەو بەرپرسیارەتیە مێژووی کە وەکو بێگەرخان باسی کرد حکوومەتی هەرێم بتوانێت دەوری باقیاتەکەی بکات بۆ جوتیارانی هەرێم. زۆر سپاس. بەڕێزانان دامانی پەرلەمان
ئەم جۆرە دانیشتنە ئەندامی پەرلەمان دەتوانێت 3 دقە قسە بکات جیاوازە لەگەڵ ئەو دانیشتنەی کە مادەیەکی قانونی تیا مناقەشە دەکەین بەڵام کە 3 دقەکە تەواو بوو قسەکەی تەواو بوو بێ یا تەواو نەبوو بێ ئێمە لێرە کۆتایی پێهێنین کاک عەباس فەرموو بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی نوێنەرانی جوتیاران دەکەم و بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان دەکەم کە هەردوو لایەن ڕوونکردنەوەیاندا هەرچەندە ئێمە دانیشتەکەمان تایبەت بوو بۆ بابەتێکی دیاریکراو کە پەیوەندی بەم شایستە دایرانیەوە هەبووە کە چەندین ساڵە جوتیارانی هەرێمی کوردستان قسەی لەسەرەکەن بەڵام تۆزە لەمە فراوانتر قسەکراوە و بەڕاستی دەشبوو لیژنەی کشتتوکاڵی بە یەک راپۆرتی ئامادەکراوی کورت و پوخت و چارەسەرکردنی کێشەکە و هۆی کێشەکە و چ بکەین باشە بەڕاستی پێشکەش بکردایە بەداخواستم کرد کە سەر راپۆرتی خۆی هەبوو وەزیرە بەڕێزەکانش زۆر فراوانتر لەم بابەتە قسەیان کرد ئێمە کێشەکەمانەوەی ئەم شایستە دارایانەی کە 3 ساڵە لەلای حکوومەتی عێراقیە ئێمە وەکو هەرێمی کوردستان هەرچەندە بەڕاستی وەک پەرلەمانی کوردستان قسەمان لەسەر ئەم بابەتە نەکردووە تازە دێن قسە لەسەر ئەم بابەتە دەکەین و لێ دوانی جیاجیاش دەدرێ بۆیە گیر و گرفت دروست بووە لە هەرێمی کوردستان هەندێک جارگومان لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان خواردۆتی هەموو ئەم پارەیە 555 ملیۆن دۆلارە ماوەی 3 ساڵە ئەگەر مانجی تەنها 1.5 ملیۆن دۆلار بدرایە زوتیاران ئێستا دەتواندرا ئەم پارەی وەربگیرێتەوە و لە سایلۆکانی هەرێمی کوردستان ئەم گەنمە کردراوە یعنی ئەمە گەنمێک نییە ینی هۆکارەکەی چ بێ مەعاملە حکوومەت کرد بێتی فەلاح تەسلیمی کردووە چەکی وەرگرتووە کردراوە ئێستا کە حەقی گەنمەکە نادرێ خۆ ئەگەر گەنمەکە نەبردرایەوە بدرایەوە جوتیارەکان ئێستا لە سایلۆکان مابووم کاتە حەقیان ئەو نەبوو کە داوای پارەکە بکەن بەڵام بۆ گەنمەکە دەبن و مافی گەنمەکە نادرێ هەتاوەکو ئێستا من لێرانە دەمەوێت لێرە مختصرتر قسە بکەم زۆر نەچینە ناو تەفاسیل و هەندێک قسەی ئەمە بکەین ئێمە ئێستا چی بکەین لێرە لەم پەرلەمانە لەسەر چ قسە دەکەین لەسەر چەند خاڵێک بۆی گفتوگۆی لەسەر بکەین ڕێک بکەین لەسەری لەبەروی ئەمانە حەقن لەبەروی کارەکەیان یاسایە ئایا ئەرچی ئێمە چی وەک پەرلەمانی کوردستان ئەرچی حکوومەت چییە کە لەگە عێراق قسە بکە بەڕاستی بۆی کە وەڵامێکی ڕوون بدەینە جوتیاران و ناکرێ ینی مافی جوتیاران لە بینی ململانە سیاسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بخورێ ئەرکە لەسەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر نرخێک بێ ئەگەر بیکات بە پاشەکەوتی موچە وەک ئەوەی کە خەڵکی کوردستان پێویستە بەڕاستی کە ئەگەر حکوومەتی عێراق تەمین بن لەوەی ئەم حەقە نادا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ملتەزم بێ لەوەی کە مافی نێ لە جوتیارانی هەرێمی کوردستان بخورێت بە هەر شێوێک لە شێوەکان بەرگری لێ دەکات دەبێت هەرێمی کوردستان چی بکە و ئەم وەفدانەی کە دەچن بەڕاستی لەسەر هەندێک ئێمە کورسی و پلە و پۆست بەڕاستی زۆر گفتوگۆ دەکەین خۆ ئەم مافە و کۆمەڵی مافیتر لەم بابەتەیە هی خەڵکی کوردستانە خوراوە پێویستە ئەمانە بڕگەی گفتوگۆیەکانمان بن و لێرانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانی ملتەزیم دەکەین یا ئەوەتانی لە پەرلەمانی کوردستان ئەگەر باشترە و گونجاوترە بە هاوبەشی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی بەپەلە بۆ ئەم بابەتە پێک بێندرێ و نوێنەرەکانمان لە بەغدا خۆ بەشی هەرە ئەساسی ئیشەکانیان داوا ئەو کێشانەیە کە لە هەرێمی کوردستان لەگە بەغدا دروست دەبێ و ئێمە وەزیری پەیوەندی دارمانەیە بە پەیوەندیەکانی بەیری هەرێم و بەغدا هەموو ئەم کارانە پێویستە بەپەلە لە پەرلەمانی کوردستان بە ڕاستپاردەیەکی چەند خاڵی کورت و پوخت دوور لەمەی کە ئێمە کێشەی کشت و کاڵمان چەند زۆرە و چ دەکەین و بەرنامەمان چێ ئایا دەیکەینیان نا بۆ ئەم بابەتە بەڕاستی کۆتایی پێبێت چونکە مافی 3 ساڵیان خوراوە لە هەر ساڵێک نیوەی 3 ساڵی بەسەرا تێپەر بووە ئایا دەدرێ یان نادرێ بۆیە هیوادارم قسەکانمان کورت و بخوتکەینەوە بۆی کە لیژنەیەک پێک بێنین و لەسەر چەند خاڵێک ڕێککەوین و وەفدێک بنێرن و فەرموو بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەخێراتنی هەردوو بەڕێزان وەزیری کشت و کاڵ و وەزیری بازرگانی و بەڕێوەبەری پلاندانان بەخێراتنی بەڕێزان نوێنەرانی جوتیارانیش دەکەین لای هەمومان ڕوونە جوتیاران هێزکاری گرنگی وڵاتن بەڵام بەداخەوە ماوەی چەند ساڵێکە بەتایبەت لە دوای 2014ەوە گرفتی گەورەیان لە بۆ دروست بووە ئەو بڕیارەی کە دراشە دەرحەق بەوان دیسان لەلای هەمووان معلومە کە بڕیارێکی سیاسیە و پەیوەستە بە پەیوەندیەکانی نێوان هەولێر بەغدا و پەیوەستی شەبە و درێژە پێدەری هەمان ئەو ستراتیژیەتەیە کە حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستانی دروست دەکات بەڵام پرسیار ئەوەیە ئەگەر تا ئێستا ئەو هەموو گفتوگۆیە کرایە ئەو هەموو شاندەی چووە قسە کرایە ئەو پرسیارە ئاراستەی بەڕێز وەزیری کشت و کاڵ دەکەم ئەوان گەیشتونەتە چه ئەنجامێک کە ئەگەر حکوومەتی عێراقی بە هیچ جۆرێک
هەر ئەو مماتەڵەیە کرد حەق و مستحقاتی جوتیارانی هەرێمی کوردستان دابین نەکرا پلانی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵچیا لە زامنکردنی مافی جوتیاران و لە قەرەبووکردنەوەیان. دوو خاڵێکی دیکە کە ئەگەر پەیوەستیش نەبێتن بە مستحقاتی ئەوان هەمیشە نوێنەرانی جوتیاران کە سەردانی پەرلەمانی کوردستان دەکەن جگە لەوەی پێداگیری لەسەر مافی یاسایی خۆیان دەکەن باسی ئەوەش دەکەن دیسان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەگەڵ ناوچەکانی دیکەی عراقی جوتیاران مافێکی دیکەشیان پێشێلکراوە یاخود خوراوە لە دابینکردنی ئامێرەکانی پێداویستی و پێداویستیەکانی جوتیاران یان نرخی پێداویستیەکە هەولێر و سلێمانی و دهۆک و پارێزگاکانی هەرێمی کوردستان نرخەکەی جیاوازە ئەو پرسیارە دەکەین کە ئایا ئەوە شۆکاری چیەکە ئەوەش بەشێکی گرنگە لەوەی کە مافی ئەوان دابین بکرێتن وە پشتیوانیش لە قسەکانی بەڕێز دکتۆر مەحێدین دەکەم هەم لەو قسانەی کردی هەم لەو قسانەی کە نەشی کردیە لە پشتیوانی جوتیاران و چینی چەوساوە زۆر سپاس. ئەیتوزانی ئەوەی نەیکردووە چییە؟ دەتەمان باش. کاک شێخ زاهیر فەرموون. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم. من چەند پرسیارێکم هەیە لە جەنابی وەزیری کشت و کاڵ. خاڵیەکەمیان ئایا ڕاستە پارەی گەرمی جوتیاران تەخسیس کراوە پارەکە تەخسیس کراوەدان درراوە لەلایەن وەزارەتی بازرگانی عراقی تەنها ئەمر بسەرفی ماواتە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراقی ئەگەر وایە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراقی ئەمر ناکات بە سەرفکردنی شایستە داراییەکانی جوتیاران. خاڵێکی تر ئایا حکوومەتی هەرێم چ پلانێکی هەیە بۆ ئەوەی گرفتی جوتیاران لە ئایندا لە هەموو ڕوویەکەوە چارەسەر بکات هەر لە کاتی چاندن و تا بە بازارکردنی. خاڵێکی تریان ئایا حکوومەتی هەرێم توانای کڕینەوەی بەروبوومی دانەوێلەی جوتیارانی هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر توانای نییە خۆ دەبێ بازارێک بدۆزێتەوە بۆ ئەوی جوتیاران بتوانن بەرهەمەکانی خۆیان تێدا ساغ بکرێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت کاک مەلاوەیس. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند خاڵێکم هەیەمێت ئارستەی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان بکەین چکە بەڕاستی کۆبوونەوەی ئەوڕۆمان کۆبوونەوەیکی زۆر گرنگ و هەستیارە پەیوەستە بە هەموو خەڵکی کوردستان چکە بەشێکی هەرە زۆری خەڵک ئێستا سەرقاڵی کار و کشتتوکاڵیە. پێشنیار دەکەم لیژنەیەکی هاوباش لە لیژنەی کشتتوکاڵی پەرلەمان و لەگەر وەزیرە پەیوەندیدارەکان هەوڵ بدەن لە ڕێگای ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراقی ئەوانەی کوردستانی بەدواداچوون بۆ ئەو بابەتەیە بکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن بە هەموو شێوەیەک شایستەدارەیەکانی جوتیارانی کوردستان بەدەست بێنن. نازانم ئەو پرسا و پرسیارێکی ترم هەبوو ئایا ئەم پرسەی شایستەدارەیەکانی جوتیارانی کوردستان چیتە دادگا لە بەغدا ئایا لە دادگا شکایەت کراوە ئەگەر کراوە چی بووە و یاخۆ چ بڕیارێک دەرچووە. ئەوەی تریش بەڕاستی پێشنیارێک دەکەم چۆن ئەمڕۆ لەسەر شایستەدارەیەکانی جوتیاران گفتوگۆمان کردووە لە ئایندەیەکی تریشدا تایبەت بە ڕەوشی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان دانیشتێکی تایبەت بکرێت چکە وەکو پێویست لە هەرێمی کوردستان گلەی و گازندە هەیەی لە ماوەی ڕابردوودا لەگەر بەشێک لە برادەرەکانم بەدواداچوونێکمان هەبوو لەسەر ڕەوشی کشتتوکاڵی لە دەڤەری سۆران و چۆمان و مێرگەسوور و باڵەکایەتی هەستمان کرد وەکو پێویست بایەخی پێنادرێت چکە ئێمە لە هەرێمی کوردستان سێ ڕوکنی ئەساسیمان هەیە هەم خاکێکی بەپیت و بەرەکەتمان هەیە هەم هەوایەکی گونجاویشمان هەیە هەمیش جوتیاری باش و لێ هاتوومان هەیە ئەوە پێویست بەوەیەکە کە حکوومەت لە ئایندەدا بەرنامەی هەبێت بۆ ئەوەی زیاتر بایەخ بە ڕەوتی کشتتوکاڵ بدات لە هەرێمی کوردستان و زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت دکتۆر شێرکۆ. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی بەخێر هاتنی میوانە بەڕێزەکانەکەین. دیارە بە تەکید باسی ئەم کێشەیە هیچی کەمتر نییە لە باسی بڕینی موچەی هەرێمی کوردستان کە بەغدا کردی. بە هەمان شێوە تاوانە بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە چونکە ئەمە مافی جوتیارانە. من ئەمەوێ باس لەو ئیدعایی بەغا بکەم کە دیارە جەولەی یەکەم و جەولەی دووهەمی دۆڕاندووە بەرامبەر بە جوتیارێکی هەرێمی کوردستان کە کەیسی یاسایی تەقدیم کردووە لەسەر مۆزوعە. بەڵام لە جەولەی سێەمە حکوومەتی هەرێمی تۆمەتبار کردووە محکەمەی اتحادی بۆی کە حکوومەتی هەرێم مقصرە. ئەو ئیدعای بەغایی کە باسی قاچاقچێتی گەنم ئەکا لە هەرێمی کوردستانە
کەەوە نەبێ عێراق پارێزراوە بێ لەو مۆزوعە بەڵام وەکو وەزارەتی کشت و کاڵ وەکو وەزارەتی بازرگانی کێ ئەتوانێ وەڵاممان باتەوە لەسەرەوەی کە ئەمە کراوە یان نا کێ ئەتوانێ زەمانەتمان باتێ کە ئەمە ناکرێ چونکە ئەگەر حلول دیاری نەکرێ زەبت نەکرێ ئەم بیان و لای بەغدا هەر ئەمێنێ بۆ ساڵانی داهاتوش ئەتوانێت بە هەمان شێوە هەمان زوڵم کاتەوە لە هەرێمی کوردستان بۆیە ئەو پرسیارە زۆر جددیە هیوادارم وەڵامان دەستکەوێتەوە لەو بەڕێزانە پێتان وان نییە پێویستی بەوەکە کە یاسایەکی یەکگرتووی کشت و کاڵی لە عێراق وەکو یاسای نەوت و گازی عێراقی پێویست بێ تەنظیمی ئەم حاڵەتە بکات چونکە ئەمە سەرۆتی نیشتیمانیە ئایا لە یاسای عێراقیە تا ئێستا ئێوە بەگرنگتان نەزانیوە تەنظیمی ئەم پەیوەندیە لەگەڵ عێراقا لە بواری کشت و کاڵیە بە یاسا ڕێک بخرێ خاڵی ئەخیرم ئەوەیە کە ئەم کێشەیە بە بڕای ئێمە نابێ بکرێ بە خاڵی دانوستان یعنی نابێ معرض بێ بە ئەوەی کە تەنازولی لێ بکەین ئەوە مافە ئەوە مافی جوتیارانە ئەبێ فشار بکەین لە بەغدا کە مافەکەمان باتێ نەک دانوستانی لەگەڵا بکەین یەکێک بە خاڵەکان کە معرض بێ بۆ تەنازول لێکردن لە بەرامبەر شتی ترە بۆیە هیوادارین کە ئەو بەڕێزانە وەڵامی بەتایبەت ئەو پرسیارەی کە لەسەر زەماناتی دووبارە نەبوونەوە یا زەماناتی داهاتوو بۆ پاراستنی مافی جوتیارانی هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان کاک دکتۆر عوسمان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنێکی گەرمی شاندی حکوومەت دەکەم و نوێنەرانمان نوێنەرانی برایانی جوتیاران بەخێر بن سەرچاومان ڕوون و ئاشکرایە کە لە ساڵی ڕابردوودا بەندە لە 22/5/2019 نوێنەری پەرلەمانی کوردستان بوو بە سەرۆکاتی لێژنەی کشت و کاڵ و ئاودێری و ئەو برانی کە ئێستا باقییان لێرە ماون و ڕێزم بۆیان هەیە بە نوێنەرایەتی پەرلەمانی کوردستان چوون بۆ پەرلەمانی بەغدا بۆ ئەم گفتوگۆی کە ئێستا کردومانە بەڵام بەداخەوە هەرچی ئامادەکاری بوو بەغدا نەیکرد بۆی پێشوازێکمان بکە جوابێکی مقنیعمان بداتێ بەڵام ئێمە بۆ خۆمان لەوێ وەڵامی خۆمان دامانەوە زانیمان کە بەڕاستی ئەوان تەنها شەڕی بودجە و موچە و سیاست و قەوم و ئەشتمان لەگەڵ دەکەن بۆیە ئەو بنەمایانەی ئەو بوختانانەی کە ئێستا دەیکەن کە دەڵێن گەنمەکەتان ئۆکرانی بووە ئێمە دەڵێن ئەگەر نابینایەک بۆنی گەنمی ئۆکرانی بکە لەگەڵ گەنمی کوردستانی دەزانێت وەکو ڕێحانە بۆی هەیە گەنمی کوردستانی و پاشان ئەو هەموو مختبەراتە هەیە بۆ قبوڵیان کرد و باشن کە قبول کراوە کاکە بماندنەوە گەنمەکە هەر قبولمانە هیچ قسەیان پێ نەبوو تەنها شەڕێکە و شەڕێکی باریدەیە لەگەڵمان دەکەن و قابلی قبول نییە بۆیە بەڕێزان من لێر داوا دەکەم لە سەرۆکاتی پەرلەمان هەر ئێستا گفتوگۆ بکە لە ئەم دەستە پەرلەمانتەرە بەڕێزانە و شاندی حکوومەت دەنگ بدرێ بۆ پێکردنانی لێژنێکی تایبەتمەند بۆ یەکلاکردنەوەی ئەو بابەتە بەڕاستی کە ئەم کۆبوونەوەی دەکرێت ئاخر کۆبوونەوەی پەرلەمان بە پێم وایە درەنگە ئەو باسە و بەڕاستی زۆر جاری وا هەیە بۆ خۆمان لە بەرامبەر جوتیارەکان هیچ هەواڵێکمان پێ نەبووە کە قەناعەتیان پێ بێ پێمان وایە ئەو شاندە بەڕێزانی کە سەردانی بەغدایان کردو ئەوەندەی باسی موچە و بودجە کراوە بەڕاستی باسی ئەو ئیداری ئەو مادیانە نەکراوە بۆی ئێمە داوا دەکەین ئەو کەڕەتەیان شتێکی یەکلاکەرەوە بکرێ بۆی کەوە چیتر مافیان نەخورێ و چەندین کێشە و شایستەی دارایی ئەو جوتیارانش کە باس کراوە کە لە کوردستان بەڕاستی نیوەی بەغدا و جنوبیش نییە ئێمە داوا دەکەین یەکسان بکەین ئەو شایستە دارایانە زۆر برایان جوتیارانمان زۆر کێشەی تریان هەیە بەڕاستی هەر گەنم و پارەی گەنم نییە بە ئاگادار بین ئەو دەرمانە ئەکسپایرانەی کە لە هینەوە دێن بەداخەوە کە تا ئێستا مەحرەقەیەکمان نییە بۆ لە ناوبردننی ئەم دەرمانانە کە هەر هەمووی دروستکەری ئەم ڤایرۆس و نەخۆشیانەیە کە ئێستا خەڵک وە لە بەدەست دەناڵێنێت تا ئێستا دێخێ ناو ئاو هەر ژەهراوە دەخێت ناو دی سوتێنی هەر ژەهرە هیچ شتێک نییە داوا دەکەم بەڕاستی ئەوەش بخرێتە سەر باسی گفتوگە و دووبارە سوپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ جەنابەت کاک شاخەوان بەڕێسەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بە بڕوای من ئەم بابەتەی ئەمڕۆ لە ڕاستیە دوو بەشە بەشێکی پەیوەندی هەیە بە وەزارەتی کوشت و کاڵەوە بەشێکیشی پەیوەندی هەیە بە وەزارەتی بازرگانیەوە دیارە بەشێکی زۆر لە هاوڕێیان باسی شایستە داراییەکانی جوتیارانیان کرد و من لە ڕاستیە گەڕێمەوە بۆ سەرەتای ینی کێشە و گرفتەکانی با بڵێن ئەوەی کە پەیوەندی هەیە بە جوتیار و بە کوشت و کاڵ و بەوەوە
لە ساڵەکانی ڕابردوو بەداخەوە ینی ڕێژەیەکی باش ینی پارەی وەرگرتنی گەنموانە دیاری ئەکرا بە نمونە گەنمی دەرەجەیەک لە ساڵەکان تا ساڵی 2014 گەنمی دەرەجەیەک بۆ هەر تەرێک 790,000 دینار بوو ئێستا گەنمی دەرەجەیەک لە دوای ساڵی 2014 ئەوانە کراوە بە 590,000 و بۆ گەنمی دەرەجە دوو لە ڕابردوو 680,000 دینار بۆ ئێستا کراوە بە 460,000 دینار و بە بڕوای من ئەو مەسرفەی کە تایە ئەکرێ با بڵین جوتیار ئەو مەسرفەی کە ئیکا لە دەغڵودان و لەوە لە کاتی حاصڵاتە لە ڕاستیە بە ئەندازەی ئەو ڕەپارەی کە دیاری کراوە لە ڕاستیە پارەیەکی زۆر کەمە چونکە ئینی کابرای جوتیار ینی جوتیارەکە بۆ نمونە ئەبێ سەرەتا مەوزوعی بنەتەوەکەی با بڵێن ئەوە بکە دواتر چێڵان و گازە دەرمان و سەمادە دواتر پاشان لە ئەخیرا مەسلەی دوورینەوەشتی وایە لەبەرەوە ئەو مەبلغەی کە ئێستا دیاری کراوە جگە لە ساڵانی ڕابردوو دیاری کراوە ئەمە لە مەسلحەت و بەرژەوەندی با بڵێن جوتیار نییە و ئێمە داواکەین لە حکومەتی هەرێمی کوردستان ینی بۆ دیاریکردنی یا بۆ خەمڵاندن و ڕیزبەندی گەنم لە ڕاستیا بگەڕێنەوە بۆ ساڵەکانی ڕابردوو ئەکرێ لە ڕاستی دەرەجەیەک بیکەنەوە بە 790,000 دەرەجە دووش بکەنەوە بەو مەبلغەی کە لە ساڵانی ڕابردوو دیاری کراوە ئەوەی کە پەیوەندی هەیە بە پارەی ساڵەکانی 2014 و 15 و 16 بەشێکی زۆر هاوڕێیانمان باسی کرد لە ڕاستی ئەمە گرفتێکی گەورەی بۆ جوتیاران دروست کردووە لەبەرەوە ئەو بڕێی کە ساڵانش ینی خاڵێکی کە ئەو بڕێی کە ساڵانە دیاری ئەکرێ بۆ وەرگرتنی گەنم لە سایلۆکان لە ڕاستیە ڕێژەیەکی زۆر کەمە ئێستا ینی بۆ هەر جوتیارێک ینی تهدید کراوە بۆ نمونە بۆی هەیە ساڵانە چەند تەن گەنم تەسلیم کا لە سایلۆکانی شوێنەکان بابلن لە سایلۆکانی هەرێمی کوردستان لە ڕاستی ئەم مەبلغە لە ڕاستیا کە دیاری کراوە لە سایلۆکان مەبلغێکی کەمە ینی داوا ئەکەین ئەو ڕێژر بۆ جوتیاران زیاد کرێ بۆی بتوانن زیاتر بەرهەمەکانیان تەسلیمی سایلۆکان بکەن. و خاڵێکی کە لە ڕاستیە جاران ینی با بڵێن جوتیاران ینی گازیان پێدرا بۆ مەسلەی چێڵان و دەغڵودان و ئین ئێستا ئەو مەسلەی ینی گازەش نەماوە لە ڕاستیە بۆ جوتیاران و مەوزوعی سەمادیش ئێستا بۆ چل دۆنم ینی ئێستا ینی با بڵێن فەرمانگەی کشتتوکاڵی قەزاکان بۆ چل دۆنم 5 فەردە سەماد ئەدرێ بە کشتتوکاڵ و ئەوانە لەبەرەوە من پێشنیارەکەم ینی ئەگەر حکومەتی ناوەند ئامادەیتیان نییە ئەم بڕەپارە تەسلیمی حکومەتی هەرێم کات و شایستەی دارایی جوتیارانە پێیان بدرێ پێشنیارەکەم حکومەتی هەرێم مانگانە لە بودجێ حکومەتی هەرێم مانگانە شتێک دیاری بکە بۆ جوتیاران و بۆی ئەو مەبلغە ینی پێیان بدرێت و تەسلیم بناو خدای مزن و دلووان و دلووین برای سروکا پارلمانی تسپیک خیرهاتنا هر دو وزیرت برای زو نینر جوتیارات که نوریکا کلویر آماده بوین یا زانا و دیاره کو کرت کشتوکالی افریقا العالم همیه چکم ترنینش زیری و نفته جبو هنده کو آبور هر ولاته کی پیش پیویدن ولی حکت ویگای چی سردانه که بعد ناف جوتیارا داو هر بسیاره که تجربه که و بیجی که گلا و گازنده هوا چنه کمی جارده بیجیتون تو وقتی برهمه مداد ایتن اگر حدودا بگیرن اكيد استفاده که باش تداویتن طبعا و هر دو وزیر الورد آمادن گلک کار بلار سروی چند هنه بکن آفنت جوان هات نکرن آفنت گلک دریش هات نکرن بله هم هیویدارین او بنکریار و جه خوب بگیرن یا دیجی مثلا معمل تعلیب کارگه هکل باجر دهو که گلک فرو گلک پیتویه یعنی نات چه بید محافظه که دهو که معمل تعلیبک نبید و کرته تایبتی خیرخواه یعنی مروفت هین یعنی پراستی بازرگان کو خالب کنه خودان هکه آسان کاریا بوب کن چکو از گل رینشتیم بیجید ما مستهمی روتینیاتن اف روتینیات بچه که تسهیلات بو بخنت دا مگل بحث ما فی جوتیاری که افریقا چ بنوت ام ارکی ویژه بزانین چکو و هر دو وزیر به مسئولن اگر بین برخدین اوی آجاله هنه وان مریشکت هنه وان ماسیت حتی افیقیت تخارن راستی نه اوتاما طبيعيه مع العلم كردستان اخا باقجا اوفا باقجا سروشتك جوانا بس دي طماوي طماكوديه يعني حق مستهلك يا خلق كردستان روجانا يفي برهمه هنت كريتن سبب چه سبب اف درمانات كيمياوينه جا چراس وانا افریقا السوشال میدیا تنا بالاف کردن ام خو گلک جارا جوتیاری اگر بو بازرگانی اوجد بیت کشکا گلک ما ترسیدار بو ما دو ماهی جی بسیار من بو هر دو وزیر آیا راست سالانه با میلیونات دلار آرچ ایران و ترکیه تید بومه و جوتیار مافریکا هم دانشتن آل سریب کن که پاری وابدن آن و زور سپاس. بله
سوپاس کاک باپیر بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان سەرەتا بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و نوێنەرانی حکوومەت دەکەم و بە خێراتنی نوێنەرانی جوتیارانی کوردستان دەکەم بێگومان ئەو گرفتانەی کە باز دەکەن بە تایبەتی شایستە دارایەکان ئەوانەی ئەو گرفتە ئێستا هەمانە ئەو گرفتەی لە داهاتوومان هەوە ئەو گرفتە ئێستا شک و گومانی تێدا نییە کە بڕیارێکی سیاسیە بۆ سزادانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی ئەو سزادانە گشتەی کە هەبووە بۆ ئەوەی هەم ناڕەزایەتی خەڵک لە هەرێمی کوردستان زیاد بکە و لە هەمان کاتیشدا بتوانن جوم و جۆڵ و چالاکی ئابووری کەم بکەنەوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر نا بە بەراوردکردن یەکجار جیاوازیەکی زۆر دەبینی لە شارەکانی ناوەڕاستی عێراق و لە خواروی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئێستا هەمانە یان ئەو پارەی کەوتۆتە لای حکوومەتی فیدرالی عێراق پێویستە وەفدێکی تایبەتمەند پێک بهێنرێ و سەردانی بەغدا بکات بگاتە ئەنجامێکی کۆتایی لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق بۆ گێڕانەوەی ئەو مافە ئەو گەنمەی وەرگرتووە ئەو مافەی لایە مولزەمە بەوەی هیچ ڕێگەیەکی تری نییە ئەو بڕیارێکی سیاسیە بە هیچ شێوەیەک گومان لە نوێنەرانی خۆمان نەکەین لە ئێمە دڵسۆزتر نەبن کەمتر نین هەموو لایەکمان دڵسۆزین بۆ هەرێمی کوردستان بۆیە من ناچینە سەر ئەو بارە بەڵام ئەوەی تر کە دەبێت بۆ ئایندە ئەگە دەرفەتمدەن بۆ ئایندە کێشەکانمان دووبار نەبێتەوە یەکەم من پێشنیار دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی تایبەتمەند پێک بێنێت لە وەزارەتی کشتتوکاڵ لە وەزارەتی لە فەرمانگەی دەرەوەی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و لە وەزارەتی بازرگانی بۆ بە بازارکردنی بەروبوومە کشتتوکاڵەکان لە ڕێگەی پەیوەندیەکانیانەوە چونکە کێشەی جوتیار ئەوە نییە پشپاڵ پشتی ناکرێت کێشەی جوتیار ئەوەیە بەروبوومەکان یافرۆشێ بۆ نمونە بەروبوومی ئاژەڵی خوری ئێستا خەڵک فڕی دەداوە ناکە دووەم کار لەسەرەوە بکرێ بە پیشسازیکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان بۆ ئەوەی بتوانێوکەن سێهەم شت کە بیکە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی بەروبوومی ناوخۆیدا ئێمە قانون یاسایەکمانەیە یاسای پاراستنی بەروبوومە ناوخۆیەکانمان ئەو یاسایە کە کەم و کوڕ هەیە بابین هەمواریکەین ئەگەر کەم و کوڕی نییە کاری زیاتر پێ بکەین زیاتر بۆ ئەوەی بتوانین جوتیاران بە مافەکانی خوان بژانەوەی کەرتی کشتتوکاڵی بە بازارکردنی دەکرێت و بە هەمان کاتیشدا بە پیشسازیکردنی ئەو دوو خاڵە ڕێگەی ترمانە چونکە لە ئایندەشدا من بە دڵنیایی پێتان دەڵێم ئەوە بەردەوام دەبێت حکوومەتی لەو عقلێتەی پێشووی وازی نێنا حکوومەتی فیدرالی عێراق بۆیە ئێمە دەبێت پشت بە خۆمان بەستین پشت بە حکوومەتی فیدرالی لە بارەی یەکشتی تر یەک تێبینیم هەیە ئەگەر دکتۆر زێدان فەرموون دکتۆر زێد و سندی و پێدەشتی هەولێر و بیتوێن و شارەزوو بۆی ئێمە جیاوازکاریەکەی نەک یەکسانی بێت دەبێت بە پێی خەمڵان فەرموون دکتۆر زێدان تەمام بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتا بە خێراتنی ستافی وەزارەتی کشتتوکاڵ و وەزیری بازرگانی دەکەین لەگەڵ سەرجەمە و جوتیارانێک کە لێرە ئامادەن ئێمە وێ ڕای پشتگیریمان لەسەر ئەو بەڕێزانەی کە پشتگیریان خستە ڕوو بۆ خستنە ڕووی گفتوگۆ شایستەدارەکانی سەرجەم جوتیاران بەڵام لێرە تێبینیەکەم بۆ بابەتێکی تر دەکێشم هەر لەو بڕگەیەدا لە خۆی دەگرێت چونکە شایستەدارەکانی هەرێمی کوردستان نووسراوە بۆ جوتیاران تهدید نەکراوە کە کێشەکان لەگەڵ بەغدا بەڵکو کێشەیەکی تری جوتیارانیش کە پێویستە قەرەبوو بکرێتەوە یاخود شایستە ئەو جوتیارانش ئاماژەی پێ بکرێ ئەویش ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوو تا پار ساڵیش لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە زاخۆ ئامێدی دەفەری بارزان برادۆز باڵەکاتی تا دەگاتە پێنجین و خانەقین ئەو شوێنانە جوتیاران تووشی کێشەیەکی یەکجار زۆر بوونەوە لە تۆپباران و بۆمبەبارانکردنی وڵاتانی دراوسێ و لە هەمان لە کاتیشدا سەرڕای زیانی داراییان و زیانی گیانیشی تێدا بووە کە بریندار و شەهیدیشمان هەیە بەڵام بەداخەوە نە وەزارەتی کشتتوکاڵ ئەو دەرخستانەی کە بۆ قەرەبووکردن ئاماژەی پێکراون قەرەبوو کراینەوە و نە لە وەزارەتی شەهیدان و وەزارەتی کاروباری کۆمەڵاتیش شەهیدەکان بە شەهید هەژمار کراون و نەبریندارەکانیش بە کەمەندام هەژمار کراون بۆ ئێمە پێویستە
داواکاریە ئێمە یەکەم لە وەزارەتی کشتتوکاڵە کە قەرەبووی ئەو جوتیارانە بکرێتەوە کە زەرریان بەرکەوتووە و لە وەزارەتەکانی تری معنیشە کە ڕێکاری یاسای بگرنە بەر بەرامبەر بەو جوتیارانە و خانەوەدەکانیان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت. کاک ئەبوبەکر فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەم بابەتە وەک باس کرا تەنها کێشەی دەیان هەزار جوتیار نییە کە ئیستحقاقی ئەو ساڵانیان وەرنەگرتووە. ئەم دەیان هەزار جوتیارە قەرزاری دەیان هەزار کەسی ترن، چونکە تۆکەیان بە قەرز کڕیوە لە دوکاندار. تەنانەت چێڵان و دوورینە و هەموو ئەمانە قەرزاری خەڵکن لەبەرەوە کێشەی سەدان هەزار کەسە. بۆی عەرەبوتەنی الجائع لا يرى الحقيقة إلا على شكل رغيف. برسی ئەبێ کولیارەی بدەیتە دەست، نانەکەی بدەیتێ. ئەم کێشەی جوتیارانە بە مەحەل نابێت دانوستان و سەردان و وەفد و ئەمانە. بەڕاستی ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو ئەرکە لە ئەستۆ بگرێ، چونکە جوتیار وەکو هیچ توێژێکی تر نییە، هیچ سەرچاوەیەکی تری داهاتی نییە. و ئەگەر هەندێک بە هەدەردان لە هەندێشتی ئەم لاولاکەم کاتەوە ئەتوانێت ئەو بڕەپارێ بدا بە جوتیاران، دواتر ئەو مفاوەزاتە حکومەت خۆی بیکات، نەک جوتیار بەرە ڕووی حکومەتی ناوەندی بکاتەوانێ. بۆیە ئەوە ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە کە ئەوە لە ئەستۆ بگرێت. دووەم ئەبێ ئەم دۆسیە لای وەزارەتی بازرگانی بەڕاستی دۆسیەکی کراوە بێ و دەعم بکرێت، تیمیان هەبێ و پارێزەریان هەبێ بۆ ئەوی بە بەردەوامی بەڕاستی ئیشی لەسەر بکرێ و هەموو نوێنەرانی کورد لە بەغا بەسەر و کۆمار و وەزیرەکان و فراکسیۆنە کوردستانیەکانیشەوە ئەبێ لە پێشینەی ئەمە بێت، چونکە ئەم بابەتە بەڕاستی نابێ بە سیاسی بکرێ. ئەگەر مەسەلەکانی تر لە ناوچە جێگا ناوکەکان و مادەی 140 و تەنانەت پێشمەرگەش مەسلێکی سیاسی بێ، ئەم بابەتە هیچ پەیوەندی بە سیاسەتەوە نییە. بۆیە ئەبێ لە ئەولەویەتی کارکردنی هەموو لایەک بێ لە بەغدا. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، پێشەکی خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم سەبارەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ باوەڕ بۆ بەهانەیە بکات کە دەڵێن گەنمی هاوردەی وڵاتێکی بیانی تێکەڵ بە گەنمی جوتیاران کراوە. ئەو گەنمەی کە وەرگیراوە بە ئامادەبوونی لیژنەکانی عێراق خۆی بووە، یعنی حکوومەتی ناوەند خۆی لیژنەی ناردووەکە و گەنمەی وەرگردووە. یعنی تر بۆچی کە ئەوان ئەڵێن ئەم گەنمی بیانی هاتووە، خۆ ئەکرایە لیژنەکان خۆیان لێرە ئەو گەنمیان ڕەڤز کردایەتەوە. لە خاڵێکی تر باشە پارەی گەنمی جوتیاران پارەی تەنها یەک ساڵ نییە، یعنی ئەگەر لە ساڵێکە بڵێن گەنمی هاوردە هێنرابێ با بڵێنێت ساڵی 2014 و گەنمە هێنراوە، بەڵام بۆچی 2015 و 2016 و 2017 هەر ئەو شایستەدارایانەی جوتیاران نادرێت. یعنی ئەمە دیارە بە مەبەست حکوومەتی عێراق ئەم پارەیە خەرج ناکە. بۆیە ینی زەرورە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ تاکید بکاتەوە لەوە و داکۆکی کارێکی باش بێت بۆ ئەوەی ماف و امتیازی جوتیاران لە حکوومەتی عێراق وەرگێتەوە. سپاس. سپاس بۆ جەنابەت. کاک مەلا ناسر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی و نوێنەری جوتیارانی کوردستان، ئەم کاتتا باش. بەڵێ قسە ئاڕاستی ئەوان ناکرێت. فەرموون. باش دەی فەرموون. بەڕێزان، سەبارەت بە شایستە دارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان، بەڕاستی حکوومەتی عێراق قەدرێکی زۆر گەورە لە جوتیارانی کوردستان دەکات لە پای ئەوەی کە هاوکاری بکرێن نزیکەی 1 ملیۆن تەن گەنم بەرهەم دێنن کەچی 350,000 تەن گەنم لە جوتیارانی کوردستان وەردەگرن کە ئەو بەرهەمە زۆرە بەرهەم دێنن کەچی پارەی گەنمی جوتیاریان نادات. ئەمە خاڵە. خاڵی دووهەم تەبعاً غەدرێکی تر لەو جوتیارانە ئەکرێ کە ساڵانە چەندین ساڵە لە سەتا دوی گەنمی جوتیاران بۆ بنەتۆ وەرەگرن کەچی لە سەتا هیچی بە جوتیارانی هەرێمی کوردستان نادەن. بە تایبەتی ئەوەش غەدرێکی زۆر گەورەیە کە لە هەرێمی کوردستانە کرێ و هەتای سە باسی لێوە نەکراوە. چەندین ساڵە ئەو گەنمە ئەڕوا و کەس نازانێ بۆ کوێ ئەڕوا سەر ڕای پارەکانیان. دوو،
سەر ڕای ئەوەش لە کاتی وەرگرتنی گەنمی جوتیاران لە کوردستانە چەند مانگێک دوای ئەخەن بۆ ئەوەی سەرمایەدارەکان لە خواروی عێراقەوە بێن گەنمی کوردستان بکڕن بە نیوە قیمەت. تەمان ئەوەی سوودی تایبەتی تەنها بۆ ئەو سەرمایەدارانە ئەبێکەوە لە خواروی عێراقەوە دێن ئەو گەنمانە ئەکڕن، ئەوەش زرمەدێکی زۆر تەنها جوتیارانی کوردستان دەبێت. ئەو لیژنانش کەوا دێن بۆ وەرگرتنی گەنم تەمان هەمویان لە حکوومەتی عێراقەوە دێن و سەرجەمیانیش کوردیتیانیە ئەوانە هەمویان بە ئارزووی خۆیان ئەو گەنمانە دەستنیشان ئەکەن ئەمە دەرەجەیەکە دووە سێیە و هەروەها شێوەی گەنم وەرگرتنەکەش تەبعاً هیچ تاوانێکی جوتیاری تیانە تەنها ئەو لیژنانەیە کە لە عێراقەوە خۆیان هاتوون و خۆشیان بەرپرسیارن حەقت سکاڵا لەسەر ئەوانە تۆمار بکرێکەوە فەحسی ئەو گەنمانەیان کردووە. خاڵێکی تر ئێمە لە سنووری گەرمیان تەبعاً ناوچەیەکی زۆر بەربڵاو کەوتۆتە سنووری مادەی 140ەوە حکوومەتی عێراق ئەوانەش وەرناگرن سەر ڕای ئەوانەی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی هەرێم ڕێژەیەکیان بۆ دانراوە بۆ ئەو سنوورانە، هەرچەند ئەو سنوورانە بە بەرهەمی کشت و کاڵی گەنم بەرهەمێکی زۆر بەرهەم ئەدێنن، بەڵام بەداخەوە ئەوان گەنمەکانیان هەر بە نیوە قیمەت و کەمتر ئەفرۆشن لەبەر ئەوەی ئەو ڕێژەی لەلایەن هەرێمی کوردستان شەوەدا ئەنرێ بۆ ئەو ناوچانە ئەوەش هەر زۆر کەمە. بۆیە من پشتیوانی لە هەموو هەواڵان مەکەم کە دەربارەی شایستەدارەکانی جوتیاران قسەیان کردووە، زۆر سوپاسیانەکەین و هەروەها پشتیوانی لە داواکاری جوتیارانش دەکەین. زۆر سوپاس. سپاس بۆ جەنابەت. لە جەخان بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین. دوو لە پرسیارەکانم یەکێکیان لەلایەن بەڕێز کاگومێت کرا سەبارەت بە پلان بی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوی تریان لەلایەن بەڕێز دکتۆر شێرکۆ کە ئەوە مافە و دەبێ فشار بۆ وەرگرتنەوەی بکرێ. بەڕێزان زۆر لە جوتیارانی هەرێمی کوردستان پێشەوەی قەیران بەرۆکی هەرێمی کوردستان بگرێ قەرزی جوتیاری قەرزی کشتتوکاڵیان وەرگرت لۆ پرۆژەکانیان و پاش ئەوەی کەوا بەداخەوە حکوومەتی عێراقی فیدرال ئەو قەزیەی بە سیاسی کرد ماف و شایستە داراییەکانی نەدانێ. طبعاً ئەو قەرزانە غەرامەی هاتە سەرێ. پێشنیار دەکەین ئەو غەرامانە لۆ ئەو ساڵانەی کەوا پارەکەیان نەگرتیە لێیان خۆش بنیان دواکەوتینە و بخرێتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقی فیدرال کە بەهۆی ئەوانەوە بووە ئەوە ڕوویدایە. ئەوە خاڵێکیان. خاڵەکەی تر لە هەندێک لە سایلۆکانی سەر بە حکوومەتی عێراقی فیدرال کە جوتیارانی خۆمان تەسلیمیان دەکەین لە هەندێک ناوچەکان نائەدالەتیەک هەیە لە تەقیمی بەرەوبوومەکان. ئایا وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان تا چەند دەتوانی تەداخلی ئەو مۆزوعی بکا و ڕێکی بخاتەوە؟ بەڕێزان وەزیری بازرگانی ئاماژەی بە خاڵێک کرد کە زۆر گرنگ بوو، ئاراستەی پرسیارەکەی ئاراستەی بەڕێز وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هانی جوتیاران بدەین بێجگە لە گەنموجۆ بەرەو بوومی دی بچینن. ئایا بۆ ئەو بابەتە پلانمان هەیە بە پێی پێداویستیەکان و جۆری زەوی و شیاویان بۆ ئەوەی چ بەرەو بوومێک غەیری وانە بچینن، لەبەر ئەوەی بۆ نمونە ماوەیەک با بڵین بۆ بەرەو بوومێک وەکو دەرا خەڵکێکی زۆر ڕووی تێکرد، سەرەتا قازانجی هەبوو زۆر باش بوو کە خەڵکەگە بە پێ پلان هەمووی چاندی ئەو قازانجەی نەما، بۆیە پلان بۆ ئەو بابەتانە زۆر گرنگە. سوپاس. سپاس بۆ بەڕێزت. گوڵستان خان جەنابەت. تۆ ناو نەنووسیوە؟ گولیزار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من ئێک پرسیارێ هەیە ئەس ئاراستەی وەزیری بازرگانی دکەم. جەنابی وی بەحسێ سێ سایلووە کرد هاتنە ئاواکردنێ و هاوینێ دێ تەمام بێت و پێنجێک موافقەت لەسەر هاتەکردنێ. ئایا ئەف سایلوێت هەنێ چەند شێت تەنێ گەنمی خەزنکردن، هەروەها ئەوێ پێنج سایلوێت وەختی موافقەت لێ هاتەکردنێ دێلکی وەبێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکێویدەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێستا لە بەڕێز وەزیری کشتتوکاڵم پرسی ساڵانە بە معدل 1 ملیۆن تۆن گەنممان هەیە کەچی ئاردی بازاری کوردستان هەموو تورکیا. بەڕێز سەرۆکی پەرلەمان 1 ملیۆن تەن گەنممان هەیە، بەرهەمی ساوار و بەرهەمەکانی گەنم
هەمووی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتەیە تەنانەت کۆمپانیەکانی ئەو دەوڵەتانە کێبرکیانە لەسەر بازاری ئێمە بەرهەمی کامەیان باشترە پلانی ئێمە نازانم بەرهەمی خۆماڵی چی لێ بکەین لە ساڵێدا کە 1 ملیۆن تۆن گەنممان هەبێتن چەند کارگەمان دروست کردووە ئەو بەرهەمانەی گەنم دروست بکەین چەند خەڵکی بێکار بەکار دەکەوێتن بۆ چاومان لە دەستی عێراق بێت تەنێکی گەنم لە ئێمە بکرێت حکوومەتی عێراق ئەم خەڵکە سزا بدێت کە ئەم کارگە دروست کرا کە بەرهەمی گەنم دروست کرا بازاری ناوەڕاست و باشووری عێراق خۆی بەبێ منەتی پارەی ئێمە دەکرد بەرهەمی گەنم دەبێتە پارە و دێتە دەستی جوتیاری ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان پەرتووکێکم خوێندوتەوە بە ناوی سلوکی اقتصادی کە چۆن بەبێ قانون ئەتوانی زۆرترین داهاتی دەوڵەت هەبێت زۆرترین خەڵکی تو بەکار بکەوێت بۆ نمونە تو دامی گەنم بکە یان بەرهەمی زەیتۆن بکە یان هەر بەرهەمێکی تر حکومەت لەسەر مەطعەمەکان فەرز بکە لەسەر خانوەکان فەرز کاتن تو بەرهەمی خۆماڵی بەکاربینە ئەوەندە باجت لێ خۆش دەبم ئەوەندە لە حەقی کارەبا بۆ تو هەرزان دەیفروشن دەدەمە تو خەڵ دەیکڕێت خەڵ سیقەی بە بەرهەمی خۆماڵی هەیە لە هەموو دنیا و تەجروبە لەسەرەوە بووە کە خەڵ بەرهەمی ناخۆی کڕی جوتیار زیاتر بە ئیش ئەکەون خەڵ زیاتر بە ئیش ئەکەون کارگە زیاتر دروست دەبن و خەڵکی ئێمە تێدا ئیش دەکات ئەو کاتە حکومەت لەسەرێ کە لە باج و کارەبای خۆش بووە کە کارگە دانرا باجەکە لەوێ دەردەینێتن کە کرێکار بە ئیش کەوت لە پارەکەی ئەو داهاتی بۆ حکومەت دەگەڕێتەوە بەبێ ئەوەی پارەی لێ خەرج بکەیت تەنیا پێویستی بە عەقڵێکە باشتر لەم بابەتە ئیش بکەن و زۆربەی دنیا دوایی مەسەن کە سامانی سروشتیان نییە بە کەرتی کوشت و کاڵ ئیش دەکەن بەبێ ئەوەی قانونی بوو دەربچێت لە پەرلەمان بەڵام بە عەقڵی اقتصادی کار بخەن ئەو کتێبانە هەموو تەجروبەنە هیوادارم خۆمان وەزارەتی کوشت و کاڵ و هەموو کەس ئیسفادەی لێوەر بگرێتن چاومان لە دەستی عێراق نەبێت ئەم خەڵکە سزا بدرێتن فەرمۆن کارگە دروست بکەن خەڵکی بێکار بەکار دەکەوێت ساواری خۆماڵی بامان هەمان بێت برنجی خۆماڵیمان هەبێت ئەوەی کوفتەی پێ دروستەکەن هی خۆماڵی هەبێت دایکم دکتۆرە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بیرمە ڕاتن زۆر سپاس سپاس کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بابەتی ئەمڕۆ لەسەر شایستەداریەکانی جوتیاران بۆ وەکو دەزانن لە دووشەمەی ڕابردوو خۆپشاندانێک لە بەردەم پەرلەمانی کوردستان کرا و من نزیکەی کاتژمێرێک لەگەڵ ئەو جوتیارە بەڕێزانە لە بەردەم پەرلەمانی کوردستان بووم و بە وردی گوێم لە معانات و داواکاریەکانی ئەوان گردیارە ئەوان کۆمەڵێک کێشیان هەیە هەرتەنها پارەکە نییە ینی بەهۆی دواکەوتنی پارەی جوتیاران کۆمەڵ جوتیاران لە بارودۆخێکی دارایی و کۆمەڵایەتی و سایکۆلۆژی زۆر خراپدان کێشەی تەنانەت هەندێکیان کێشەی کۆمەڵایەتی و خێزانیشان بۆ دروست بووە و بەشێک لەوانە تیجارەت بە چەکەکانیان دەکرێت چەکەکانیان بە نرخێکی ڕەمزی دەفرۆشێتەوە و بەشێک لە بازرگانەکان ئەمە بە فرسەت دەقۆزنەوە و بۆ خۆیان بەکاری دێنن اینجا یەکێک لە داواکاریەکانی تێر ئەو ڕێژە گەنمەیکەوە جوتیاران تەسلیمیەکەن ڕێژەیەکی کەمە و یەکێک لە داواکاریەکانی ئەوان ئەوە بوو کە پێویستە لەم ساڵ و لە ساڵانی داهاتوو ڕێژەی وەرگرتنی گەنمی جوتیاران زیاد بکرێت بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە وەکو کورد دەڵێ هەزار قسە یەک کردار ناهێنێ ئێستا ئێمە ئەوەندەی قسە بکەین لە پەرلەمانی کوردستان و پێشتریش چەندین ساڵە قسە ئەەکەین بەڵام خەڵک کردداری لە ئێمەوێ خەڵک دەیەوێت ینی ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی بدەینەوە ئاخۆ کەی پارەکە دەگاتە دەستیان کەی کێشەکەیان بۆ چارەسەر ئەبێ هاوڵاتیان جوتیارانی هەرێمی کوردستان گەنمەکانیان لە ڕێگای سایلۆکانی هەرێمی کوردستان تەسلیم کردووە ئەوان حەقی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەوێ و حکوومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسیار دەزان کە خەمێکیان لێ بخوا و بە دوای شایستە دارایەکانیانەوە بڕوات دیارە بەڕێز وەزیری کشتتوکاڵ لێرە جگە لە خستنە ڕووی هۆکاری نەدانی شایستەدارەیەکان پێم وایە پلانی 4 ساڵەی خۆشی خستە ڕووکە وەزارەتی کشتتوکاڵ چی دەکە بۆیە من لێرە بە فرسەت ێزانم باسی ئەوە بکەم کە یەکێک لەو خاڵانەی کەوا باسی نەکرد
تەلبەندکردنی ئەو سەدان هەزار زەویە کشتتوکاڵیە کە بەشێکی کراوەتە مەزرعە بەڵام تا ئێستا نەگەڕێنراوەتەوە هەرچەندە لە پلانی لە چەندین چاکسازیش ڕاگەێنرا بەڵام نەگەڕاوەتەوە تا ئێستا ئایا وەزارەتی کشتتوکاڵ پلانی چییە بۆ جێڕانەوەی ئەو زەویانەی کەوا تەلبەند کراون و مەزرعەکانیان لەسەر دروست کراوە بەنای یاسایی. خاڵیش تر کە زۆر گرنگە بەڕێز سەرۆکی پەرلەمان فڕۆکەخانەی هەریر شارۆچکەی هەریر کە زیاتر لە 5,000 زەوی جوتیارانی شارۆچکەی هەریر و باسرما زیاتر لە 5,000 دۆنم زەوی ئەوان بەبەر فڕۆکەخانەکە کەوتووە تەلبەند کراوە. زیاتر لە 5 ساڵە ئەوان چاوەڕێ ئەکەن کەوا قەرەبوو بکرێنەوە. هەرچەندە زۆر جار باس لەوە ئەکرێ قەرەبۆکەش وەرگیرەوە چکە فڕۆکەخانەکە لەلایەن ئەمریکیەکانەوە بەکاردێنێت فڕۆکەخانەیەکی سەربازیە. پێم خۆشە وەزیری کشتتوکاڵ وەڵام بداتەوە ئایا چیان کردووە بۆ جوتیارانە کە 5 ساڵە داوای مافەکانیانەکەن وەڵام دەداتەوە. شیرین خان فەرمونون ناو نووسیوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ساڵانی 2014 2015 2016 کە نزیکەی 560 میلیارد دیناری عێراقی دەکات کە ڕێژەی 150 گەنمی تەسلیم کراوە بێت. دیارە لە ڕابردوودا بەغدا بەستێ چەک نیوەی بابڵین شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی بۆ هەرێمی کوردستان ناردووە بەڵام لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو سێچەکەیان گەڕاندوتەوە. بۆیە بە بۆچوونی من دەبوو حکوومەتی هەرێم ئەو بڕەپارەی وەرگرتبایەوە بەسەر جوتیارانەدا بەشی بکردایە تا ئەو کاتێ ئەم کەیسەیە لەلایەن دادگاکانی باڵای ئیتیحادی و دادگای هەرێمی کوردستان یەکلا دەبوویەوە. پێویستە حکوومەت و پەرلەمانی کوردستان هاوکار بن و پشگیری لە هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوی جوتیارانی سەردەم کە سکاڵایان تۆمار کردووە لە بەغدا بنبەستی گێڕانەوەی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. وەلەم پەرلەمانشەوە بڕیاری دروست و لە بەرژەوەندی جوتیاران بدرێت و بەدیدی من وەزیرە بەڕێزەکان وەکو پێویست پلان و ڕێکاری چارەسەران نەخستۆتە ڕوو بۆ گێڕاندنەوەی بەرژەوەندەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. بۆیە من دەپرسم ئایا پلانی حکوومەتی هەرێم بۆ گێڕانەوەی قەرزی جوتیاران چی دەبێت و ئایا حکوومەتی هەرێم ئامادە دەبێت سکاڵا دژی بەغدا تۆمار بکات بۆ پابندبوونی عێراق بە گێڕانەوەی حەقی جوتیارانی هەرێمی کوردستان. زۆر سوپاس. سوپاس بۆ بەڕێزت. گولستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی جەنابی وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی یەکەم. من ئەمەی بڵێم بەڕاستی بەهۆی زۆربوونی تواناکانی کاری جوتیاری و کشتتوکاڵی پێویستە پەیڕەوی لە بیرۆکەی بکەین کە ڕێگە بدە باکار بکەن لە پێناوی بژانەوەی کەرتی کشتتوکاڵ خستنەگەڕی توانای جوتیاران بەهاندان و بەخشین و پشتیوانی لێکردنیان لە پێناوی بەرهەمی زیاتر لە پێناوی ئەوەی کە کوردستان خاکێکی بەپیت و پڕبەرەکەت و بەرهەمەکەشی پڕتام و چێژ و سروشتیە کە بەدەیان قات بەرامبەر بە بەرهەمی دەرەوەی کوردستان تام و چێژی هەیە. بۆیە پێویستە پشتیوانی لە جوتیاران بکرێ. ئەگەر ئەم گەنمە لە کە ئێستا ئەمە گفتوگۆکەمان زیاتر لەسەر گەنمەکەی ساڵی 2014-15-16 چۆتە سایلۆکانی عێراق بۆچی وەزارەتی بازرگانی عێراق ناچێتە ژێرباری خەرجکردنی ئەو شایستەداراییە. بە پێویست ێزانم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی ئەم دۆسیە بزانێ و داوا قەید کا لە بەرامبەر وەزارەتی بازرگانی عێراقیە. پێویستە ینی پشتیوانی لە جوتیارێ بکرێ کە سکاڵای نووسیوە لەسەر وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەراتی گشتی دانەوێڵی عێراقی بۆ سەرفکردنی پارەکانیان و دادگای بەرایی ڕەسافە و دواتر دادگای ئیستئنافی ڕەسافە بڕیاری داوە کە پارەکان بۆ سەرف بکرێ سەرەتا بە سەعری مەدعوم. بەڵام پاشان ئەو پارەیە لە ضمنی نەفقاتی حاکمەیە بێت کە عێراق بیدا. دواتر وەزارەتی بازرگانی عێراق تەمیزی کردوێتەوە کە خۆشیان دڵنیان ئەو پارەیە عایدی خۆیانە بەڵام نەکەرێم کەچی تەمیزیان هەر کردوێتەوە و تەمیزەکەش زۆر تەخیر بۆ دوای بڕیاریان داوە کە ئەو پارەیە دەبێ هەرێم بیدات کە ئیسینات کراوەتە سەر کتابێکی بەڕێوەبەراتی سایلۆی هەولێر کە وەڵامی وەزارەتی بازرگانی عێراقی داوەتەوە کە وەزارەتی بازرگانی عێراق داوای ڕوونکردنەوەی کردووە لەوەی کە بۆچی ئەم پارەیە تا ئێستا تەسلیم نەکراوە.
ئەوان وتویانە ئێمە سیولەی نەقدیمان نییە واتە سایلۆی هەولێر جوابی ئەوەی داوەتەوە کە سیولەی نەقدی نییە کە ئەمە کاریگەری دروست کردووە لەوەی کە جۆرێک لە ئەوەی کە دانان بەوەی کە ئەم پارەیە ئەبێ هەرێم بیدات کە ئەوان لە کاتێکە وەزارەتی بازرگانی عێراقی زۆر متمانیان بەوە هەیە کە دڵنیان لەوەی کە ئەبێ ئەو پارەی عێراق بیدا بۆیە ئەم پارەیە بەڕاستی لێرەدا بۆتە گرفتێکی گەورە هەرێم پێویستە ئەو بڕەپاری کە وەری گرتووە لە بەغدا بیدا بە جوتیارەکان ئەوەی کە بە نرخی تیجاری ئێستا عێراق حسابیەکات و لە دادگاکانی هەرێمە ینی دادگای هەرێم پێویستە ڕوبەڕووی دادگای باڵای ئیتیحادی بێتەوە تا یەکلا ئەبێتەوە و ئەو بڕەپاری کە دەمێنێ هەرێم خۆی بیدا لە محکەمەی باڵای ئیتیحادیش سکاڵا تۆمار بکات لە دژی وەزارەتی تیجاری عێراقی لەسەر باقیەکەی تری پارەکە و کێشەکە چارەسەر بکرێ و سوپاسدانەکەم. سپاس. محکەمەی ئیتیحادی ئێستا نەماوە ئیشەکانی ڕاگیراون بەڕێز دەزانی ئەندامی پەرلەمانی و بەڕێزیش دەزانی ئەو داوایی کە لە محکەمەی اختصاص بردمانەوە وەکو هەرێمی کوردستان لە محکەمەی تەمیز دۆڕانمان. بەڵێ بەڕێزان ئێستا دکتۆرە گەلاوێش با بفەرمێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی میوانانی بەڕێز دەکەم. بەڕاستی ئەگەر بین باسی شایستە داراییەکانی جوتیاران بکەین هیچ ڕەوانیە جوتیاران کە گەنمیان تەسلیم کردووە و بەغدا گەنمەکەی بەکارهێنەوە و ئەوان پارەیان وەرنەگرتووە چونکە جوتیاران بە قەرز گەنمیان نەداوەتە سایلۆکان. بۆیە ئەوان لەوانەیە دەتوانن داوای قەرەبووکردنەوەی ئەو مودێش بکەن کە پارەکانیان وەکو بلۆک هەڵگێرە ینی نەیانتوانی وە کار بە پارەکانیان بکەن سوود و قازانجیان بکەن. بۆیە من پێم وایە دەتوانن داوای قەرەبووش بکەنەوە بە پێی یاسا و دەبێت بەڵێن وەربگیرێ و دڵنیایی وەربگیرێت کە ئەم بابەتە دووبارە نەبێتەوە. و وەکو وەزیری بازرگانی وتی کە ساڵانی 2014 و 15 و 16 کەمتر گەنم تەسلیم کراوە لە پلان. تەبان زۆربەی جوتیاران بەهۆی بوونی شەڕی داعش خاصەتەن لە ناوچەی مەخمور و قەرات زەویەکانیان بە بەتاڵی ماوەتەوە تۆیان نەکردووە کە ئەمەش پێویستە کار بکرێت لەسەرەوەی ئەو جوتیارانە قەرەبوو بکرێنەوە کە ئەو ماوەیە زەویەکانیان بە بەتاڵی ماوەتەوە. و بەنسبەت ئەو گرنجانەی کە بۆ وەزارەتی کشتتوکاڵ کە بێگەردخان ئیشارەتی بە چەند خاڵێکی گرنگدا بەڵام چەند خاڵێکی تری گرنجیشەیە پێویستە کاری لەسەر بکەین. گشت ئەو پرۆژە کشتتوکاڵیانەی کە دەدرێتن بە مۆڵەتی پێدەدرێتن پێویستە ئەندازیاری کشتتوکاڵی پسپۆرت سەرپەرشتیاری بکە لە کاتی پێدانی مۆڵەتەکان و دامێکی معنەوی و مادی بکرێتن چونکە بژانەوەی کەرتی کشتتوکاڵی زۆر گرنگە. ئێمە ساڵانە گەربین تەمەشای کۆلیژی کشتتوکاڵ بکەین دەبینین خواستی وەرگرتنی قوتابیان لەسەری کەم بۆتەوە تەنانەت ئەم ساڵە گەیشتۆتە ئەوەی کە بەشێک تەنها 2 قوتابی وەربگرێت. ئەمەش بە هۆکاری چییە؟ هۆکاری نەبوونی دامی کشتتوکاڵیە و کە قوتابیان تەخەڕز دەکەن نازانن چ بکەن بە وەزیفەکانی لە بواری کشتتوکاڵی. بۆیە پێویستە وەزارەتی کشتتوکاڵ پلانی هەبێت ساڵانە پێویستی بە چەند گەنم هەیە و پێویستی بە چەند شەرنی هەموو گەنم و جۆ بێ پێویستە ماوادی تریش بچێندرێت. و هەروەها لە ڕووی تەندروستیەوە پێم باشە جوتیاران کاتێک کە پەینی چیمیایی و مادە قڕکەرەکان و مادەکانی دژە نەخۆشی ڕوەکەکان بەکاردەهێنن زانیاری و هۆشیاری تەواویان هەبێت چونکە هەر هەڵەیەک لە بەکارهێنانی بڕ و زۆری مادە قڕکەرەکان کاریگەری لەسەر بڕی بەروبوومی کشتتوکاڵی و تەندروستی دەبێتن و هەروەها کار دەکاتە سەر بۆ ماوە مادەی مرۆڤەکان تەندروستی مرۆڤەکان کار دەکاتە سەر وەچەخستنەوەیشیان وەکو بێگەردخانش دەزانی کە لە بواری بایلۆجیە ئەوە کاریگەریەکی زۆری هەیە. بۆیە چاودێریکردنی بەکارهێنانی ئەو مادانە و کاریگەری لەسەر کشتتوکاڵ و تەندروستی هاوڵاتیان شتێکی گرینگە. بۆیە ئێمە داوا دەکەین و هەروەها خاڵێکی تریش کە گرینگە هاوڵاتیانی جوتیارانی کە زەرمەند بووینە لە سەردەمی ڕژێمی باز چەندین پرۆژەیان هەبووە لەسەر ئەو خاکانە مەسەلەن بوو کاک پێشەوە سپاس بۆ جەنابێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان وەزیرانی بەڕێز بەخێر بێن هەروەها جوتیارانی بەڕێز نوێنەریان کە لێرن هەموو لایەک بەخێر بێن. بەوردی قسە لەسەرەوە کرا کە لایەنی عێراقی خەتابارە و بابەتی ئەوەی کەوان پرسێکی سیاسیە کە پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان نادەن. بەڵام من قسە لەسەر خۆمانەکەم چونکە هەرێمی کوردستانیش لەم بابەتە ئەبوو خێرا چارەسەرێک بدۆزێتەوە لەبەرەوەی کە ئەگەر لە ساڵی 2014 کێشە بەجددی وەربگیرا پێم وایە ئێستا چارەسەریە بوو لەبەرەوەی کە
ئەگەر ئەو گەنمەی کە جوتیاران بەرهەمێهێنن بکرێتە ئارت و بتوانرایە لە ساڵی 2014ەوە سوودێکی وای لێ بگیرێت کە گەنمی ورد بە تایبەت بدرێتە خەڵک کە لە ڕێگەی گەنمی وردەوە ئاردابی نەکرێت ئێستا جوتیاران ئەیان توانی هەر بەو گەنمەی کە بەرهەمی هێنن بەرهەمی ئاردی ناوخۆ پڕ بکەنەوە بۆی کە ساڵانە 200 زیاتر لە 250,000 تۆن ئارد لە دەرەوە نەکردرێت ئاردی سپی کە ئەم 250,000 تۆنە ئەکرا لە هەرێمی کوردستانەوە بەرهەم بێت نەک لە دوو وڵاتی دراوسەوە بهێنرێتە ناو هەرێمی کوردستان. هەر تاکێک لە هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە بڕێکی زۆر هەیە لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان نان بە ڕێژەیەکی بەرزە خورێت ینی هەر تاکێک پێویستی بە 150 کیلۆ هەیە کە 50 کیلۆی بۆ ساوەری بەکارێت و هەروەها بۆ بڕوێش و شتی دیکەش ئەم 50 کیلۆیە بڕی زۆری لە تورکیا و لە ئێرانەوە دێتە ناو هەرێمی کوردستان کە دیسانیش سوود لەمە وەرنەگیراوە ینی دەکرا بەبێ ئەوەی کە ئێمە چاو لە دەستی حکوومەتی عێراق بین و دیسان چاوەڕێ ئێوان بین کە پارەی گەنمی جوتیارانی ئێمە بدەن خۆمان چارەسەرێک بدۆزینەوە ئەم کێشەیە هیچ نەبێ کەم بێتەوە نەگەوەی کە هەر چاوەڕێ بین بڵێن نردیان نەیان نرد ئەیدەن نایدەن چونکە بەم جۆرە چارەسەرەکرا ئەم بابەتە. لە ماوەی 10 ساڵە نزیکی 7 ملیار دلار لە هەرێمی کوردستان و بەرەو سەرتر بۆ سەوزە و میوە و ئارد و هەندێک شتی دیکە لە هەرێمی کوردستان چۆتە دەرەوە. ئایا ئەو 7 ملیار دلار لە ڕێگەی نەوتەوە دەست هەرێمی کوردستانەکەوێت کە لە ڕێگەی کشت و کاڵەوە لە دەستی داوە؟ ئەمە پرسیارێکە بێ هەم وەزیرەکان هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەمووتان وەڵامی بدەنەوە. بەڕێز وەزیری کشت و کاڵ و هەروەها بەڕێزانی حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتێکی زۆر گەورە لەسەر شانیانە. ئەگەر بێت و بەڕێز وەزیری ینی گوێر لە قسەکەی من ئەگەر بێت و جوتیارێکی پێنجوێن ئەم جارە بگرێت و تەماتەکانی پێشێل بکات و بەلەقە بچێتە سەریان جەنابەت مەسئولی خەیار و شووتی پێنجوێن و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کە باشترین بەرهەمیانتیایە پێشێل بکرێن و فڕێ بدرێن و بە سیارە بچێت بەسەر یا بڵێتەوە بەرهەمی ئەم ساڵم بوو ئێوە لێی مەسئولن لەبەرەوەی کە ئەوە ئێستا وەخت لە پێشتانە فەرموو چارەسەرێک بدۆزنەوە جارێکی دیکە جوتیاری ئێمە بە کزی نەبینرێن و هەموو ڕۆژێک ینی بە دوای ڕێگەیەکە نەگەڕێن بۆی کە چۆن وەکو خێر و سەدەقەیەک لە کاتێکە کشت و کاڵ ئەکرێت سەرچاوێکی بەهێز بێت بۆی کە تۆ دەوڵەتی تیا بنیات بنی نەک هەر بە تەنها بە تەمای نەودوی سەرچاوەیەکی زۆر گرنگی داهاتە. حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی کارەکەیدا بەڕێز سەرۆک وەزیران باسی ئەوەی کرد کە گرنگی بە کشت و کاڵەدات هەتاوەکو ئێستاش ئەومان بەدی کردووە چەند سایلۆیە کاریان تیاکرێت لە پشتەپە و لە بەردەڕەش و لە کەلار هەروەها ئاگاشمان لەوە هەیە کە بەرنمەیەکەیە بۆی کە ئەوەی کە من باسیەکەم چیتر ئارد لە دەرەوە نەهێنرێت کاتم بۆ تەواو نازانم من زۆر بە سەریعی قسەم کرد 3 دقەش تەواو نەبووە بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تۆزە بە هێواشی قساکەم لەبەرەوەی لە دەقەیەکەم ترم پێچێت بۆ ئەوەی کە بۆ بەڕێزان وەزیرەکان ئەوەی ئەیزانین کە ساڵانە بڕی 1 ملیارد دلار بۆ هێنانی ئارد لە دەرەوەی وڵات ئەهێنینە ئێرە ئەو هەموو گەنمە جوان و بە پیت و بەرەکەتەمان هەیە کە وەریشی ئەگرن ئایا بۆ بیر نەکراوەتەوە بەرنامەیە دابرێنێ ئەو ئاشانەی کە هەمانە بەگەڕی بخەین و ئاشی تر معلومی جەنابتانە و ئاردانەی کێتە ناو کوردستانەوە هەمووی دەرمانی تایە و مەوادی سامی تایە و بەکار نایەت ئەمە لەلایەک بەشی دووهەمم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم نامەیەم ئێستا بۆ هاتووە سەعاتێ لەمەوە پێش پەیتا جوتیارێک تەلەفۆنم بۆ ئەکا بۆتانە خوێنم و 1 سانەی پێچێ ئەو پنامەکەیە ئەمە نامەی جوتیارێکە بۆتانە خوێنمەوە سڵاو بۆ ئێوەی وەزیران پرسیارەکەم سادەیە و چاوەڕێی وەڵامم چەند ساڵە گەنممان بە حکومەتی هەرێم فرۆشتووە تا ئێستا چاوەڕێی وەرگرتنی پارەکەمانین من جوتیارم و گەنمم داوە بە حکومەت حەقم چییە سیاسەتە و یاسایی ئەو شتە ئێستا پارەی گەنمەکەمان کووە ئەماندنەوە یان نا ئەمە جوتیارەکە ئەڵێ نەشتەرگەریم پێویستە پارەم نییە کوڕم ئێوەژن بێنێ پارەم نییە مەشروعی زۆرمان پێ و پارەم نییە جوتیارەکە ئەڵێ ئەرێکا کە پارەکەمان لای بەغایە لای حکومەتی هەرێمە تەلەڤیزیۆنەکە ناکوژێنمەوە بە دیارتانەوە دائنیشم ناشتم بۆ نوێژ بۆ مزگەوت وەڵامەکەم ئەوێتەوە ئەو پرسیارەکەیەتی سپاسدانەکەم سپاس بۆ جەنابێت سەر چنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان
ڕاستی من هەنێ پێشنیارم هەبوو کە قسەکانم وترا لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێم وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانان مەفروزە بە بەردەوامی تیمیان هەبێت لەگەڵ حکوومەتی عراقی فیدراڵە و بەردەوام بە دوواداچوون بکەن تا گەیشتن بە ئەنجام لەسەر ئەم گرفتە و چارەسەری ئەم گرفتە. بەڵام ئەوەی لێرە ئیزافەیەکە کە ئەتوانی ئێمە ئێستا لە بەردەم کێشەیەکەین و هەمومان کۆکین لەسەر ئەوەی کە حکوومەت هەر بە وتەی وەزیرە بەڕێزەکانیش کە بە دوواداچوونی بوو ئەم کەیسەیە کردووە و ئێستش بەردەوامە. بەڵام ئێمە لە کاتی ئێستا بە ئەستە مۆزوعەکەین و جوتیاران چاوەڕێی وەرگرتنی شایستە داراییەکانیانن. حەلێکی یعنی بڵێن چارەسەرێکی بەپەلە ئەگەر بکرێ بۆ بەڕای من حکوومەتی هەرێم لەبەرەوەی لە ساڵی 2014 2015 2016 نزیگەی لە سا 50 شایستە داراییەکانی جوتیاران وەرگیراوە لە سا 50 ماوە ینی پارەکە کەم بووەتەوە. ئەتوانێت من ئەم خاڵێمێ حکوومەتی هەرێم کۆی ئەو پارەیە لە ئەستۆ بگرێت و بە قەرز بیە بە جوتیارەکان و هەر کاتێک پارەکە خەرج کرا قەرزەکە هەڵبگرێتەوە چونکە عێراق ئەو گەرمەی بە نرخی پاڵپشتی کرا و کڕیوە و پارەی نەوتی پێداوە لەو ساڵانشدا حکوومەتی هەرێم نەوتی سەربەخۆی خۆی فرۆشتەوە خۆی فرۆشتووە و ئێستش ئەگەر جاران قەیرانی دارایی بوو بێ ئێستش ئەو قەیرانە نەماوە پێم وایە حەلێکی سەریع و ئانیە و ئەتوانرێت ئێمە چارەسەرێکی بەپەلەی بۆ بکەین و پاشان ئەو پارەیە کە وەرگیرایەوە لە حکوومەتی عێراق بەهۆی بە دوواداچوونەکانی وەزیرەکانی هەرێم و لینکی بینی هەرێم بەغاوە پارەکە هەڵبگیرێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سوپاس. سوپاس بۆ جەنابێت. سەوسەن خان. بەڕێز سەرۆکی پارلەمان قسەکانی من لەلایەن هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان و کاکومێت شیرین خان گولستان خان دکتۆرە گەلاوێش کران. بەڵام ئێمە لە ڕاستیدا پشتیوانی براجۆتیارەکانمانین کە بە هەموو شێوازی پێویستە داکۆکیان لێ بکرێت. بەڵام هەندێک پێشنیارم هەیە بۆ وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوەی کە ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە. لە ڕاستیدا جۆتیارانی ئازیزی ئێمە هاان بدرێن کە ڕوو لە بەروبوومی تر بکەن بەپێی ئەوەی کە هەرێمی کوردستان بە ملیۆنان تەن سێ و پرتەقال میوەی تر لە دەرەوەی هەرێمی کوردستاندا هاوردەی کوردستان دەکرێت بۆ ئەوەی وەزارەتی کشت و کاڵ پلانی هەبێ بۆ ئەوەی ئەم بەروبوومانەش لە هەرێمی کوردستاندا بچیندێن. بەم هۆیەوە کۆمەڵێک لە هاوڵاتیانی کوردستان هەلی کاریان بۆ دەڕەخسێ و دەرفەت دەڕەخسێ و هەمیش ئەمە خەڵکی کوردستان هاان دەدا و هەروەها بۆ ئەوەی نمونەیەکیش بگێڕمەوە ئەو کاتێکی ئێمە ئاوارەی ئێران بوون لە ڕاستیدا کۆمەڵێکی زۆر لە ئاوارەکانی ئێران لەسەر بەرهەمی سێ و چنین خۆیان بەخێوە کرد. بۆیە ئەمە پێشنیاری منە بۆ وەزارەتی کشت و کاڵ بەو هۆیەوە لە ڕاستیدا بەم شێوازە هەم ڕزگارمان دەبێت لە هێنانی بەرهەمی دەرەکی و هەمیش هەلی کار بۆ کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی کوردستان دەڕاخسێت و هەمیش ژینگەیەکی پاکمان بۆ دروست دەبێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. کاک جەلال پەرێشە. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. من سەرەتا بەڕاستی بە خێراتنی نوێنەری جوتیاران و جوتیارە بەڕێزەکان دەکەم بە پێچ بۆ پێچەوانەی برادەرەکانی تێمسوکان بە لە خەم و دەردە دڵیوان لێرەین ئەو دانیشتەش لە بەرخاتیوان کراوە اینجا بە خێراتێکی گەرمی ڕێزداران وەزیری کشت و کاڵ و وەزیری بازرگانی و بەڕێز بەڕێوەرگشتی پلاندانانی کشت و کاڵی لە وەزارەت دەکەن بەخێر بێن. من ئەو ڕۆژەش ئەو پرسیارم ئاڕاستەی بەڕاستی برادەرانی لیژنەی دانوستان کار کرد. دەڵێن پارەکە لە ئەنجومەنی وەزیران ئیطلاق کراوە لە وەزاری تیجارەش ئیطلاق کراوە بەڵام بە ئەمری عەبادی و وەزیری تیجارە ڕاگیراوە. نە عەبادی مایە نە وەزیری تیجارە. ئەوە یەک. دوو ئەگەر حکوومەتی عێراق من هەست دەکەم دەستیە بە خودای ئەو پارە ناتە حکوومەتی کوردستان و ناژیێ ئەوە دڵنیاشم ئەمە دەست کە بکەین ئەو پارە لەوێ نایەت. ئەوە قەزیەکە سیاسی ئەوجا دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە ئەمە الحەمدولله پرۆژەی چاکسازیمان کردووە ڕۆی خۆشبەختانە دەرێ پارەی باش دەگەڕێتەوە لەو پارەی شایستە جوتیارەکان بدرێ بەڕاستی یعنی ئەوەندە چاوەڕێ نەکرد. جوتیار چۆن زەوقی دەبێت بەرهەم بێنێ کشتتوکاڵی بکە کاری کشتتوکاڵی بکاتن ئەگەر هیچی لە دەست نەبێتن. یعنی ئەوە بێ دەڵێ قازان سەری مایش دەخوا. دوو سەبارەت بەوەی بەڕاستی غرامە باس کرا ئەو غرامی کەتە سەریان ئەوان هیچیان نییە باشە داهاتەشیان نییە پاران وەرنەگرتەوە حکوومەت قەرزاریانە ێ باشە تۆ دەی داوای قەرزی فایدە ئەوجا فایدەیە بەڕاستی بێگومان ئەوە ڕیبایە ئەوجا حکوومەت بیکا تاک بیکە بەخوای ڕیباش ماڵی وێرانیە چێ بیکە ماڵی وێران دەبی ئەوجا پێم خۆشە قەزیەی غرامە لە سەریان نەمینێ بەڕاستی چکە
ئەو وەزع بەڕاستی دیسان دەڵێمەوە باش نییە بۆ هەمومان بەڕاستی ئەوی تریش سەبارەت دیسان دەڵێمەوە ئەو بەرهەمانەی ئینتاز دەکات جوتیارانی ئێمە ئەمە بۆ نمونە وەختۆی هەولێر ماستی هەولێر لە بۆ هەموو سەرۆک وەزیرانی دڵنیا و سەرۆک دەوڵەتەکانی دنیا دەڕۆی هەمومانەوەی بە عمرە بەبیری دێ ئێستا من ماستی لە ئێران و لە تورکیا و لێوان ماس دەیوەنان دەیریۆدان تۆکۆڵە کارەزات ینی ئەو ماسە نازا و لازاریش مایە بەڕاستی بزە ئەوە نمونەکە دەیم داوا لێ بڕ دەکەم دووبارە سۆر سپاس هەرساق سپاس بۆ جەناب کاکمەم لێرە هەڵاستخان برای سروکا پرلمانی هلبت 2014 15 16 و گلک سال بورین اف جوتیارن برای جیل هیوینا کوچاره سریک بوانه بیت کرنه جبر هندل ویره من دو دخازت رون کرنای تهینش لاینت پیوندی دار اکشوان اوه آیا بیانو حکومت عراقی چیش بلوک کرنا پارن وان جوتیارا بو نادن يعني فعلا او بیانو او نو كطرحت كان بیانو كمعقوله ومقبوله لاي حكومت كردستان يعني دو آیا اف جوتیارت هنی امزانی وی وقتی دا وضع نه آرام بو اف جوتیارت ها بوینه بشکش ململانت ناف بین بازرگانت قاچاقچی توی دمیدا یا نو و سپاس سپاس بۆ بەڕێزت بەڕێزان وەزیرەکان فەرموون ئەگەر قسەیەکتان هەیە بەڵێ بەس هەوڵ بدەن چڕیکەنەوە بەڕێزان فەرموون زۆر سپاس لە ڕاستیدا پرسیاری زۆر کرا هەوڵ دەدەین ئێمەش زۆربەی پرسیارەکان نزیک بوون لە یەکەوە بۆیە دەکرێت ینی بەبێ ناوهێنان ناوبەناو بۆ ئەوی کە کاتەکەش بگەڕێتەوە بۆ هەمووان بە شێوەیەکی گشتی ئاماژە بە وەڵامەکان بدەین من لە چوارچێوەی قسەکانم قسەم لەسەر شایستە داراییەکانی جوتیاران کرد و لە هەمان کاتیشدا ڕوونکردنەوەیەک بوو سەبارەت بۆ راپۆرتانەی کە بەشێک لە بەڕێزان لە لیژنەی کشتتوکاڵ پێشکەشیان کرد کە ڕای جیاواز و سەرنج و تێبینی و پێشنیاری جیاوازی بۆ وەزارەتی کشتتوکاڵ تێدا بوو ئەجینا وەکو بەڕێز کاکاوە ئاماژەی پێدا من بە هیچ جۆرێک پلانی خۆمانم لێرە نەخستۆتە ڕوو بۆ زانیاری جەنابتان تەنها وەڵامێک بوو بۆ بەڕێزانی لیژنەی کشتتوکاڵ کە پرسیاریان ئاراستە کردم سەبارەت بە ڕۆڵی ئێمە و کۆزارەتی کشتتوکاڵ من لە چوارچێوەی قسەکانیش ئاماژەم پێدا بە تەکید ئێمە مکوڕین لەسەر ئەوەی کە ئەم شایستە دارایانی جوتیارانی هەرێمی کوردستان دەبێت لە چوارچێوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەفدی دانوستان کارمان هەیە و جگە لەوەش ئێمە و وەزارەتی معنی کە ساڵانە و ئێمە ڕۆژانە کۆنتاکتمان هەیە لەگەڵ وەزارەتی زراعی عراق دەبێت و بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە ئەوەی کە لە دەستمان دێ بۆ وەرگرتنەوەی ئەو شایستە دارایانە لەگەڵ حکوومەتی عراق ئەنجامی بدەین و هەموو لایەنە پەیوەندی دارەکان چ وەزارەتی زراعە وەزارەتی تیجارە و ئەنجومەنی وەزیرانی عراق و سەرۆکایەتی کۆمار و فراکسیۆنە کوردستانیەکانمان بەڕێزان من لە چوارچێوەی قسەکانم دووبارە ئاماژەم بەوەدا کە ئێمە پرۆژەیەکمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە ئەمە وەکو وەڵامێک بۆ بەڕێزانەی کە قسەیان کرد کە کاکەڤیدار پرسیارێکی لە من کرد لەسەر معدلی عامی بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستاندا بڵێ ئێمە ئەو معدل عامەمان کە بە جەنابەت گوت بەڵام دەبێ وابزانم جەنابیشت دەبێت تەرکیزی ئەوە هەبوو بێ لە زمانی قسەکانم ئەوەی کە بە جەنابەت ئاماژەت پێدا منوتم ئێمە بە پرۆژە داومانەتە ئەنجومەنی وەزیران خۆکڕینەوەی گەنمی جوتیاران تەنها بۆ ئەوە نیە خزم بکرێت لە سایلۆکانی هەرێمی کوردستاندا ئێمە بۆ ئەوەمانە کە بە دامەزراندنی ئاشی گەورە لە ڕێگەی کردی تایبەتەوە بیان حکوومەت خۆی بیکە و هەموو منتوجاتەکانی بەرهەمی گەنم دانەوێڵە بخرێتەوە بازاڕەکانی کوردستان و باسیشمان لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بچێتە ژێرباری ئەوەی کە مەرجەکانمان تۆکمە و تونند و تۆڵ بکەینەوە و نەهێڵین بەرهەمی هاوردەکرا و کە دەرئەنجامی ئەو منتوجاتی کە لە وەرگرتنەوەی گەنم دەخرێتەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان بێتە ناو هەرێمی کوردستانەوە من دەمێ ئەوەش بڵێم کە بەشێک لە پرسیارەکانتان ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵ بوو بۆ ئەوەی کە پلانی ئێمە چیە بۆ ئەوەی کە گرنگی بە بەروبوومی ناوخۆی بدەین بەڕێزان ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیەوە وەزارەتمان دەستمان بەوە کرد کە بە پێی خصوصیەتی ناوچەکان من ئاماژەم پێدا دووبارە لە زمانی قسەکانم ئێمە ئێستا خەریکین خەریتەی هەرێمی کوردستان بە پێی پارێزگاکانی هەرێمی کوردستان دابڕێژین بۆ ئەوەی کە فرەچەشنی لە بەرهەم بێنینە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 18 هزار خانووی پلاستیکیمان هەیە لە
هەرێمی کوردستان ئەم خانوانە ئەو خانوە بیتە پلاستیکیانە تاوەکو ئێستا مۆڵەتیان پێنەدرابوو ئێمە لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی ئەنجومەنی ڕاوێژکاری بڕیارماندا مۆڵەت بدەینە خانوە پلاستیکیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئێمە بتوانین مامەڵەیەکی فەرمی لەگەڵ ئەو خانوە پلاستیکیانە بکەین و لەو چوارچێوەیەشدا ئێستا پرۆژەیەکمان حازرە بۆ ئەوەی کە لەگەڵیان کۆ ببینەوە و سەرنج و پێشنیاری خۆیان بەهرن وەرگیراوە و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین فرەچەشنیەک لە بەرهەم بخینە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەم خەریتەی زراعی هەرێمی کوردستاندا ڕێژین هەم فرەچەشنی بازاڕەکە یعنی بەروبوون بێنینە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە جوتیارەکانمان زەرمەند نەبن بە دڵنیاییەوە کاک پێشەوەرەمانی باسی ئەوەی کرد کە جوتیارانی پێنجەم دەگریەن و ناڕەحەت دەبن بەوەی کە لە بازاڕەکانی خۆماندا بەرهەمیان ساغ ناکرێتەوە پێم خۆشەوەتان پێ بڵم لە ئێستادا ئێمە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش یەکەم خطووە لەگەڵ پارێزگاری هەولێر دەستمان بە خطوەیەکی ڕئیسی کردووە کە لەوانەیە لە ڕابردوودا ئەمە کاری لەسەر نەکرابێ ئەویش دامەزراندنی بازاڕی میلیە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران کە جوتیار ڕاستە و خۆ بەرهەمەکەی خۆی بگەێنێتە دەستی کڕیار نەک ئەوەی کە بە دوو دەست و سێ دەست و جوتیار تێیدا زەرمەندی یەکەم بێ ئەم بازاڕانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەکەینەوە و تەشجیعی جوتیارەکانی خۆشمان دەکەین کە خۆیان ببن بە فرۆشیاری سەرەکی لە ئەو بازاڕانەدا بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ بەرهەمێکی کوالیتی باش و بەرهەمێک کە بە نوعیەتێکی باشەوە بگاتە بازاڕەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی خۆیانەوە بتوانن ئەم بەرهەمانە ساغ بکەنەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕاستە وەزارەتی کوشت و کاڵ معنیەوە بەرپرسیارە بەوەی کە ڕێنمایی بداتە جوتیاران بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت جوتیارانی بەڕێزی هەرێمی کوردستان لە کۆنتاکت و پەیوەندی بەردەوام دابن لەگەڵ وەزارەتەکەمان بۆ ئەوەی ئێمەش بتوانین لە زمانی ئەو ڕێنمایانەی کە پێشکەشی جوتیارانی دەکەین وەکو وتم هەنگاو بەرەو ساختکردنەوەی بەرهەمەکانیشیان بنین حتما ئەوە تەنها بەوە ناکرێت کە ئێمە بازاڕی میلیان بۆ دابمەزرێنین یاخود فرەچەشنی لە بەرهەم بێنینە ئاراوە بەڵکو کارێکی دیکەی ئەساسیمان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی دەستەی وەبەرهێنان ئێستا ئێمە بەیەکەوە لە سەرخەتین لە هەموارکردنەوەی یاسای وەبەرهێناندا ئەو پەڕی تەسهیلات بکرێ بۆ وەبەرهێن چ لە هەرێمی کوردستان چ مستەسمیرینی ئەجنەبی بۆ ئەوەی کە پیشەسازی خۆراک و پیشەسازی کشت و کاڵی بکەینە بنەمایەکی گرنگ چونکە ئەمە هاوکارێکی ئەساسی دەبێت لە ساختکردنەوەی بەرهەمەکانمان چ بۆ بازاڕەکانی نێوخۆیی چ بۆ بازاڕەکانی عێراقیش لە ڕاستیدا و بۆ هەناردەکردنی بۆ دەرەوەش کە ئەمە کۆمەڵک ئشکالاتی قانونی هەیە دەکرێت وردەوردەکاری لەسەر بکەین بۆ ئەوی ئەم ئشکالانەش نەهێڵین و هەنگاوی جددیمان بۆ ناوە. سەبارەت بەوەی کە ئەگەر حکوومەتی عێراق نەهاتە ژێربار حکوومەتی هەرێم چی دەکات بەڕێزان ئەمە مافێکی جوتیارانی ئێمەیە بە شێوازێکی قانونی لە ئەستۆی حکوومەتی عێراقی فیدراڵە لە ڕاستیدا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پێداگیری و شێلگرانە پێداگیری لەسەر ئەم مافە بکا کە دەبێت حکوومەتی عێراق بێتە ژێرباری پێدانی ئەم مافە و ئێمە وەکو وەزارەتی کوشت و کاڵ و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانیش کە جەخت کراوەتەوە حکوومەت پێداگیری دەکات لەسەر جێڕانەوەی ئەم شایستە داراییانە و جگە لەوەش ئێستا بەڕێزێک خاتونێک پێشنیاری ئەوەی کرد کە حەقی ئەوە هەیە کە قەرەبووی ئەوەندە ساڵش بکرێنەوە کە بە دڵنیاییەوە ئێمە لە زمنی وەفدەکەی خۆمان ئەمەیەکێک دەبێت لەو خاڵانەی کە بە تەئکید دەیخینە بەرنامەی کاری خۆمان و جەخت لەوەش دەکەینەوە کە جوتیارەکانی ئێمە چەندین ساڵە زەرمەند بوونە مەفروزە حسابی ئەو چەندین ساڵش وەربگرنەوە کە لە ئەنجامی پێنەدانی ئەم شایستایی خۆیان نەیانتوانیوە کار بکەن. گلەی و گازندە بەڵێ لەسەر کەرتی کوشت و کاڵ هەیە و بە تەئکید ئێمەش ئەو گلەی و گازندانە دەزانین بەڕێزان ئەوەی کە من دەمەوێت لە حزوری هەمووتاندا ئاماژەی پێ بدەم ئەوەیە ئێمە لە ڕابردوودا بەعام سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پەرەپێدانی کەرتی نەوت بووە و نەوت یەکێک بۆ لە بنەما گرنگەکانی ئابووری لە هەرێمی کوردستاندا و خۆشتان دەزانن شەڕی نەوت شەڕێکی گەورەیە و ئێمەش دەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان لە بواری نەوتدا و دەرهێنانی نەوت و بە بازارکردنی سەرڕای ئەو گلەی و گازندانەی کە هەیە بەڵام ئەمە دەکرێت بڵام خاڵێکی گرنگی وەرچەرخان بۆ لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە یەکێک لە سەرچاوە گرنگەکانمان نەوتەوە بوو بۆ نێوە کۆمەڵە کۆمپانیای گەورەی بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان لە کۆمەڵە وڵاتی زلهێزەوە کە وەبەرهێنان دەکەن بەڵام ئەمە بۆ مانایە نایەت کە کەرتەکانی دیکانە فەرامۆش بکرێت چونکە ئێمە دەرکەوت
یعنی بەهۆی ئەو ئاستەنگانەی کە لە ڕابردوودا چ ئاستەنگە سیاسیەکان بوو بێ یاخود قەیرانی دارایی بوو بێ کە بەسەرماندا هاتووە هەمیشە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە دەستی ئێمەی پێگیراوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چ بە بڕینی بودجەی هەرێمی کوردستان چ بە داخستنی بۆ ڕێنەوتەکانمان ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە وردە وردە سەرچاوی تری داهات زیاد بکەین. کابینەی نۆیەم لە بەرنامەی کارەکەی خۆیدا ئەوەی ئەعلان کرد کە یەکێک لە بنەما گرنگەکانی ئابووری هەرێمی کوردستان دەبێت کەرتی کشت و کاڵ و کەرتی گەشتیاری بێ و گرنگیدان بێ بە مەسەلەی پیشەسازی لە هەرێمی کوردستان. ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێمە وەکو ئاماژەم پێدا لە قسەکانمدا بە تەئکید ئێمە کەرتی کشت و کاڵ پلان و استراتیژی خۆمان داوەتە ئەنجومەنی وەزیران داومانەتە دەستەی وەبەرهێنان و وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵمان و ئێستاش لەگەڵ نوێنەرایەتی وڵاتان لەسەر خەتین بۆ ئەوی بتوانین دەرگایەکی گەورە لەم بوارەدا بکەینەوە و کەرتی کشت و کاڵیش بە هەماهەنگی لەگەڵ کەرتی نەوت بکەینە کۆڵەکەیەکی گرنگی ئابووری هەرێمی کوردستان. ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ پێویستمان بە خۆداچوونەوەیە و پێویستمان بەوەیە کە دووبارە ینی سیاستێکی تازەتر بۆ کارەکانمان لە وەزارەتی کشت و کاڵدا بڕێژینەوە. بەڕێزان ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ تاوەکو ئێستا کار لەسەر بەشێکی زۆری ئەو یاسایانە دەکەین کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە و بەشێک لە یاساکانیشی ساڵی 50 و 60ەکانن و بەشێک لەو تعلیماتانەی کە ئێمە محکومین بە جێبەجێکردنی لەبەرەوەی کە قانونمان نیە لە هەرێمی کوردستان بۆ خۆمان لە کاتێکدا بەشێک لەو یاسایانە لە پەرلەمانی کوردستان نە ئینفاس کراون و نە بەڵام ئێمە لە دەرئەنجامدا محکومین بە جێبەجێکردنی ئەو تعلیماتانەی کە وەزارەتی زراعی عێراق پیادەی دەکا و ئێمەش لە هەرێمی کوردستان ناچارین کە بچینە ژێرباری جێبەجێکردنی لە نەبوونی یاسا. ئێمە کۆمەڵک پرۆژه یاسامان داوەتە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا و نوێنەری خۆمانمان دیاری کردووە لەگەڵ ئەنجومەنی شورا بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو پرۆژه یاسایانە بگاتە پەرلەمانی کوردستان و دڵنیام ئێوە هاوکارمان دەبن بۆ ئەوەی ئێمە بتوانین بە سیاسەتێکی تازە و لەبەر ڕۆشنایی ئەو قانونانەی کە خصوصیەتی هەرێمی کوردستان لەبەر چاو دەگرێ لە پەرلەمان ئەگەردە شوێنرا بە دڵنیاییەوە من پێم وایە هەنگاوێکی گەورە لە هەموو سێکتەرەکانی بواری کشت و کاڵی کە من ناچمە ناو تەفاسیلەوە دەنین. لە هەمان کاتیشدا من دەمێ ئەوە بڵێم لە ڕابردوودا بەڵێک لێو گازندە لە وەزارەتی کشت و کاڵ هەبووە ئەوە بوومانایەننا کە خوانەخواستە من بڵێم کابینەکانی ڕابردوو یان وەزیرەکانی پێش من بەڵام واقعی حاڵی هەرێمی کوردستان لەبەر مەمنای کۆمەڵێک قوانین و تعلیمات ڕۆیشتووە. ئێستا ئێمە لیژنەیەکی تایبەتمەندمانداناوە لە وەزارەت دوێنێ بە خۆشحاڵیەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری هەموو ئەو تعلیماتانەی کە لە ڕابردوودا کاریان پێکراوە لە وەزارەتی کشت و کاڵ هەموار کراوەتەوە و هەفتەی داهاتوو وەزارەتی کشت و کاڵ بە تعلیماتی نوێ مامەڵە لەگەڵ جوتیاران و لەگەڵ وەبەرهێنەران و لەگەڵ هەموو ئەو خاوەن پرۆژە کشت و کاڵیانە دەکا کە لە هەرێمی کوردستان ڕێیان دەکەوێتە وەزارەتی کشت و کاڵ و کاریان دەکەوێتە لای ئێمە. و من پێشم خۆشە ئەوە بڵێم ئێمە لە ڕەخساندنی هەلی کاردا بە دڵنیاییەوە هیچ کەم تەرخەمیەکمان نەکردووە. ومێد دەکەم لە ئایندەیەکی نزیک ئێمە بتوانین وەکو وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی گەورەی هەلی کار ڕابگەێنین بۆ دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ و ڤێرتەرنەری و پەیمانگاکان و ئامادەیەکانی کشت و کاڵی بە دڵنیاییەوە هەموو ئەو پرۆژە کشت و کاڵیانەی کە لە هەرێمی کوردستان هەن و پرۆژە پەلەوەریەکان و گیانەوەریەکان کە لە هەرێمی کوردستان هەن ئەوانە چانس دەدرێتە دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ و ڤێرتەرنەریەکان و لە هەمان کاتیشدا ئێمە لە پرۆژە یاساکەدا سندوقی خانە نشینیشمان داناوە بۆ ئەوەی حقوقیان وەکو مۆزەفینی عامی ینی بڵێن گشتی فەرمانبەرانی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزراو بێ. سەبارەت بە کێشەی زەویوزار کە ئەخیر تەوەری قسەکان مەدەمەوە وەڵامێک بدەمەوە بەڕێزان بەڵێ کێشەی زۆر لە بواری زەویوزاردا هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە کۆمەڵێک هەنگاوی جدیمان ناوە چ ئەو زەویانەی کە بە تەجاوز باخ و ڤێلایەن لەسەر دروستکراوە لە ئێستادا ئێمە لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان راپۆرتێکمان خستە بەردەمی ئەم کۆبوونەوەیە کە ئەوە ینی دقی راپۆرتەکەیە لە بەردەستمە بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ کە دەکرێت بڵێم بەشێکی زۆری کێشەکانی زەویوزار لە هەرێمی کوردستاندا چارەسەر دەکا چ بە ینی بڵێن ئەو کێشانەی کە بە زیادەڕۆیی کراونەتە سەر زەویوزاری کشت و کاڵی چ لە عقودی زراعی لە تەحویلی عقودی زراعی کە ئێستا دەکرێت بڵێم خۆتان دەزانن جوتیارانی ئێمە
بەشێک لەو گرێبەستانی کە بەناویانەوەیە گرێبەستەکان فرۆشراوە ئاڵوگۆڕی پێکراوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر گوازراوەتەوە بەڵام بە شێوازێکی یاسایی تاوەکو ئێستا دەکرێت بڵم ڕێک نەخراوە ئێمە لە هەموو ئەو کێشانەدا کە عیلاقی بە زەویزارەوە هەبێ لیجانی تایبەتمەندمان تشکیل کردووە و لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیرانی دوو لیژنەی سەرەکی دوای قەراری یعنی بڵین ئەو راپۆرتەی کە ئێمە بردمانە ئەنجومەنی باڵای ئابووری دوو لیژنەی سەرەکی تشکیل کراوە کە ئەو لیژنەیە ئەو دوو لیژنەیە کار دەکا لەسەر چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە پەیوەندیدارن بە کێشەی زەوی وزار و پاراستنی زەوی کشت و کاڵی بۆیە بەڕێزێک لێرە نامەی جوتیارێکی خوێندەوە کاک سیروان لە ڕاستیدا جوتیارانی هەرێمی کوردستان حەقی خۆیانە ڕووی قسەکانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتە پەیوەندیدارەکان بێت چونکە ئەوە ئەرچی ئێمەیە کە ئێمە دیفاعیان لێ بکەین و ئەو مافەیان بۆ بجێڕینەوە بەڵام ئێمە لە چوارچێوەی قسەکانمان کە تەئکید لەوە دەکەینەوە ئەو مافە لە لای عێراقا بەو مانایە نییە کە ئێمە دەست بەرداری ئەو مافەیان دەبین بۆیە ینی ئێمە خۆمان وەکو وتم لە سەرەتاشەوە ئێمە خۆمان بە مەسئول دەزانین بەرامبەر بەو مافەی و بەو شایستە دارایانەی جوتیارانی خۆمان لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئێمە لە ڕەوشی ئەم جوتیارە بەڕێزەش تێدەگەین و لە خواستی ئەم جوتیارە بەڕێزەش تێدەگەین بە دڵنیاییەوە قسەکردن لەوانەیە قەناعەت بە دڵی ئەو نەهێنێ و بە دۆخی ئەو ینی هیچ لە دۆخی ئەو نەگۆڕێ بەڵام ئێمە دڵنیای دەکەینەوە کە هەنگاوی عملیمان دەبێت لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پەیوەستە بە دۆخی جوتیاران و بە بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز وەزیری کشت و کاڵ بەڕێز وەزیری بازرگانی فەرمونون زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان زۆربەی بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە قسەیان کرد تەفەهمی ئەویان کردی ئەوانیش باسی ئەویان کرد کە ئەو بابەتە ڕەهەندێکی سیاسی وەرگرتووە هیچ پەیوەستی بە قانونەوە نییە و ئەوەی قوربانی ئەو بابەتەشە بە دەرەجە یەکەم برا بەڕێز جوتیارە بەڕێزەکانن کە بە هیچ شێوەیەک ئەوان گوناحیان نییە لەو بابەتە و دەستیان نییە لەو بابەتە لەبەر ئەوە دیسان دەرێنەوە ئەو بابەتە بابەتێکی سیاسیە و هەموو ئەو بڕووبیانوانەی کە حکوومەتی عێراقی هەیتی و زۆریش لەو بەڕێزانە ئیشارەیان پێکرد لەسەر ئەوەی کە ئەندام پەرلەمانێکی بەڕێز لە بەغدا قسەیەکی کردووە یان ئەوە تا قاچاقچیاتی پێوە کراوە یان ئەوە تا گەنمی خراپ وەرگیراوە یان ئەوە زیاد وەرگیراوە هەموو ئەوانە بیانووی نادروستن ئێمە پێشتر باسمان کرد کە ئەم بڕاگەنمە لەسەر ئەساسێک وەرگیراوە لە ڕووی کەمیەتەوە باسمان کرد و لە ڕووی ئەوانی ترەوە نەوعیەت و هەرچیەکێت قاچاقچیاتی بێ یان خراپ بێ هەرچیەک بێتن ئەوە خودی وەزارەتی بازرگانی عێراقی موظفەکانی ئەوانن لێرە سەرپەرشتیان کردووە لە وەرگرتنی ئەو گەنمە ئەوان دەیانتوانی لەو کاتەدا هەر کەم و کوڕیەک هەبێ ئەوان نیان هێشتبار ڕێگریان لەو بابەتە بکردوە بۆیە ئەو بڕووبیانوانە هیچ ئەسل و ئەساسیان نییە و ناشکرێ ئەو بابەتێکی وە هیچ بابەتێکی ترش لە قانونیش لە مەحاکمیش ناکرێ ئیسیناد بکرێتە قسەی کەسێک کە لەسەر بابەتێک قسەیەکی کردبوو معلوماتەکەی ئەگەر غەڵەت بێ ئەگەر ڕاست بێت چونکەەوە پێویستی بە سەلماندنی ئەو قسێ هەیە لەی شوێنێک ئیسیناد ناکرێتە سەر ئەو قسانەکە بەبێ سەنەد ئەو باز بکرێتن. بەڕێزێک باسیەوەی کرد نووسراوی سایلوی هەولێر درایە کە دەڵێ سیولە نیە من پێم وایە ئەوەش هەر ڕێک وەکو هەنجەتەکانی تر وایە ناکرێتن ئیسیناد لەسەرەوە بکرێت چونکە هەر بۆ ئێوەی بەڕێزی بخوێنمەوە لەسەر ئەو کەلیمەیە ئەوە لە ساڵی 2010 نووسراوە بەناس من هەمووی ناخوێنەوە ئەوەی کە پێویستە بەو بابەتەوە بە عربی نووسراوە بۆ شەر بە عربی دەخوێنمەوە نووسراوە كما نؤكد على أن هناك آلاف من الفلاحين بقيت تكملت مستحقاتهم المالية لأعوام 2014-15 ولم تسدد لحد الآن بسبب عدم وجود السيولة النقدية اللازمة لذلك أو بابة أو نسراوة أمن بيمانية بكريتا بنمايتي أو ها بتاو حكومتي عراقي بري ولا من لبر أو بابة أو هم برباري من داوة أو هنزتك بيانية كي وكو باس ما كرت سياسية زياتر لوي قانوني بيتن پشتی پێ بەستن باسی ئەوە کرایە حکوومەتی هەرێم هیچ پلانێکی هەیە بۆ داهاتوو بۆ ئەوەی ئەو کەم و کوڕیانە دووبارە نەبنەوە بەڵێ بەڕێزان ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ئێستاوە و پێشی ئێستا
باسمان لەو بابەتە کردووە و کۆبنەوەمان لەگەر سەرجەم سایلۆیەکان کردووە بۆ ئەوەی لە ئێستاوە خوتەی وەرگرتنی ئەو یان ئیدارەدانی وەرگرتنی گەنم ئەمسار بە شێوەیەک بکەین کە هەم کەم و کوڕی تێدا نەبێت لە ڕووی ئەوەی غەدر لە خەڵک نەکرێت لە سڕەگرتنەکە لە ڕووی ئەوەی هیچ خوا نەخواستە شتێکی خراپ واستە و واستەکاری و ئەوانەی تێدا ڕووندا ینی لە ئێستاوە ئێمە دەستمان بەوە کردووە خۆمان حازرکەین بۆ وەرزی بە وەرگرتنی گەنم لە بەغدا. بەڕێزێک باسی ئەوەی کرد کە ئەو بابەتە نابێ بکرێتە خاڵی دانوستاندن فعلەن وایە چونکە ئەوە حەقا بەڵام دەبێت بەردەوام بین لەسەری لێ کۆڵ نەدەین هەموو لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە وەکو باس کرا لێژنەی دانوستانکار لە بەغدا یەکێک لە خاڵەکانی ئەوە بێ کە پێداگری بکە لەسەر گەڕاندنەوەی ئەو شایستە داراییانەی کە جوتیارانی هەرێمی کوردستانە. باز لە بەڕێزێک باسی ئەوەی کرد کە ئەو هەموو گەنمە لە کوردستان هەیە بۆچی ساڵانە بە سەدان هزار تەن ئاردێتن. بەڵێ ئەوە یەکێک لە کەم و کوڕیەکانە نەک هەر لە بابەتی گەنم و لە بابەتی مەوادی زراعیەوە خۆ ئێمە لە زۆر بواری تریش زۆر شتمان هەیە کە بەداخەوە تا ئێستاش هاوردە دەکرێت لە دەرەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی وەزارەتە پەیوەندیدارەکان هەر یەکە و پلانی خۆی هەیە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ زیاد بکە بە شێوەیەک چیتر ئەوەندە پێویستی بە هێنان و هاوردەکردنی کاڵا و بەرهەم نەبێ لە دەرەوە بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ ئێمەش لە وەزارەتی پیشەسازیش هەر لە مەسلەی سناعی غیزایی گرنگیمان پێداوە لە بابەتەکانی تری سناعەش گرنگیمان بەوەداوە کە بەرهەمی خۆمانیمان هەبی ئەوەندە پشت بە بەرهەمی دەرەچی نەبەستین. ئەو دۆسیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو دۆسیە لە وەزارەتی بازرگانی لای ئێمە دۆسیەکی کراوەیە داخراو نییە بەردەوامین لەسەری و لەسەر ئەو هەموو تێبینیانەی ئەو ئێوەی بەڕێز خستانە ڕوو ئێمە بە شێوەیەکی باشتر زیاتر دەچینە سەرخەت بەوەی کە لەگەر لایەنە پەیوەندیدارەکان بە فعلی بچین داوای تر تەزدیرکەین لەسەر حکوومەتی عێراقی بەوەی کە ئەو بڕیاری کەدایان نایە هەڕی بۆشێنەوە بە پشتبەستن بەو بەڵگانەی کە ئێمە هەمانە بڕیارەکەیان نایاساییە. بەڕێزێک پرسیاری کرد گولیزارخان باسی ئەوەی کرد سێ سایلۆ دروست دەکرێت چەند خەزم دەکەن هەر سایلۆی 40,000 تەن دەگرێ هەر سایلۆی 40,000 تەن دەگرێت لەو شوێنانەی کە ئێستا یەکیان لە ڕۆڤایە یەک لە قوشتە پێ یەکیش لە کەلار دروست دەکرێت سایلۆکانی تری پرسیاری ئەوەی کردووە ئەو سایلۆیانەی تر کە لە بەرنامەماندایە لەکوێیە ئەوانیش لە دهۆکە لە زاخۆیە لە حەریرە لە هەڵەبجەیە لە کەلارە ئەوانش لەو شوێنانە بە تەوزیع کراوە بە پێی پێویستی شوێنەکان و ئەو شوێنەیە کە زۆرترین گەنمی لێوەردەگیرێ. باسی ئەوە کرا بەغدا بە سێ چەکپارەی نردووە بەڵام وەزارەت وەری نەگرتووە کە پێویست بوو وەریگرن. ئەو بابەتەش نەسی کتابەکەتان بۆ دەخوێنمەوە چۆن بووە ئەوەش هەر لە ساڵی 2018 کراوە کتابێک کراوە بۆ إلى الشركة العامة لتجارة الحبوب باسي ودك نود أعلامكم بأن تم إبلاغنا من قبل ديوان وزارة الصناعة في إقليم بعدم استلام السكوك الخاصة بمستحقات الفلاحين لمواسم التسويقية لسنوات 2014 إلا إذا كانت متضمنة كامل المبالغ المتبقية من مستحقات الفلاحين عليه نعيد إليكم الصكوك المرقمة رقم كان يسوى هنزت يعني أو بودرين إما أو باريا ورناقرين إلا أجر همومان بونا نيرن بپی ئەو بەدواداچوونەی من کردم گوتم ئایا ئەگەر ئەو بڕەپارەیە وەربگیرا بووە ئێستا دەمانتوانی ئەوەی کە حکوومەتی عێراق لە بدوای ئەو بڕیارە قانونی ئەو بڕیارەی کە لە محکەمە دایتەوە بکەن گوتیان نەخێر ئەوەش هەر لە زمانی ئەو بڕێ دەبوو ینی ئەگەر وەریش گیرا بووە ئێستا ئەوەندە ئیسیفادەمان لێ نەدەکرد برێن وڵای ئەو بڕێ وەردەگیرا و ئەوی ترمان وەردەگرێت حکوومەتی عێراق هەر لە زمانی ئەو بڕیارەی ئەو بڕێ دایتی کە پێی وایە زیاد لە پێویست لە هەرێمی کوردستان تەسلیم کراوە. باسی شتێکی تێکرا ساڵانە بڕی 1 ملیار دلار لە هێنانی ئارد سەرف دەکرێت من هەرچەندە لە بەشێکی جوابم داوە بەڵام ئەو بابەتە لە دەستی حکوومەتی عێراقیە مەسەلەی تەسلیمکردنی گەنم بە ئاشەکان و مەسەلەی ئارد و ئەوانە بە خۆتان دەزانن لەو سەلە غیزائیەیدایە کە دەدرێتە هاوڵاتیانی کوردستان بەڵام ئێمە لە گەر وەزارەتی تجارەی عێراقی پێشنیارمان کردووە و ئەگەر بۆ خۆشمان دراسی ئەومان کردووە بزانین چۆن دەتوانین جۆری ئاردەکە
بگۆڕین بەوەی کە ئاردی سفریشی تێدابی ئاردەکە ئەوانی تریشی تێدابی ئەوەی دەرەجە 1 و 0 ئەو نەوعانە بۆ ئەوەی پێویستمان نەبێت لە خارج بیهێنین. آخر پرسیار کە کراوە بیانوی حکوومەتی عێراقچیە پارەکە نادات وەڵامە باسمان کردەوە جێچەڵ پێکردنەوە و هەنجەتە دەنا هیچ بیانویەکی قانونی لە دەستنیە. زۆر سپاس. لە زۆر سپاس بە ڕێز وەزیری بازرگانی. یەک پرسیار بە دیاریکراوی هیچ بڕەپارێکی حکوومەت یاریمی کوردستان وەری گرت بێ و ئێستا لای حکوومەت بێ و نەیداتە جوتیارەکان؟ نەخێر هیچ بڕەپارەیەک لەو شێوە نییە هاتبێ لە بەغداوە بۆ ئێرە و نەیدابێ ئەو بڕەپارەیە بوو کە باسم کرد گەڕای چەکەکانی گەڕاندرایتەوە بە بیانووی ئەوەی کە دەیانەوێت هەر هەمووی بێتن ئەوەندە بە نەقستانی وەری ناگرن. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئێمە ئەم بابەتە گرنگەمان لەسەر داوای بەڕێزان نوێنەری جوتیاران خستە گفتوگۆیەکی کراوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان، لیژنە تایبەتمەندەکان، وەزیرە تایبەتمەندەکان بەرمەبنای بڕگەی سێهام لە مادەی 67 پەیڕەوی ناوخۆ لیژنەی تایبەتمەند ڕادەسپێرین بۆ ئەوەی پێشنیار و قسە و بۆچوونی ئەندامانی بەڕێزی پەرلەمان بە لە بەرچاوگرتنی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە تایبەتمەندەکان کۆ بکاتەوە وەکو ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان لە سەبارەت بەم بابەتە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی بکە لە دەسەڵاتی جێبەجێکردن و بە دوواداچوونیش بکە بۆ پرۆسەی وەرگرتنەوەی شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن وەزیرە تایبەتمەندەکان و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر قسەیەکتان هەیە بەڕێز مامۆستا عەبدولستار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەو بابەتە دیارە تەنها باسی شایستەی دارایی گەنمی جوتیارانی 2014 کە کەمێک ماوە 2015 و 16 بوو، بەڵام زۆر لە قوپۆپی لێ کرایەوە. بەڕاستی من هەدەمەوێت بێمەوە سەر ئەوە کە ئێمە تەنها ئەوە بابەتی کۆبوونەوەکەمان بوو لەبەر ئەو لە قوپانەی تر ئێمە نەکەین ئەم بابەتە گرنگە کە بەڕاستی گرنگی خۆی هەیە و گرنگی تایبەتی هەیە لە بیریکەین. چکە من هەردێمەوە سەر ئەو بابەت چکە ئەگەر باسی سێکتەری کشتتوکاڵ بکرێ و باسی سێکتەری بازرگانی بکرێ ئەوە ڕەنگە چەند کۆبوونەوەیەکی پێویست بێ و هەمووشمان لەو کاتەی قسەمان دەبێ، ڕوونکردنەوەمان دەبێ، ڕەخنەمان دەبێ، پێشنیارمان دەبێ. بەڵام بەڕاستی من نامەوێت لەوەی لا دەین بۆیە ئەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان فەرمووی ئێمە ئەوە دەکەین بە ئەساس و ئیشاڵە وەکو لیژنەی کشتتوکاڵ جێبەجێی دەکەین و هەڵبەت ئێمە پرۆژەی خۆمانمان حازرە ئامادە کردو، بەڵام دیارە دوای ئەم گفتوگۆی کە لەلایەن بەڕێستانەوە کراوە دەوڵەمەند کراوە و شتێکی ڕێکوپێکی لێ دروست دەبێ و ئاراستەی بەڕێز سەرۆکاتی پەرلەمانی دەکەین. و یەک ڕوونکردنەوەش ئەویش ئەوەیە بەڕێزان خۆشەویستان کە باسی ڕابردوو دەکرێ کە مێستا جیانی ئێستاوە 2020 کە باسی ڕابردوو دەکرێت دەبێ هەموو ئەو بارودۆخانێک کە لە ڕابردوودامە پێدا تێپەڕین بێنەوە بەرچاوی خۆتان. ئێمە ئەو کاتی دەزانین لە بارودۆخێکدا بووین. مامۆستاوەکو وەزیری زراعی پێشوو قسە دەکەی؟ نەوەڵا تەوزیح هەیە بۆ کاتێک شاهێدێک بووم لەسەر وەزعەکەی. فەرموون بێ داوای بن دەکەن. وەڵام هەت بۆ بیرهێنانەوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان، چونکە هەندێک جار کە قسە دەکرێت هەست دەکەم یعنی وەک کە ئێستا بوو بێ ئەمە وەژا قسە بکرێ. کاکەم حەز دەکەم یەکشتان بۆ باس بکەم. دەزانین ئێمە ئەو کاتەی تەنها ئامانجەوە بوو وەکو حکوومەتی هەرێم کابینەی هەشتەم تەنها بمێنینەوە. دەزانن لەبیرتانە یعنی نە شایستی دارایی زۆر مەطلب بوو، نە حقوقی پێشمەرگە زۆر کێشە بوو، نەبوو جە پراسی کێشە بوو، کاکە جوابێ نەدەدایەوە. یعنی ئێمە ئێستا سوپاس بخوا سەرۆکی وڵاتان و وەزیری خارجی وڵاتان دێن بۆ هەرێمی کوردستان ئەو کاتێک کاکە جوابێ نەدەدایەوە. یعنی ئەسڵان حەزەکەم بیزانن بەخوا جاریوە بە سێ وەزیر لە کابینەی هەشتەم تەقدیمی ڤیزەی کرد بۆ وڵاتێکی هەرسێک ڕەفزیان دراوەتی. بەڵام ئایا ئێستا بارودۆخ بەم شێوەیە بۆیە دەزانین چۆن ئینسان خۆشە ئەنی ئاوا لە بارودۆخێکی ئاسان و ئاسایی و زیادە تەخت بە هەموو قسەیەکی بکە، بەڵام کە ڕێت تەسک دەبێتەوە و بارودۆخ ناخۆش دەبێت دیارە بەخوا هەموو کەس نەخۆی تێدا ڕادەگرێ، ناموو کەسیش بە ئینساف دەبێت. خۆ قسە ئێستا من نییە بیکەم وەکو هێزێکی معارەزە، بەڵام وەکو ئینساف ئەم پێم خۆشە بەڕاستی هەم هاوڵاتیان و هەم بەرپرسان کاتێک قسە دەکەن دەربارەی بارودۆخێک کە تێپەڕیوە
ئەو بارودۆخە بێنە بەرچاوی خۆیان کە لەسەر قۆناغیدا بووە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان بە ناوی هەمووتانەوە زۆر بە گەرمی بە خێراتنی ئەم بەڕێزاناکەین هیوادارین بتوانین بۆ ئایندە بە هاوئاهەنگی لەگەڵ وەزیرە تایبەتمەندەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی زۆر باش بکەین بۆ ئەوەی کە شایستەدارایەکانیان بۆ بگەڕێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەچینە سەر بڕگەی دووەمی بەرنامەی کارەکەمان بریتیە لە قبولکردنی دەست لە کارکێشانەوەی بەڕێز ئاشنا عەبدوڵڵا قادر لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت بە پێی حکمی مادەی 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق لەبەرەوەی بەڕێزیان بە دەنگدان بووە بە ئەندام ئێستا بە دەنگدان دەیەوێ لە ئەندامێتی نەمێنێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە دەتوانن بەڕێستان بستنەوە جێگەی خۆتان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ئاشناخان لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت نەمێنێ با دەست بەرزکاتەوە. بەڵێ ئێستا پێیان وەزیرە بەڕێزەکان زۆر زۆر بەخێر بێن زۆر زۆر سوپاسدانەکەین دەستخۆش بۆ ڕوونکردنەوەکانتان. بەخێر بێن سەرچاو بەخێر بێن. بەڵێ بەڕێزان بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان ئاشناخان لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت نامێنێ. کێ دژە؟ حەوت کەس دژە؟ سپاس. بڕگەی سێم و کۆتایی ڕاگەیاندنی کۆتایی هاتنی خولی پاییزە ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە ئێمە دێینە کۆتایی خولی پاییزەی ساڵی یەکەم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 1-2 هەتاوەکو 1-3 ئەگەر دۆخێکی نائاسایی نێتە پێش داوای دانیشتنی نائاسایی نەکرێت دانیشتەکانی پەرلەمان ناکرێن. بەڵام لەو ماوەیەدا هەموو لیژنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر کار و دەوامی خۆیان بەردەوام دەبن و هەر لیژنەیەکی پەرلەمانی بە هەمان شێوەی کە لە کاتی وەرزی تەشریعی کۆبوونەوەکانی ئەنجام داوە پابەندە بە ئەنجامدانی کۆبوونەوەکانی. ئەمانەیە یەک شتی ئضافەتان بۆ باس بکەین ئەو پرسیارانەی کە لە دوای جەختکردنەوەی پێشومان کە ژمارەیان 155 پرسیار بوو وەڵامیان نەهات بوو لە دوایین ئەحسایە کە ئێستا کاروباری پەرلەمان بۆیان هێناوین 39 پرسیارە جارێکی تر هەر ئەمڕۆ بە واژۆی بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان جەختکردنەوە کراوە لە 155 پرسیار 39 پرسیاریان ماوە کە وەڵام نەدراوەتەوە ئومێدەوارین وەڵام بدرێتەوە. بەڕێزان ماوەی ساڵێکە زیاتر لە ساڵێکە ئێمە لێرە لە پەرلەمانی کوردستانین دانیشتەکانی پەرلەمانی کوردستان 36 دانیشتنی تەواو بوون. ئەم داتایی لە بەردەستمانایە بریتیە لە ئامادەبوونی بەڕێستان ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە هەردوو وەرزی تەشریعی کە ڕاستەوخۆ لە دوای ئەم کۆبوونەوەیە جگەلەوەی لە سایتی پەرلەمان دادەنرێ لە بە هەمان شێوە ئەگەر دەستگاکانی ڕاگەیاندنیش داوامان لێ بکەن دەیان دەینێ. بەڵام گرنگە بۆمان ناوی ئەو بەڕێزانە بخێنینەوە کە توانیویانە لە سەرجەم دانیشتەکانی پەرلەمانی کوردستانە ئامادە ببن و زۆر زۆر سوپاسیانەکەین ئەمەش ناوەکانیانە. ئومێد عەبدوڕەحمان حەسەن پێشەوە تاهر مستەفا ڕۆژان ئیبراهیم عەلی خەدیجە عومەر تاها حکمت محەممەد حەسیبە سەعید ژیان تاهر سەفین ئاغا سەوسەن محەممەد ظاهر محەممەد گولیزار ڕەشید گەلاوێژ عوبێد گوڵستان سەعید گۆران عومەر وەیسی سەعید یاسین خزر سارا دڵشاد بەکر زۆر زۆر سوپاسیانەکەین. ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی زۆرترین مۆڵەتیان هەیە لە دانیشتەکانی پەرلەمان لە وەرزی یەکەم کاک سۆران عومەر 6 دانیشتن ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی زۆرترین غیاباتیان هەیە لە دانیشتەکانی پەرلەمان لە وەرزی یەکەم جەمال حەوێز مستەفا 4 دانیشتن ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی زۆرترین مۆڵەتیان هەیە لە دانیشتەکانی پەرلەمان لە وەرزی دووەم زیاد جەبار 6 دانیشتن هیمداد سەباح 6 دانیشتن عەباس فەتاح 6 دانیشتن. بەڕێزان ئەمە ڕاستەوخۆ دەدرێتە دەستگاکانی ڕاگەیاندن. سەبارەت بە کۆبوونەوەی ئامادەبوونی بەڕێستان لە کۆبوونەوەکانی لیژنەکانی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ئامادەکراوە. ئەو پەرلەمانتارە بەڕێزانی کە تا ئێستا هیچ مۆڵەتێکیان وەرنەگرتووە یان غیاب نەبوون لە کۆبوونەوەی لیژنەکان و لە دانیشتەکانی پەرلەمان بریتین لە حەسیبە سەعید ئیبراهیم سەوسەن محەممەد ظاهر محەممەد. بەڕێزان
ئەمەی لە بەردەستمانەیە لە پێناوی شەفافیت بۆ ڕای گشتی بڵاو دەکرێتەوە لە وەرزی داهاتووی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان تەقیمی لیژنەکانی پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتیش بە هەمان شێوە بڵاوکرێتەوە بەم شێوەیە دانیشتنەکەمان هەڵەگرێت. دکتۆرە ڕێواز بێ زەحمەت.